بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە کەینەوە خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 18 ڕۆژی دانیشتن 29/6/2015 بەرنامەی کار بەپێی حکومەکانی بەرگەی یەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 18 خولی بەهارە لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 29/6/2015 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسایی ڕێکخستن و چاندن و گواستنەوەی ئەندامەکانی جەستەی مرۆڤ بەپێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو لە دەستپێکی دانیشتن بە خێرهاتنی بەڕێز وەزیری تەندروستیەکەین بۆ هۆڵی پەرلەمان بۆ بەشداریکردن لە گفتوگۆی ئەو پرۆژە یاسایە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێوازان لە چەند ڕۆژی ڕابردوو بەداخەوە جارێکی تر تیرۆرستانی داعش پەلاماری یەکێک لە شارەکانی ڕۆژاوای کوردستانی هەندە کە شاری کۆبانەیەوە بەداخەوە ژمارەیەک هاوڵاتی کورد لەو شارە بوونە قوربانی لە دەستپێکی کۆبوونەوەی ئەمڕۆ داواتان لێەکەین کە دقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی کۆبانێ و هەموو شەهیدانی دەستی گروپە تیرۆریستیەکان و شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. زۆر سپاس فەرموون. سەداوا لەبەر سکرتێری پەرلەمانەکەین کە پوختەیەک لە کۆنووسی دانیشتنی پێشوو بخەنەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 7 لە بەرواری 23/6/2015 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە، دووهەم خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو، هەروەها خوێندنەوەی ناوی ئەندامانی پەرلەمان ئامادە نەبوو و ئامادە نەبووی کۆبوونەوەی لیژنەکانی پەرلەمان لەلایەن سکرتێری پەرلەمانەوە. سێم خوێندنەوەی یەکەم بۆ 6 پرۆژە یاسا لەلایەن لیژنە یاساییەوە. چوارم پەسەندکردنی گفتوگۆکردن لەسەر هەردوو پرۆژە یاسایی نەبڕینی موچەی تاقانە و تاقانەکانی کیمیاباران و ئەنفال و جینۆسایت کراوەکان. پێنجەم گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسایی ڕێخستن و چاندن و گواستنەوەی ئەندامەکانی جەستەی مرۆڤ و بۆ دانیشتنی ئەمڕۆ دواخرا. زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. ئێستا چینە سەر تەوەری یەکەمی دانیشتنی ئەمڕۆمان کە بریتە لە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای ڕێخستن و چاندن و گواستنەوەی ئەندامانی جەستەی مرۆڤ بەپێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992. نقطەی نظامیمان هەیە. بەڕێز دکتۆر فرسەت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 54 بڕگەی 4 پاش ئەوەی سەرۆکایەتی کردنەوەی دانیشتنەکە ڕادەگەیەنێ ناوی ئامادە نەبووان دەخوێندرێتەوە. ئینجا ئەوانەی بەبێ پاسا و ئامادە نەبوون دواتر پوختەی کۆنووسی دانیشتنی پێشوو کۆنووسەکە پاش ئەنجامدانی ئەو ڕاستکردنەوانەی سەرۆکایەتی ڕاستەوخۆ یان لەسەر داوای یەکێک لە ئەندامەکان بڕیار دەدات پەسەند دەکرێت. ئینجا بەندەکانی بەرنامەی کار بە پێی بەرگەم دەخرێتەوە. ئەوەی کە بەڕێز سکرتێری پەرلەمان خوێندیەوە ئێمە سەیرمان کرد لە کۆبوونەوەی ڕابردوو بەم تەسەلسولە نەهاتبوو و تازە بەڕێز سکرتێری پەرلەمان بەم شێوەیە عەرزی کرد کە خاڵی یەکەم کۆنووس خوێندراوەتەوە و ناوی ئامادە نەبووان خوێندراوەتەوە، بەڵام لە کاتێکدا لە کۆبوونەوەی ڕابردوو بۆ ڕاستکردنەوە لە کۆبوونەوەی ڕابردوو بە پێچەوانەی ئەم بڕگەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان سەرەتا خوێندنەوەی یەکەم بۆ یاساکان کرا، ئینجا چوونە سەر ڕاستکردنەوەی بەرنامەی کار. هەر لەو دەرفەتە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر دەرفەت بدەیت تەنها 1 دقە ئێمە دەمانەوێت ئەم پرسیارە ئاراستەی ئێوەی بەڕێز لە دەستەی سەرۆکایەتی بکەین وەکو ئەندامێکی پەرلەمان دوور لە مەسەلەی سیاسی. ئایا ئەوەی کە لە جەلسەی ڕابردوو سەبارەت بەم پاش و پێشەی بەرنامەی کار کە لە مادەی 54 پەیڕەوی پەرلەمان هاتووە هەڵەیەکی تەکنیکی بوو ڕوویدا، یان ئەمە بەداخەوە کە ئەوە ئەڵێم وەکو پرسیارە بەم شێوە تەرح دەکەین ئەوە سەرۆکایەتی پەرلەمان بۆ سەرخستنی بەرنامەیەکی سیاسی
و بووە بەشێک لەو خلافاتانەی کە لە ناو هۆڵی پەرلەمان ڕوویاندا و ئەم پاش و پێشەی کرد خۆ ئەگەر بەم شێوەیە بێت ئێمە تەمەنا دەکەین تەنها هەڵەیەکی تەکنیکی بێ خۆ ئەگەر بەم شێوەیە بێ ئێمە پێمان وایە ئەوە ناکۆکە لەگەڵ مادەی 17 بڕگە 1 کە تێیدا هاتووە سەرۆکی پەرلەمان تطبیقی قانون و نظامی داخلی دەکات واتە جەنابتان پارێزگاری ئەم پەیڕەوەن لە هەموو ئانووساتەکاندا و ئەوەی ئێمەش بینیمان ئێمە پێمان وایە کە پەیڕەو دەبێ ئەگەر ئەمە شکلیش حسابی بکەی ئەمە وەکو خەرقێکی شکلیش بۆ پەیڕەو حسابی بکەی ئەمە پێمان وایە پەیڕەو لە ئەلفەوە تاکوویە دەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێ بۆیە داواکارین لە جەنابتان ڕووکردنەوەمان لەسەر ئەوە بدەن خۆ ئەگەر ئەمەش وەکو بێلایەن نەبوونی جەنابتان بێ و لاگیریکردنی طرفێکی سیاسی بێ لەسەر حسابی طرفێکی تر ئێمە پێمان وایە شایانی ئەوەیە جەنابتان کە زۆر بەڕاشکاوانە و لێشمان قبول کە داوا بکەین ئەمە شایانی ئەوەیە ئێوە لێبوردن پێشکەش بکەن لەسەر ئەوەی کە بڕگەیەکی پەیڕەوتان پێشێل کرد لە پێناوی سەرخستنی تێڕوانینێکی سیاسی لەسەر حسابی هێزێکی تری سیاسی و زۆر سپاس باشە زۆر سپاس نقطەیەکی نظامی تریشمان هەیە باوی ژوەر بگرین خاتو دکتۆرە ڤالا فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 53 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بڕگەی 2 لەو مادەیە دەڵێ هەر هاوڵاتیەک و ئەوانەی لە بواری ڕاگەیاندندا کار دەکەن مافیان هەیە لە دانیشتنەکانی پەرلەماندا بە ئاگاداری دەستەی سەرۆکایەتی و بە مۆڵەتی سەرۆکەوە ئامادە بن ئەمەش یەکێکە لەو مادانەی پەیڕەوی ناوخۆ کە لە دانیشتنی پێشوو لە 23 حوزەیران پێشێل کرا ئەوەی کە بۆی هەیە ئامادەبێ وازەحە کە تەنها هاوڵاتیە و ئەو کەسانن کە لە بواری ڕاگەیاندندا کار دەکەن ئامادەبوونی کەسانێکی بیانی لە هۆڵی پەرلەمان بەوەی کە پەرلەمان جەلسەیەکی زۆر ئاسایی ئەنجام داوە تێیدا خوێندنەوەی یەکەمی بۆ چەند پرۆژە یاسایەک کردووە و هەروەها گفتوگۆی لەسەر پرۆژە یاسایەکی کە کردووە کە تایبەتە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گفتوگۆ لەسەر پرۆژە یاسایەک نەکراوە کە تایبەت بێ بە حوسنی جیوار و تایبەت بێتن بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتانی دەور و بەر ئایا ئامادەبوونی ئەو کەسانە لە پەرلەمانی کوردستان بە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پاشاوەکەی چییە؟ و بەڕێستان ئایا وەکو کاک دکتۆر فرسەت ئاماژەی پێکرد تەنها هەڵەیەکی تەکنیکی بووە یان بابەتێکی تری لە پشتەوە بووە ئەوە جگالەوەی کە بە ئاگاداری دەستەی سەرۆکایەتی پێویستە بکرێ ئەو کارە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان لەو کارە ئاگادار نەبووە جگا لە خەرقی یەکەم کە خەڵکانێکی بیانی ئامادە بوون تەنها مادەکە دەڵێ هاوڵاتی زایدەن ڕاگەیاندن کار ئەو خەڵکێک کە ئامادە بوونە هاوڵاتی بوونە ڕاگەیاندن کار بووە و جەلسەکەش جەلسەیەکی زۆر اعتیادی بووە کە پەیوەندیدار بووە بە خەڵکی هەرێمی کوردستان ئەوە لەلایەکی تر ئەگەر لە وەڵام و لە ڕوونکردنەوەدا پێم دەڵێ ئەوەیان پێچەوانەی پێم وابێت پەیامەکەت گەیشت بەڵێ بەس قسەکەم تەواو بکەم ئەوەی کە ئەگەر لە وەڵامدا پێم دەڵێ بەڵێ پێچەوانەی پەیڕەوە بەڵام عورفێکی پەرلەمانیە پێت دەڵێم لە عورفی پەرلەمانیش ئەوە نەکراوە چونکە ئامادەبوونی خەڵکانی بیانی تەنها لە بۆنە و مەراسیمەکانی پەرلەمان بووە وەکو سوێند خواردنی ئەندامانی پەرلەمان هیچ کەسانێک ئامادە نەبوون لە جەلسەیەک کە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە بچێت ڕوونکردنەوە بۆ خەڵکی کوردستان باشە سپاس پێم وابێت نقطەی نظامی نەما کاک عومەر فەرموو نقطەی نظامی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان ببورن ئێمە جەنابەت لە دانیشتنی ژمارە 12 ڕۆژی 26 پێنجی 2015 لیژنەی شارەوانیت ڕاستپارت کە ڕاستپاردەکانمان حازرکەین بۆ حکوومەت دەربارەی کێشەی زیادەڕۆیی من دوێنێ بە یاداشتێک ئاراستەی بەڕێستم کرد کە بخرێتە بەرنامەی کارەوە ڕاستپاردەکان لا ئێمە ئامادەیە باش لە بەرنامەی کارە نەمبینی تەنها ویستم سەرنجی بەڕێزت بۆ ڕابکێشم بزانم بۆ باشە زۆر سپاس هەر لەمەوە دەست پێ بکەین ڕاستپاردەکانی کە بەڕێستان نردوتانە داوامان کردووە لە کاروباری پەرلەمان کە هەر ئەمڕۆدا بەشیکەن بەسەر ئەندامانی پەرلەمان و لەبەرەوەی لە بەرنامەی کاری دانیشتەکانی پێشوو بووە هەر سبەینەی خێنە بەرنامەی کار بۆ ئەوەی دەنگی لەسەر بدرێت سەبارەت بۆ تێبینیانشی کە هەبوون لە ڕاستیە من حەز ناکەم زۆر بڕۆینە وردەکاری دانیشتنی ڕابردووی پەرلەمان چونکە دانیشتنی ڕابردووی پەرلەمان کۆمەڵێک حەدەث لە پێش دانیشتنەکە ڕوویە کۆمەڵێک بابەت لە پێش دانیشتنەکە ڕوویە و لە دوای دانیشتنەکەش لە دوای دانیشتنەکەی ئەو ڕۆژەش کۆمەڵێک شت ڕوویاوە کە ئێمە نامانەوێت ڕاستی بڕۆینە ناو وردەکاریەکانی کۆی ئەو شتانەی کە لە ماوەی ڕابردوو ڕوویاوە ڕاستە دانیشتنی پێشوو دانیشتنێکی ئێجگار ئاسایی پەرلەمانی کوردستان بوو
کۆمەڵێک بابەت بە شێوەیەکی یاسایی و ئاسایی هاتوونە بەرنامەی کار بەڵام بەداخەوە بە شێوەیەکی ئاسایی مامەڵی لەگەڵ نەکرا هەڵبەت بایکۆتکردنی هەر فراکسیۆنێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بۆ هەر دانیشتنێک لە دانیشتەکانی پەرلەمان شتێکی زۆر ئاساییە و ڕێز لێگیراویشە و لە ماوەی ڕابردووش فراکسیۆنی تریش بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانیان کردووە پێکهاتەکان فراکسیۆنە ئیسلامیەکان فراکسیۆنی یەکێتی هەندێک جار بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانیان کردووە و دانیشتەکانی پەرلەمانیش بە شێوەیەکی ئوسوڵی و ئاسایی ڕۆشتە پێشەوە بەڵام من جارێکی تر دووبارە یەکەمەوە نامەوێت بچمە ناو وردەکاری ئەوەی لە جەلسەی پێشوو چی بووەوە چۆن بوو چی ڕوویە پێش دانیشتن چی ڕوویە و دوای دانیشتن چی ڕوویە ئەکرێت ئەمەش ببێتە بابەتێک کە گفتوگوی لەسەر بکەین بۆ ئەوەی جارێکی تر ئەم بابەتانە دووبارە نەبنەوە بەڵام لە هەموو حاڵەتێکە شێوازی دانیشتنی ڕابردوو و سەرڕایەوەی کە نیسابی یاسایی دروست بۆ ئەو کات دانیشتن بەڕێوە چوو هەندێک شتی شکلی کە باس کرا کە ئەسڵەن لە خولی پێشوو ئەسڵەن ناوی ئامادەنەبووان نەخوێنراوەتەوە پوختەی دانیشتن نەخوێنراوەتەوە بەڵام ئەو ڕۆژەش کە لە بیرمان چوو ئاماژەمان پێدا وتمان ئەم بابەتە لەلایەن دوو ئەندامی پەرلەمان و سەرنج ڕاکێشرا بوو سەرنجی ئێمە ڕاکێشرا بۆ ئەوەی کە ناوی ئامادەنەبووان نەخوێنراوەتەوە وەرەقەکانیان لە لامانە و لە دوای ئەوە داوامان لە بەڕێز سکرتێری پەرلەمان کرد کە پوختەی دانیشتن و ناوی ئامادەنەبووان بخوێنێتەوە ئەمڕۆژ بۆیە ناوی ئامادەنەبووانمان نەخوێندەوە لەبەرەوەی کاک عومەر عنایەت لە یەکێک لە دانیشتەکانی پێشووتری پەرلەمان سەرنجی بۆ ڕاکێشاین کە ئەوانەی بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانەکەن لە سەرەتای کۆبوونەوە ئامادە بەنیان بە هەر هۆکارێک بایکۆتی دانیشتەکانی پەرلەمان ئەکەن ئەوە ڕاستە لە پەیڕەوە هیچ خاڵێک نییە کە بەم شێوەیە ئاماژەی پێدرابێ کە ئەوانەی بایکۆتەکەن بەغایب نەنووسرێن بەڵام بە شێوەیەکی عورفی وا مامەڵەمان کردو لە دوایەوە ئەوەی بایکۆتەکات بەغیابمان نەنووسیون و ئەمەمان پەیڕەو کردووە لە دوای ئەوە بەڕاستی ئەوەی کە پەیوەندی بەلاگیری ئەوانەوە ئەمە من دڵنیاتانەکەمەوە کە بە هیچ شێوەیەک وانە یعنی ئەگەر فراکسیۆنێکی تریش بایکۆتی دانیشتنێکی پەرلەمان بکە و کاروباری پەرلەمان بە شێوەیەکی یاسایی و ئاسایی بەرنامەی کاردا ڕژرابێ ئەوە بە دڵنیاییەوە ئێمە لاگیری ناکەین نمونەشمان هەیە بەڵگەمان هەیە بۆ ئەمە یعنی ئەم بەڕێز سکرتێری پەرلەمان کە ئەندامی دەستەی سەرۆکایەتیە جاری وا هەبوو فراکسیۆنەکەی خۆی بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمانی کردووە بەڵام لێرە ماوەتەوە و بە هەمان شێوە بۆ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان و بەندەش ئەمە ڕاست دەرەچێت ئەو کاتێک کە بە شێوەیەکی یاسایی و ئوسوڵی بەرنامەی کاری دانیشتن ئەبەسترێ ئەو ئامادەنەبوونی کەسانی بیانیش لە هۆڵی پەرلەمان لە ڕاستیە تازە نییە یعنی هەر تەنانەت بۆ دانیشتەکانی دانیشتنە ئاساییەکانی پەرلەمان ئێمە لە ماوەی ڕابردوو دەرفەتمانیاوە بە نوێنەری هەندێک لە قۆنسوڵگەریەکان کە بە بەردەوامی چونکە ئەوان متابعن بۆ قەزیە پەرلەمانەکانی هەرێمی کوردستان کە بە بەردەوامی ئامادە ئەبن لە دانیشتەکانی پەرلەمان وەکو باسیشم کرد ئەو ڕۆژەش بۆ ئەوەی هەمووان چاودێری ئەوە بن کە دانیشتنی پەرلەمان بە شێوەیەکی ئاسایی بۆ یاسایی ئەڕوا بۆیە سەرڕای ئەوەی کە پەیوەندیەکانی پەرلەمان ئاگاداری قۆنسوڵخانەکانیان کردبوویەوە لەو بارودۆخەی کە ئەگوزارێ و ئێمە لە کۆنتاکتێکی بەردەوامان لەگەڵەوانە بۆیە داواشمان لێکردن بۆ ئەوەی چاودێر بن بەسەر کۆی پرۆسەکەەوە ئەوان لێرە بەشێکیان ئامادە بوون ئێستا ڕۆینە سەر بەرنامەی کاری دانیشتن کە وەکو باسمان کرد بریتیە لە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای ڕێخستن و چاندن و گواستنەوەی ئەندامەکانی جەستەی مرۆڤ بە پێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو داوا لە لیژنەکانی کاروباری یاسایی لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی و لیژنەی مافەکانی مرۆڤەکەین بێنە سەر منەسە بەڵێ پێم وتون با بێنە سەر منەسە بەڕێز دکتۆرە ڤالا قسەی خۆتت کرد ئەگەر هەر شتێکی ترت هەیە توانی بە یادداشت ئاڕاستەمانکەی بۆی بە شێوەیەکی ڕسمی وەڵام بدرێتەوە داواتان لە یەکەین لیژنە پەیوەنددارەکان بێنە سەر منەسە باشە کاکشوان دەرفەتی پێدەم لیژنە پەیوەنددارەکان وەرنە سەر منەسە سەرچاو کاکشوان فەرموو کاکشوان شێخ ئەحمەد نقطەی نظامی بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان هەر بۆ ڕاستکردنەوە وشەیەک جەنابەت کە بەکارتینە
ئێمە وەکو فراکسیۆنی زەرد بەشداری کۆبنەوەمان نەکردێ نەک بایکۆتی کۆبنەوە بێن لە قاعی بەشداری نەکەین ئێمە بەشداریمان نەکردی ئەوەش دو ئەوە بووە کە درز نەکەوێتە نێوان سازان و تەوافق و ئومێد دەکەین ئەو تەوافق ئەو سازانی کە دەمانویست بە هەموو لایەکمان بە قووەتری کەین. سپاس. حیات خان فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان من نقطەیەکی نظامیم هەیە تایبەتە بە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان لەسەر پرۆژە یاسای بەخشین و چاندنی ئەندامە مرۆیەکان لە هەرێمی کوردستان عێراق لەم جەلسەیەدا پێویست بوو تاکە ڕێکخراوێک کە خاوەنی فکرەی ئەم پرۆژەی ئەمڕۆیە و کە ئیشی جدیان لەسەر ئەو پرۆژەیە کردووە کە ڕێکخراوی جەستە بەخشانی کوردستان ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان و لە عێراقا تاکە ڕێکخراوە ئیشی لەسەر ئەو مەسەلەیە کردووە ضرور بوو لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئەمڕۆ لە دانیشتنەکەیە وجودیان هەبوایە بەڵام بەپێی ئەوەی من ئاگادارم شەو تەلەفۆنیان کرد کە هیچ ئاگادار نەکراون و داوت نەکراون بۆ ئەو جەلسەی ئەمڕۆ کە ضرور بوو ئەوانش وجودیان هەبوایە. سپاس. باش. خۆزگە پێش دانیشتن ئێمە لەوە ئاگادار کردای بە دڵنیاییەوە نەمانزانیوە کە ئەوان بەشداریان لە داڕشتنی ئەم پرۆژە یاسایی کردەوە لیژنە پەیوەندیدارەکان ئاگادارن ئەو کات بانگێشتمانەکردن لەسەرەوەی هۆڵەکە ئەیانتوانی بەشدار بن. بەڕێز دکتۆر ئیبراهیم سمۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمانی مژی پێسەیر بۆ ئەڤرۆکە لە قەناتی ڕوودا و سەرۆکی وێ ڕێکخراوێ گوتی ئەف پرۆژەمەیە و پشتی پرسیار کریش هەواڵت مایە بێدوی کاری کارتکەن نەش نێزیک نەدویر ئەف پرۆژە نە پرۆژە وێ ڕێکخراوەیە بەلکو پرۆژێ لیژنا کارمەندên تەندروستیە یا هاتیە پێشکەشکردن هەر بۆزان. باشە سپاس. خۆی ڕێکخراو بە پێی پەیڕەوی ناوخۆ ناتوانێت پرۆژە پێشکەشی پەرلەمان بکە ئەندامانی پەرلەمان وەژماری یاسایی ئەندامانی پەرلەمان ناتوان پرۆژە پێشکەشکەن. بەڕێز دکتۆرە شیرین حوسنی. برای سەرۆکی پەرلەمانی بۆ زیاتر ئاخفتن پەسەندکردن ئاخفتنێ بەڕێز دکتۆر ئیبراهیم سمو ئەف پرۆژە پەرلەمانیە و ژلای فراکسیۆنە پارتیڤە هاتیە پێشکەشکردن بتنێ بۆ پاراستنە مافێ پرۆژەی. سپاس. باشە سپاس. فەرموون دەقی پرۆژە یاساکە و راپۆرتی لیژنە پەیوەندیدارەکان بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای ڕێکخستنی چاندنی ئەندامە مرۆیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق بەشی یەکەم حکمی گشتی مادەی یەک نابێت نەشتەرگەری چاندنی ئەندامەکان یان بەشەکانی یان شانەکان بە گواستنەوەی هەر ئەندامێک یان بەشێکی ئەندام یان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو یان لە لاشەی مرۆڤێکی مردوو بە مەبەستی چاندنی لە جەستەی مرۆڤێکی تر ئەنجام بدرێت تەنها بە گوێرەی حکومەکانی ئەم یاسایە و لائحەی جێبەجێکردنی و بڕیارە بەرکارەکانی ئەم یاسایە نەبێت. مادەی دوو ناکرێت هەر ئەندامێک یان بەشێک لە ئەندامێک یان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی تر بگوازرێتەوە بە مەبەستی چاندنی لە جەستەی مرۆڤێکی تر تەنها لە حاڵەتی زەڕورەت نەبێت کە پێویست بکات بۆ پارێزگاریکردن لە ژیانی کەسی وەرگر یان چارەسەری لە نەخۆشیێکی کوشندە و بەمەرجێک گواستنەوەکە تاکە ئامراز بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم زەڕورەتە و گواستنەوەکەش نەبێتە هۆی ئەوەی بەخشەرەکە تووشی مەترسیەکی کوشندە بێت لەسەر ژیانی یان تەندروستی و چاندنی ئەندامەکان یان بەشەکانی یان شانەکان یان خانەی زاوزێ بە جۆرێک بێتە هۆی تێکەڵبوونی وەچەکان قەدەغەیە. مادەی سێ لەگەڵ ڕەچاوکردنی حکومەکانی هەردوو مادەی یەک و دووی ئەم یاسایە ناکرێت گواستنەوەی هەر ئەندامێک یان بەشێک لە ئەندام یان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو بۆ چاندنی لە جەستەی مرۆڤێکی تر ئەنجام بدرێت تەنها ئەگەر بە شێوەی بەخشین و لە نێوان خزمەکاندا نەبێت. مادەی چوار لە هەموو حاڵەتەکاندا پێویستە بەخشینەکە لە ویستێکی ئازاد و جێگیر بە نووسرا و سەرچاوەی گرتبێت ئەویش بەو شێوەیە کە لە لائحەی جێبەجێکردنی ئەم یاسایەدا دیاری دەکرێت. بەخشین لە منداڵان قبول ناکرێت هەتا ئەگەر دایک و باوکیشی یان ئەوەی باوانە یان ویسایەتی لەسرە ڕازی بن. هەروەها بەخشین لە کەسی بێلێهاتە و یا کەم لێهاتە قبول ناکرێت و ڕەزامەندی جێگرەوەی یان ئەوەی لە ڕووی یاساوە نوێنەرایەتی دەکات وەرناگیرێت و دەکرێت گواستنەوە و چاندنی خانەی دایک لە منداڵ و بێلێهاتە بۆ دایک و باوک یان منداڵەکان یان لە نێوان خوشک و برایەکان ئەنجام بدرێت بە مەرجێک بەخشەرێکی تر جگە لەمانە بوونی نەبێت و بە مەرجێک ڕەزامەندی نووسرا و لە هەردوو دایک و باوکی منداڵەکە دەربچێت ئەگەر هەردووکیان لە ژیان داما بن یان یەکێکیان لە حاڵەتی مردنی ئەوەی تر یان لەو کەسەی باوانە یان ویسایەتی لەسەری هەیە و لە جێگرەوە یان نوێنەری یاسایی بێلێهاتە یان کەم لێهاتە.
و لە هەموو حاڵەتێکدا کەسی بەخشەر یان ئەوەی یاسا پێویستی کردووە لەسەر بەخشینەکە ڕازی بێت بۆی هەیە لە بەخشینەکە پاشگەز بێتەوە تاوەکو پێش دەستکردن بە ئەنجامدانی نەشتەرگەری گواستنەوەکە و لائحەی جێبەجێکردنی ئەم یاسایە مەرجەکانی بەخشین و ڕێکارەکانی تۆمارکردنی دیاری دەکات. مادەی 5 مامەڵەکردن بە هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ یان بەشێکی یان یەکێک لە شانەکانی لەسەر شێوەی بەخشین بێت یان فرۆشتن یان بە بەرامبەر بێت و سروشتەکەی هەرچیەک بێت قەدەغەیە و لە هەموو حاڵەتێکدا نابێت چاندنی ئەندام یان بەشێکی یان یەکێک لە شانەکانی کەسی بەخشەر یان هەر یەکێک لە میراتگرەکانی هیچ سوودێکی مادی یان عینی لێ بکەوێتەوە لەلایەن کەسی وەرگر یان خزم و کەسەکانی بەهۆی گواستنەوە بێت یان بە بۆنەی گواستنەوە. هەروەها قەدەغەیە لەسەر پزیشکی پسپۆر دەست بکات بە ئەنجامدانی نەشتەرگەری چاندن لە کاتی زانینی بەسەرپێچیکردنی هەر حکمێک لە حکمەکانی ئەم دوو بڕگەی سەرەوە. مادەی 6 نابێت دەست بکرێت بە نەشتەرگەری گواستنەوە بە مەبەستی چاندن تەنها پاش پێزانینی هەردوو کەسی بەخشەر و وەرگر نەبێت ئەگەر تێگەیشتوو بێت لە ڕێگەی لیژنەی سیانەی تەقکراو لە مادەی 12 ئەم یاسایەدا بە سروشتی هەردوو نەشتەرگەری گواستنەوە و چاندن و مەترسی ئەگەرەکانی لە ماوەی نزیک یان دووردا و وەرگرتنی ڕەزامەندی بەخشەر و وەرگر یان ڕەزامەندی جێگرەوە یان نوێنەری یاسایی ئەگەر لە کەسانی بێلێهاتە یا کەم لێهاتە بێت بە نیسبەت خانەی دایک. بەپێی ئەوەی بڕگەی سێمی مادەی 4 دەقی لەسەر کردووە و لیژنە کۆنووسێک بەمە ئامادە دەکات و بەخشەر و وەرگر واژۆی دەکەن ئەگەر بێهۆش یا تێنەگەیشتوو نەبێت یان لە لای نوێنەری یاساییەوە. مادەی 7 دەکرێت بۆ ضرورەتێک کە پێویست بێت بۆ پارێزگاریکردن لە ژیانی مرۆڤێکی زیندوو یان چارەسەری لە نەخۆشیەکی کوشندە یان تەواوکردنی کەمبوونێکی ژینەوەری لە جەستەیدا ئەندامێک یان بەشێک لە ئەندام یان شانەیەکی لاشەی مرۆڤێکی مردووی تیادا بچێنرێت ئەگەر مردووەکە بەر لە مردنی وەسیەتی ئەم کارەی کردبێت بە وەسیەتنامەیەکی بەڵگەدار یان جێگیرکراو لەسەر هەر پەڕێکی فەرمی یان دانپیانە یان دانی پیان نابێت بەپێی ئەو ڕێکارانەی لە لائحەی جێبەجێکردنی ئەم یاسایەدا دیاری کراون. بەشی دووەم دامەزراوەکانی چاندنی ئەندام مادەی 8 لیژنەیەکی باڵا پێک دەهێنرێت بە ناوی لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆییەکان و کەسایەتی معنەوی دەبێت و سەر بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان وەزارەتی تەندروستی دەبێت و پێکهێنان و ڕێخستنی کارەکانی و دیاریکردنی پاداشتی ئەندامەکانی بە بڕیاری ئەو دەبێت لەسەر داواکردنی وەزیری تەندروستی. وەزیری تەندروستی دەبێتە سەرۆکی لیژنەکە و ئەمانەتێکی هونەری بۆ دادەنێت و لیژنەکە بەڕێوەبردن و ڕێخستنی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکان و بەشەکانی و شانەکان و دیاریکردنی ئەو دامەزراوانەی مۆڵەت دەدرێن بە چاندن و سەرپەرشتیکردن و چاودێریکردن لەسەریان لە ئەستۆ دەگرێت بەپێی حکمەکانی ئەم یاسایە و لائحەی جێبەجێکردن و بڕیارە بەرکارەکانی ئەم یاسایە. وەزیری داد بە پێکهاتن لەگەڵ وەزیری تەندروستی بڕیارێک دەردەکات بە بەخشینی سیفەتی بەرزەفتەیی دادگەری بۆ ئەو کارمەندانەی سەرپەرشتی و چاودێری سەر دامەزراوە ئاماژە بۆ کراوەکان لە ئەستۆ دەگرن ئەویش لە سنووری ئەو دەسەڵاتانەی لەم یاسایە و لائحەی جێبەجێکردن و بڕیارە بەرکارەکان پێیان ڕاستپێردراوە. مادەی 9 لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆییەکان چەند لیستێک بە ناوی ئەو نەخۆشانەی پێویستیان بە چاندن هەیە لە لاشەی مرۆڤێکی مردوو بە گوێرەی پێشەنگی تۆمارکردن لەو تۆمارە بۆ ئەم مەبەستە ئامادەیان دەکات و ناکرێت ئەم پێشەنگیە هەموار بکرێت تەنها ئەگەر نەخۆشەکە پێداویستێکی زۆر و بە پەلەی هەبوو بۆ نەشتەرگەری چاندن بەپێی ڕێسا پزیشکیەکان ئەو ڕێکارانەی لیژنەی باڵا دیاریان دەکات ئەم لیستانە لەسەر چاندن لە نێوان زیندوەکان پەیڕەو ناکرێت و لە هیچ حاڵەتێک لە حاڵەتەکان ناکرێت لەو ڕیزبەندیە لا بدرێت کە لە لیستە ئاماژە بۆ کراوەکاندا هاتووە بەهۆی نەبوونی توانای نەخۆش لەسەر پێدانی تێچوونەکانی نەشتەرگەری چاندن. لائحەی جێبەجێکردنی ئەم یاسایە ڕێسای تایبەت بە دیاریکردنی پێشەنگی ئاماژە بۆ کراو بەپێی بارودۆخەکانی نەخۆشی و چۆنیەتی پاراستنی تۆمارەکان و ڕێکارەکانی تایبەت بە حاڵەتەکانی بێتوانایی لە دانی تێچوونی نەشتەرگەری چاندن و گەڕانەوە بۆ سەر ئەو نەخۆشانە توانای تێچوونەکانی نەشتەرگەریان هەیە دیاری دەکات. مادەی 10
دەوڵەت تێچوونەکانی ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکان لە دامەزراوە پزیشکیە مۆڵەت دراوەکان لە ئەستۆ دەگرێت ئەویش بەنیسبەت هەر کەسێک کە نۆرەی هاتبێت و توانای پێدانی تێچوونەکانی نەبێت بەپێی ئەو ڕێسایانەی کە بڕیاری پێدەردەچێت لەلایەن وەزیری تەندروستیەوە و سندوقێک بۆ بەشداریکردن لە تێچوونەکانی گواستنەوە و چاندنی ئەندام و شانەکان بۆ ئەو کەسانەی توانایان نییە دادەمەزرێت و سەر بە وەزیری تەندروستی دەبێت و داهاتەکانیشی پێک دێت لە ئەوەی دەوڵەت لە بودجەی گشتی دابۆی تەرخان دەکات کۆی ئەو غەرامانەی دەخرێنە سەر سەرپێچیکارانی حکومەکانی ئەم یاسایە ئەو ڕسوماتەی بەپێی ئەم یاسایە وەردەگیرێن بەخشینەکان. مادەی 11 بە بڕیاری وەزیری تەندروستی و پاڵپشت بە ڕەزامەندی لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆییەکان مۆڵەت دەدرێت بە دامەزراو بۆ هەڵسان بە نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکان و بەشەکانی و شانەکان. مۆڵەتەکەش بۆ ماوەی 1 ساڵ دەبێت تیایدا دامەزراوەکە دەکەوێتە بەر چاودێری و سەرپەرشتی بەردەوام لەو نەشتەرگەریانەی چاندنی ئەندامەکان و بەشەکانیان و شانەکان ئەنجام دەدرێن و ئاستی پابەندبوون بە ستاندەرەکانی باشی کە لەم بوارەدا بڕیار دراون لەگەڵ ئەو شەفافیەتەی پێویستە ڕێخستنی نەشتەرگەریەکانی بەخشین و چاندن هەبێت و ئەگەر سەرمێنرا کەوا پابەندی هەیە بە مەرج و ستاندەرە ئاماژە بۆ کراوەکان ئەوان نوێکردنەوەی مۆڵەتەکە هەر 3 ساڵ جارێک دەبێت و دەرکردنی مۆڵەت و نوێکردنەوەی بەرامبەر ڕسمێک دەبێت کە لائحەی جێبەجێکردنی ئەم یاسایە بەشەکانی دیاری دەکات بەوەی لە ئەوەندە 1000 دینار بۆ هەر مۆڵەتێک یان نوێکردنەوەی مۆڵەتێک تێپەڕ نەکات پێویستە ڕێکخستن و جێبەجێکردنی چالاکیەکانی بەخشین و چاندنی شەفافیەتی تێدا بێت بەو شێوەی کە لائحەی جێبەجێکردنی ئەم یاسایە دیاری دەکات. بەشی سێیەم ڕێکارەکانی چاندنی ئەندامە مرۆییەکان مادەی 12 بە بڕیاری لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆییەکان لیژنەیەکی پزیشکی سیانە لە هەر دامەزراوێکی پزیشکی مۆڵەتدراو بە چاندن پێک دەهێنرێت ئەویش لە پزیشکە پسپۆڕەکان جگە لەوانەی خاوەنن یان بەشدارن لەم دامەزراوە و هیچ پەیوەندیەکی کاریان پەیوەندیەکی وەزیفی بەم دامەزراوەیان نابەستێتەوە تەنها ئەوان تایبەتمەند دەبن بە ڕەزامەندیدان لە ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامە مرۆییەکان بەپێی حکومە دەقکراوەکانی ئەم یاسایە و لائحەی جێبەجێکردنی و بڕیارە جێبەجێکارەکانی و ئەندامانی لیژنەکە بۆیان نییە بەشدار بن لە ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندن یان لە ئەستۆگرتنی چاودێری دوایی بۆ هەر وەرگرێک لە دامەزراوەکە. مادەی 13 نابێت هیچ ئەندامێک یان بەشێکی ئەندام یان شانەیەک لە لاشەی مردوویەک بگوازرێتەوە تەنها پاش سەلماندنی مردن بە سەلماندنێکی بنبڕ نەبێت کە لە دواییدا ئەستەم بێت بگەڕێتەوە بۆ ژیان. سەلماندنی ئەمەش بەپێی بڕیارێک دەبێت بە کۆی بیرروڕاکانی لیژنەیەکی سیانی لە پزیشکی پسپۆر لە نەخۆشی یان نەشتەرگەری مۆخ و دەمارەکان نەخۆشی یان نەشتەرگەری دڵ و دەمارە خوێناویەکان و سڕکردن یان چاودێری چڕ دەربچێت کە لەلایەن لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆییەکان هەڵدەبژێردرێن. ئەویش پاژەوەی لیژنەکە تێستی ئیکلینکی و دڵنیایی بوون ئەنجام دەدات کە پێویستن بۆ گەیشتنە ڕاستی سەلماندنی مردنەکە بەپێی ئەو ستاندەرە پزیشکیانەی لیژنەی باڵا دیاریان دەکات و بڕیارێکی لەلایەن وەزیری تەندروستیەوە پێ دەردەچێت. لیژنەش لە پێناو جێبەجێکردنی ئەرکەکانی بۆی هەیە پشت ببەستێت بە پزیشکی پسپۆر تەنها بۆ ڕاوێژکردن و نابێت ئەندامانی لیژنا پەیوەندی ڕاستەوخۆیان هەبێت بە نەشتەرگەری چاندنی ئەندامەکان یان شانەکان یان بەرپرسێتی چاودێری هەر یەک لە وەرگرە ئەگەر دارەکانیان هەبێت. مادەی 14 لە هەر دامەزراوێک لە دامەزراوە مۆڵەتدراوەکان بە چاندنی ئەندامە مرۆییەکان تیمێکی پزیشکی بەرپرس لە چاندن پێک دەهێنرێت بەڕێوەبەری پرۆگرامی چاندنی ئەندامەکان لەو پزیشکانەی کە خاوەن شارەزایی هونەری و کارگێڕین سەرۆکایەتیەکەی لە ئەستۆ دەگرێت و لائحەی جێبەجێکردنی ئەم یاسایە ڕێساکانی پێکێنانی ئەم تیمە و مەرجەکانی پێویست لە ئەندامەکانی و دەسەڵاتەکانی دیاری دەکات و بەڕێوەبەریش بەرپرس دەبێت لە بەڕێوەبردننی پرۆگرامەکە و هەڵسەنگاندنی کاری تیمەکە و بەباش بە ئەنجامگەیاندنی خزمەتی پزیشکی و کۆمەڵایەتی بۆ نەخۆش و بەخشەرەکان و کەمکردنەوەی ئاستەنگەکانی بەردەم جێبەجێکردنی پرۆگرامی چاندنەکە بە باشترین شێوە و نوێنەرایەتیکردنی پرۆگرامەکە لە بەردەم لیژنەی باڵا و سەرجەم لایەنە پزیشکی و کارگێڕیە پەیوەندیدارەکان. بەشی چوارەم سزاکان مادەی 15 لەگەڵ پێشێلنەکردنی هەر سزایەکی تونتر کە یاسای سزاکان یان هەر یاسایەکی تر دەقی لەسەر کردووە ئەو تاوانانەی لەو مادانەی دادێن دەقیان لەسەر کراوە ئەو سزایانەیان دەبێت کە لە مادەکاندا بۆیان دیاری کراوە. مادەی 16
هەر کەسێک ئەندامێکی مرۆیی یان بەشێکی بە مەبەستی چاندن بە پێچەوانەی حکمێک لە حکومەکانی مادەی 1 2 3 5 حوتی ئەم یاسایە بگوازێتەوە ئەوە سزا دەدرێت بە زیندانیکردن و غەرامەیەک لە 10 ملیۆن دیناری عێراقی کەمتر نەبێت و لە 50 ملیۆن دینار زیاتر نەبێت و ئەگەر ئەم کارە لەسەر شانەیەکی مرۆیی زیندوو ڕوو بێت ئەوە سزای زیندانیکردنەکە بۆ ماوەیەک دەبێت کە لە 7 ساڵ زیاتر نەبێت و ئەگەر ئەو کارەی لە بڕگەی پێشوودا ئاماژەی بۆ کراوە ببێتە هۆی مردنی کەسی بەخشەر ئەوە سزایەکە دەبێتە زیندانیکردنی توندکرا و غەرامەیەک لە 50 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 100 ملیۆن دینار زیاتر نەبێت. مادەی 17 لەگەڵ پێشێل نەکردنی ئەو سزایانەی لە مادەی 16 ئەم یاسایەدا بڕیار دراون هەر کەسێک نەشتەرگەریەک لە نەشتەرگەریەکانی گواستنەوە یان چاندن لە دامەزراوەیەک جگە لەو دامەزراوە پزیشکیانەی مۆڵەت دراون ئەنجام بدات لەگەڵ پێزانینی بەم کارە ئەوە سزا دەدرێت بە زیندانیکردن و غەرامەیەک لە 100 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 150 ملیۆن دینار زیاتر نەبێت و ئەگەر کارەکەی بووە هۆی مردنی کەسی بەخشەر یان وەرگر ئەوە سزاکەی دەبێتە زیندانی هەتاهەتایی و بەڕێوەبەری بەرپرس لە کارگێڕی کردارەکی دامەزراوە پزیشکیەکە لەو جێگایانەی مۆڵەتیان نەدراوە و تیایدا هەر نەشتەرگەریەک لە نەشتەرگەریەکانی گواستنەوەی ئەندامە مرۆییەکان یان بەشێکی یان شانەیەکی مرۆیی ئەنجام دەدرێت لەگەڵ پێزانینی بەم کارە ئەوە بە هەمان سزای دەقکراو لە بڕگەی پێشوو سزا دەدرێت. مادەی 18 هەر کەسێک بە مەبەستی چاندن لە ڕێگەی فێڵلێکردن یان زۆرەکی هەڵسا بە گواستنەوەی هەر ئەندامێک یان بەشێک لە ئەندامی مرۆڤێکی زیندوو ئەوە سزا دەدرێت بە زیندانی توندکراو بە غەرامەیەک لە 50 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 100 ملیۆن دینار زیاتر نەبێت و ئەگەر ئەم کارە لەسەر شانەیەکی مرۆیی ئەنجام بدرێت ئەوە سزای زیندانیکردنە توندکراوەکە بۆ ماوەیەک دەبێت کە لە 7 ساڵ زیاتر نەبێت و هەر کەسێک هەڵسێت بە چاندنی ئەندامێک یان بەشێکی یان شانەیەک کە لە ڕێگەی فێڵلێکردن یان زۆرەکی گوازراوەتەوە لەگەڵ پێزانینی بەم کارە ئەوە سزا دەدرێت بەو سزایی لە بڕگەی پێشوودا بڕیار دراوە و ئەگەر کاری ئاماژە بۆ کراو لە هەردوو بڕگەی سەرەوە بووە هۆی مردنی ئەو کەسەی لی دەگوازرێتەوە ئەوە سزایەکە دەبێتە زیندانی هەتاهەتایی و غەرامەیەک لە 100 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 200 ملیۆن دینار زیاتر نەبێت. مادەی 19 هەر کەسێک سەرپێچی هەر حکمێک لە حکومەکانی مادەی 5 ئەم یاسایە بکات ئەوە سزا دەدرێت بە زیندانیکردن و بە غەرامەیەک لە 50 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 100 ملیۆن دینار زیاتر نەبێت. ئەمە سەرباری دەست بە سەراگرتنی مایە یان سوودی مادی یان عینی وەرگیراو لە تاوانەکە یان حکومدان بە بەهاکەی لە کاتی دەست بە سەردانەگرتنیدا و هەر کەسێک هەڵسا بە گواستنەوە یا چاندنی شانەیەک بە پێچەوانەی حکمی مادەی 5 ئەم یاسایە ئەوە سزای زیندانیکردنەکەی لە 7 ساڵ زیاتر نابێت. مادەی 20 هەر کەسێک هەڵبستێت بە گواستنەوەی هەر ئەندامێک یان بەشێکی ئەندام یان شانەیەک لە جەستەی مرۆڤێک بەبێ ئەوەی مردنی بە سەلماندنێکی بنبڕ بسەلمێنرێت وەک ئەوەی لە مادەی 13 ئەم یاسایەدا دەقی لەسەر کراوە و ببێتە هۆی مردنی کەسەکە لەگەڵ پێزانینی بەم کارە ئەوە سزا دەدرێت بە سزای کوشتنی بە ئەنقەست لەگەڵ پێشوەختە سووربوونی دەقکراو لە مادەی یاسای سزاکان و سزاکە دەبێتە زیندانی توندکراو یان زیندانی بۆ هەر کەسێک بەشداری کردبێت لە دەرکردنی بڕیاری دڵنیایی بوون لە مردن بەبێ ئەنجامدانی ئەو تێستانەی لە مادەی 13 ئەم یاسایە دەقیان لەسەر کراوە. مادەی 21 نێوانگیری لەو تاوانانەی لەم یاسایەدا دەقیان لەسەر کراوە بە هەمان سزای بڕیاردراو بۆ تاوانەکە سزا دەدرێت لەگەڵ ئەوەشدا نێوانگیر لە سزاکە دەبوردرێت ئەگەر ئاگاداری دەسەڵاتی کردەوە لە تاوانەکە بەر لە تاوابوونی و ئەمەش بووە هۆی بەشداریکردن لە گرتنی تاوانباراندا. مادەی 22 دادگا بۆی هەیە سەرباری ئەو سزایانەی بۆ ئەو تاوانانەی لەم یاسایەدا دەقیان لەسەر کراوە بڕیار دراون حکم بکات بەسەر جەمیان هەندێک لەم ڕەوشێنانەی خوارەوە بە گوێرەی حاڵەتەکان. 1 بێبەشکردن لە هەڵسان بە پیشە بۆ ماوەیەک لە ساڵێک کەمتر نەبێت و لە 5 ساڵ زیاتر نەبێت. 2 داخستنی دامەزراوەی پزیشکی مۆڵەت نەدراو بە ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندام کە تیایدا تاوانەکە ئەنجام دراوە بۆ ماوەیەک لە 2 مانگ کەمتر نەبێت و لە ساڵێکیش زیاتر نەبێت و ئەگەر شوێنەکە لە دامەزراوە پزیشکیەکان نەبێت ئەوە حکم دەدرێت بە داخستنی هەتاهەتایی. 3
ڕاگررتنی مۆڵەتی چالاکی چاندنی ئەندامەکان یان بەشەکانیان یان شانەکان لە دامەزراوەی پزیشکی مۆڵەتدراو بە نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکان بۆ ماوەیەک لە 3 ساڵ کەمتر نەبێت و لە 5 ساڵیش زیاتر نەبێت. 4 بڵاوکردنەوەی حکومەکە لە 2 ڕۆژنامەی ڕۆژانەی زۆرباو لەسەر تێچوونی کەسی حکوم لەسەر دراو. مادەی 23 لائحەی جێبەجێکردنی ئەم یاسایە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران دەردەکرێت لەسەر خستنەڕووی وەزیری تەندروستی لە ماوەی 3 مانگ لە ڕێکەوتی کارپێکردنی. مادەی 24 ئەم یاسایە لە ڕۆژنامەی فەرمی بڵاو دەکرێتەوە و پاش 3 مانگ لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی کاری پێدەکرێت. ديتني استاذ بابەت راپۆرتی هاوبەشی سەبارەت بابەت راپۆرتی هاوبەش سەبارەت بە پرۆژە یاسای ڕێخستن و چاندنی گواستنەوەی ئەندامەکانی دەستەی مرۆڤ لەژنەی کاروباری یاسایی و کاروباری تەندروستی ژینگە و ئەوقاف و کاروباری ئاینی و مافەکانی مرۆڤ ڕۆژی چوارشەممە 16 گوڵانی کوردی بەرامبەر بە 6/5/2015 زاینی کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتوێکردنی پرۆژە یاسای ڕێخستن و چاندن و گواستنەوەی ئەندامەکانی جەستەی مرۆڤ کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە دوای خوێندنەوەی یەکەمی کە بۆ کرا لە دانیشتنی یاسایی ژمارە 6 ئاسایی لە ڕۆژی دووشەممە بەرواری 26/5/2014 ڕەوانەی لێژنەی تایبەتمەندەکان کراوە. دوای گفتوگۆکردن و تاوتوێکردنی لێژنەکان گەیشتە ئەم دەرەنجامانەی خوارەوە. مادە 1 بەشی 1 پێناسەکان مادە 1 لە پیادەکردنی حکومەکانی ئەم یاسایە مەبەست لەم وشە و دەستەواژانەی خوارەوە ماناکانی بەرامبەریانە. یەکەم وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان عێراق. دووەم وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق. سێم ئەندام هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ یان بەشێکی کە ژینەوەر و گرنگ بێت بۆ دەربازکردنی نەخۆش. چوارەم گواستنەوەی ئەندام بەکارهێنانی چارەسەری نەشتەرگەری کە لە ڕێگەیەوە کەسی وەرگەر یەکێک لە ئەندامەکانی یان شانەکان لە کەسی بەخشەرەوە چ زیندوو بێت یان مردوو بێت وەردەگرێت. پێنجەم بەخشەر کەسی شیاو لە ڕووی یاساییەوە واتە کامل الئەهلیە کە تەنازول دەکات لە ئەندامێک لە ئەندامەکانی بۆ کەسێکی دیکە بەبێ بەرامبەر چ زیندوو بێت یان لە دوای مردنی. شەشەم وەرگر ئەو کەسەی پێویستێکی زۆری بە چاندنی ئەندامێکی مرۆیی یان شانەیەک لە جەستەیدا هەبێت. حوتەم شانەی مرۆیی بەشێک لە هەر ئەندامێکی مرۆیی کەوا لە مرۆڤێکی زیندوو یان مردوو وەردەگیرێت بێزگە لە خوێن. هەشتەم وەسیەتنامە ڕەفتارکردن بە ئەندامێک یان زیاتری ئەندامەکانی جەستە لە ڕێگەی بەخشین لە دوای مردن و ئامانج لێی بریتیە لە بەخاوەنکردنی بەبێ بەرامبەر. نوێم وەسیەتکار ئەو کەسەی لە کاتی ژیاندا بەپێی یاسا وەسیەتی کردووە و بەخشینی ئەندامێک یان زیاتری ئەندامەکانی لە دوای مردنی. دەیەم مردن ڕاوەستانی دڵ و هەناسەدان و ڕاوەستانێکی هەمیشەیی یان لە کارکەوتنی وەزیفەکانی مێشک بە لە کارکەوتنێکی تەواوی نەگەڕاوە یعنی مردنی مێشک. یازدەم دامەزراو هەر شوێنێکی ڕێگا پێدراو بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامە مرۆییەکان چ هەلی بێت یاخود حکومی. بەشی دووەم حکمی گشتی مادەی دووەم نابێت مەشتەرگەری چاندنی ئەندامەکانی یان بەشەکانی یان شانەکانی بە گواستنەوەی هەر ئەندامێک یان بەشێکی ئەندام یان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو یان لاشەی مرۆڤێکی مردوو بە مەبەستی چاندنی لە جەستەی مرۆڤێکی دیکە ئەنجام بدرێت تەنها بە گوێرەی حکومەکانی ئەم یاسایە و پێرۆ و ڕێنمایەکانیەوە نەبێت. مادەی 3 یەکەم ناکرێت هەر ئەندامێک یان بەشێک لە ئەندامێک یان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو بگوازێتەوە بۆ مەبەستی چاندنی لە جەستەی مرۆڤێکی دیکە تەنها لە حاڵەتی زەرورەت نەبێت
کە پێویست بکات بۆ پارێزگاریکردن لە ژیانی کەسی وەرگر یان چارەسەرکردنی لە نەخۆشیەکی کوشندا بەو مەرجەی گواستنەوەکە تاکە ئامراز بێت بۆ بەرەنگاربوونەوەی ئەم زەرورەتە و گواستنەوەکەش نەبێتە هۆی ئەوەی کەسی بەخشەر تووشی مەترسیەکی کوشندە بێت لەسەر ژیانی یا لەسەر تەندروستی. دووەم چاندنی لولەکانی زاوزێ و بەشەکانی و وەشانەکانی و وەخانەکانی قەدەغە دەکرێت. مادەی چوارەم نابێت گواستنەوەی هەر ئەندامێک یان بەشێک لە ئەندامەکان یان بەشێک لە ئەندام یان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو بۆ چاندنی لە جەستەی مرۆڤێکی دیکە ئەنجام بدرێت تەنها بە بەخشین نەبێت. مادەی پێنجەم یەکەم پێویستە بەخشینەکە لە ویستێکی ئازاد و جێگیرکرا و بە نووسراوی سەرچاوی گرتبێت ئەویش بەو شێوەیە کە پەیڕۆ و ڕێنمایەکان ئەم یاسایە دیاری دەکەن. دووەم جگە لە نەشتەرگەری چاندنی مۆخی ئێسک بەخشین لە کەسان ناهێڵێتەوە كملي هاتا عديم الأهلية وناقصها قبول ناكريت هەتا ئەگەر دایک و باوکیشی یان ئەوەی لە ڕووی یاساییەوە نوێنەراتی دەکات ڕەزامەندی لەسەر بدەن. سێەم دەکرێت گواستنەوەی چاندنی خانەی دایک خانەی ڕەجی لە منداڵ و کەسان ناهێڵێتەوە کەم لێ هاتە عەدیم الئەهلیە و ناقیسیها بۆ دایک و باوک یان منداڵەکانی یان لە نێوان خوشک و برایەکانی ئەنجام بدرێت بە مەرجێک ڕەزامەندی نووسرا و لە هەردوو دایک و باوک منداڵەکەی بدرێت ئەگەر هەردووشیان لە ژیاندا مابن یان یەکێکیان لە حاڵەتی مردن ئەوەی دیکە لەو کەسانە لەو کەسەی باوانە یان ویسایی لەسەر هەیە لە جێگرەکەی یان نوێنەراتی یاسایی ناهێڵێتەوە یان کەم لێ هاتە. دکتۆر ئەگەر تاو دەکەیت تاوی کرد لە مادەی شش پێنجەم تاو پێ شەشەمێت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ڕەزامەندی بفەرمووی من بە پێویستی دەزانم دکتۆر عەبدوڵڵا ڕەکانی ئەندامی لیژنەی تەندروستیە و خۆی خاوەنی پرۆژەکەی و نووسیوێتەوە کە بێتە سەرمەنەز لە کاتی مناقەشەکردنیدا. مادەی شەشەم کەسی بەخشەر یان ئەوەی یاسا پێویستی بە ڕەزامەندیدانی کردووە لەسەر بەخشین بۆی هەیە لە بەخشینەکە پاشگەز بێتەوە تاوەکو پێش دەستکردن بە ئەنجامدانی نەشتەرگەری گواستنەوەکە. مادەی حەوت یەکەم مامەڵەکردن بە هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ یان بەشێکی یانێکێک لە شانەکانی لەسەر شێوەی فرۆشتن یان کڕین یان بە بەرامبەر و سروشتەکەی هەرچیەک بێت قەدەغە دەکرێت. دووەم نابێت چاندنی ئەندامیان بەشێکی یان یەکێک لە شانەکانی ببێتە هۆی ئەوەی کەسی بەخشەر یان هەر یەکێک لە میراتگرەکانی هیچ سوودێکی مادی یان عینی لە کەسی وەرگر یان لە کەسوکاری بەهۆی گواستنەوە بێت یان بە بۆنەی بەدەست بهێنێت. سێەم قەدەغەیە لەسەر پزیشکی تایبەتمەند دەست بکات بە ئەنجامدانی نەشتەرگەری چاندن لە کاتی زانینی بەسەرپێچیکردنی هەر حکمێک لە حکومەکانی هەردوو بڕگەی سەرەوە بەر لە تەواوکردنی ڕێکارە یاساییەکان. مادەی هەشتەم نابێت دەست بکرێت بە نەشتەرگەری گواستنەوە بە مەبەستی چاندن تەنها پاشزانینی هەردوو کەسی بەخشەر و وەرگر نەبێت ئەگەر تێگەیشتوو بێت. لە ڕێگەی لیژنەی سیانەی دەقراو لە مادەی چواردەی ئەم یاسایەدا بە سروشتی هەردوو نەشتەرگەری گواستنەوە و چاندن و مەترسیە ئەگەرەکانی هەردووکیان لە مەودای نزیک یان دوور و وەرگرتنی ڕەزامەندی کەسی بەخشەر و وەرگر یان ڕەزامەندی جێگرەوە یان نوێنەری یاسایی ئەگەر لە کەسانی نالێهاتە یان کەم لێهاتە یان وەسێتکراو بێت. ئەگەر مردوو بێت بە نسبەت خانەی دایک بەپێی ئەوەی بڕگەی سێمی مادەی 5 دەقی لەسەر کردووە و لیژنەکە کۆنووسێک بە مادە ئامادە دەکات و بەخشەر و وەرگر واژۆی دەکەن ئەگەر بێهۆش یان تێنەگەیشتوو نەبێت یان لەلایەن جێگرەوەی یان نوێنەرە یاساییەکەی. مادەی 9 یەکەم دەکرێت بۆ زەورەتێکی پێویست بۆ پارێزگاریکردن لە ژیانی مرۆڤێکی زیندوو یان چارەسەرکردی لە نەخۆشیەکی کوشندە یان تەواوکردنی کەمبوونێکی ژێنەرەوە لە جەستەییدا ئەندامێک یا بەشێک لە ئەندام یان شانەیەکی لاشەی مرۆڤێکی مردووی تیا بچێندرێت ئەگەر مردووەکە بەر لە مردنی وەسێتی ئەم کارەی کردبێت بە وەسێتنامەیەکی بەڵگەدار یان جێگیرکراو لەسەر هەر پەڕێکی فەرمی یان دانی پێدا نابێت بەپێی ئەو ڕێکارانەی کە پەیڕە و ڕێنمایە دەرکراوەکانی بە گوێرەی ئەم یاسا دیاری دەکات. دووەم
ناکرێ گواستنەوە بکرێ لە ئەندامی جەستەی مردوو بە مەبەستی چارەسەرکردن یان بە مەبەستی زانستی بە مەرجی بەدەستهێنانی ڕەزامەندی نزیکترین کەسەکانی تا پلەی 4 بە پێی ڕیزبەندی خوارەوە کوڕەکان و کچەکان دواتر کوڕەکانی کوڕەکان و دواتر باپیر لە لای باوکو و دواتر براو خوشکەکان دواتر کوڕەکانی براکانی و دواتر مامەکان دواتر کوڕەکانی مامەکان کە ئەمە ڕیزبەندی 4 پلەیەکە بوو ئەگەر کەسە نزیکەکان زیاتر بوون پێویستە ڕەزامەندی زیاتر بێت و لە هەموو حاڵەتەکان دەبێت ڕەزامەندیەکە بەنووسراو بێت بەپێی ئەو مەرجانەی خوارەوە ئەلف نابێ کەسی مردوو لە ژیانی خۆی وەسیەتی کردبێ کە لە دوای مردنی هیچ ئەندامێکی جەستەی خۆی ببەخشێ ئەمەش دەبێت بە پێی نووسراوێک بێ کە دوو کەسی شیاو لە ڕووی یاساییەوە شاهیدیان لەسەردا بێت بە لێکۆڵینەوە بکرێت بۆ مردنەکەی بە شێوەیەکی یەکلاکەرەوە و بە پێی لیژنەیەکی پێکهاتوو بۆ ئەم مەبەستە خاڵی سێهەم نابێت ڕیشەکێشیکردن لە لاشەی مردوو ئەنجام بدرێت ئەگەر بە مۆڵەتی دادوەری لێکۆڵنەوەی تایبەتمەندەوە نەبێت ئەگەر مردنەکە بابەت بێت بۆ لێکۆڵینەوەی تاوانکاری چوارەم وەسیەتکار بە یەکێک لە ئەندامەکانی بووی هەیە لە وەسیەتنامەکەی پاشگەز ببێتەوە بەشی سێم پرۆگرامی بەخشینی ئەندامە مرۆییەکان و چاندنیان مادەی دەیەم یەکەم لیژنەیەکی باڵا بە ناوی لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆییەکان پێک دەهێنرێت و دەبێتە خاوەنی کەسایەتی معنەوی و سەر بە وەزارەتی تەندروستی دەبێت بە سەرۆکایەتی وەزیری تەندروستی دووەم لیژنەکە بەڕێوەبردن و ڕێکخستنی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکان و بەشەکانی و شانەکان و دیاریکردنی ئەو دامەزراوانەی مۆڵەت دەدرێن بە چاندن و هەروەها سەپەرشتی و چاودێریکردن لەسەریان بە پێی حکومەکانی ئەم یاسایە و پەیڕە و ڕێنمایەکان لە ئەستۆ دەگرێت مادەی 11 لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆییەکان چەند لیستێک بە ناوی ئەو نەخۆشانەی پێویستیان بە چاندن هەیە لە لاشەی مرۆڤێکی مردوو بە گوێرەی پێشەنگی تۆمارکردن لەو تۆمارە بۆ ئەم مەبەستە ئامادەیان دەکات و ناکرێت ئەم پێشەنگیە هەموار بکرێت مەگەر نەخۆشەکە پێداویستیەکی زۆر بە پەلەی هەبێت بۆ نەشتەرگەری چاندن بە پێی یاسا پزیشکیەکان و ئەو ڕێکارانەی لیژنەی باڵا دەریان دەکات ئەم لیستانە لەسەر چاندن لە نێوان زیندوەکاندا پیادە ناکرێت و لە هیچ حاڵەتێک لە حاڵەتەکاندا نابێت لەو ڕیزبەندیە لا بدرێت کە لە لیستە ئاماژە پێکراوەکاندا هاتووە بەهۆی نەبوونی توانای نەخۆش لەسەر پێدانی تێچوونەکانی نەشتەرگەری چاندن مادەی 12 دەوڵەت تێچوونەکانی ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکان بە خۆڕایی لە دامەزراوە پزیشکی حکومیەکان لە ئەستۆ دەگرێت بە پێی ئەو ڕێکسازیانەی لەلایەن وەزیری تەندروستیەوە بڕیاریان پێدەردەچێت مادەی 13 بە بڕیاری وەزیری تەندروستی و پاڵپشت بە ڕەزامەندی لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆییەکان مۆڵەت دەدرێت بە دامەزراوەکان بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکان و بەشەکانی و شانەکان مۆڵەتەکەش بۆ ماوەی 1 ساڵ دەبێت تیایدا دامەزراوەکە دەکەوێتە بەرچاودێری و سەرپەرشتی بەردەوام لەبارەی ئەو نەشتەرگەریانەی چاندنی ئەندامەکان و بەشەکان و شانەکان ئەنجام دەدرێن و ئاستی پاپەندبوون بە ستاندەرەکانی باشی کە لەم بوارەدا بڕیاردراون لەگەڵ ئەو شەفافێتی پێویستە ڕێکخستنی نەشتەرگەریەکانی بەخشین و چاندن هەیان بێت و ئەگەر سەلمێنرا کەوا پاپەندی هەیە بە مەرج و ستاندەرەکانەوە ئەساندرە ئاماژە پێکراوەکان ئەوە نزیک نوێکردنەوەی مۆڵەتەکەی هەر 3 ساڵ جارێک دەبێت بەشی چوارەم ڕێکارەکانی چاندنی ئەندامە مرۆییەکان مادەی 14 یەکەم بە بڕیاری لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆییەکان لیژنەیەکی پزیشکی لە هەر دامەزراوەیەکی پزیشکی مۆڵەتراو بە چاندن پێک دەهێنرێت ئەویش لە پزیشکە پسپۆڕەکان تەنها ئەم لیژنەیە تایبەتمەند دەبێت بە ڕەزامەندیدان لەسەر ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامە مرۆییەکان بەپێی ئەو حکومانەی لەم یاسا و ئەو پەیڕۆ و ڕێنمایانەی ئەم یاسایە جێبەجێ دەکەن دەقیان لەسەر کراوە مادەی 15 نابێت هیچ ئەندامێک یان بەشێکی ئەندام یان شانەیەک لە لاشەی مردوویەک بگوازرێتەوە تەنها پاش سەلماندنی مردنەکە بە سەلماندنێکی دڵنیایی دەرنەبێت کە لە دواییدا ئەستەم بێت بگەڕێتەوە بۆ ژیان و سەلماندنی ئەمەش
بە پێی بڕیارێک دەبێت بە کۆدەنگی بیر و بۆچوونی لیژنەیەکی سیانی لە پزیشکانی پسپۆر لە نەخۆشخانەیەک یان نەشتەرگەری مۆخ و دەمارەکان نەخۆشیەکانی یان نەشتەرگەری دڵ و دەمارە خوێناویەکان و سڕکردن یان چاودێری چڕ دەربچێت ئەویش پاش ئەوەی لیژنەکە هەڵدەستێت بە ئەنجامدانی پشکنینی کلینیکی و جەختکردنەوەی پێویست بۆ دڵنیابوون لە سەلماندنی مردنەکە بە پێی ئەو ستاندەرە پزیشکیانەی لیژنەی باڵادەریان دەکات و بڕیاری لەلایەن وەزیری تەندروستیەوە پێدەردەچێت لیژنەکەش لە پێناو بەجێگەیاندنی ئەرکەکانی بۆی هەیە پشت ببەستێت بەوەی بەباشی بزانێت لە پزیشکانی پسپۆڕ و نابێت ئەندامانی ئەم لیژنەی پشکنینە پەیوەندی ڕاستەوخۆیان هەبێت بە نەشتەرگەری چاندنی ئەندامەکان یان شانەکان مادەی 16 یەکەم لە هەر دامەزراوێک لە دامەزراوە مۆڵەتدراوەکان بە چاندنی ئەندامە مرۆییەکان تیمێکی پزیشکی بەرپرس لە چاندن پێک دەهێنرێت و پەیڕەوی جێبەجێکردنی ئەم یاسایە لە ڕێساکانی پێکهێنانی ئەم تیمە و مەرجەکانی پێویست لە ئەندامەکانی و دەسەڵاتەکانی دیاری دەکات و سەرۆکی ئەم لیژنەیەش بەرپرس دەبێت لە بەڕێوەبردننی پرۆگرامی چاندن لە دامەزراوەکە و هەڵسەنگاندنی کاری تیمەکە و بە باش ئەنجام گەیاندنی خزمەتگوزاری پزیشکی و کۆمەڵایەتی بۆ نەخۆش و بەخشرەکان و نوێنەرایەتیکردنی پرۆگرامەکە لە بەردەم لیژنەی باڵا و سەرجەم لایەنە پزیشکی و کارگێڕە پەیوەندیدارەکان دووەم بە بڕیاری لیژنەی باڵای بەخشین و چاندنی ئەندامە مرۆییەکان تیمێکی پزیشکی لێهاتوو لەو پارێزگایانەی کوردستان کە نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکانی تیا ئەنجام دەدرێت پێک دەهێنرێت بە ئەنجامی وەرگرتنی ئەندامەکان لەوانەی کۆچی دواییان کردووە بە مەبەستی چاندنیان بەشی پێنجەم سزاکان مادەی 17 لەگەڵ پێشێل نەکردنی هەر سزایەکی تونتر کە یاسای سزادانیان هەر یاسایەکی دیکە دەقی لەسەر دەکات ئەو تاوانانەی لەو مادانەدا دێن دەقیان لەسەر کراوە ئەو سزایانەیان دەبێت کە لە مادەکاندا بۆیان دیاری کراوە مادەی 18 یەکەم هەر کەسێک ئەندامێکی مرۆیی یان بەشێکی بە مەبەستی چاندن بە پێچەوانەی حکمێک لە حکومەکانی مادەکانی 3 4 5 7 9 ئەم یاسایە بگوازێتەوە ئەوە سزا دەدرێت بە زیندانیەک لە 10 ساڵ زیاتر نەبێت و غەڕامەیەک لە 10 ملیۆن دیناری عراقی کەمتر نەبێت لە 50 ملیۆن دینار زیاتر نەبێت و بە زیندانیکردن بۆ ماوەیەک لە 7 ساڵ زیاتر نەبێت دووەم ئەگەر ئەو کارەی لە بڕگەی پێشوو ئاماژەی پێکراوە ببێتە هۆی مردنی کەسی بەخشەر ئەوە سزایەکە دەبێت تا زیندانیکردنی بۆ ماوەی 15 ساڵ و غەڕامەیەک لە 50 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 100 ملیۆن دینار زیاتر نەبێت مادەی 19 یەکەم لەگەڵ پێشێل نەکردنی ئەو سزایانەی لە مادەی 18 ئەم یاسایەدا بڕیار دراون هەر کەسێک نەشتەرگەریەک لە نەشتەرگەریەکانی گواستنەوەیان چاندن لە دامەزراوەیەک جگە لەو دامەزراوە پزیشکیانەی مۆڵەت دراون ئەنجام بدات لەگەڵ پێزانینی بەم کارە ئەوە سزا دەدرێت بە زیندانی کردن و بە غەڕامەیەک لە 100 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 150 ملیۆن دینار زیاتر نەبێت و ئەگەر کارەکەی بووە هۆی مردنی کەسی بەخشەریان وەرگر ئەوە سزایەکە دەبێتە زیندانی هەتا هەتایی دووەم بەڕێوەبەری بەرپرس لە کارجێڕی کردارەکی دامەزراوە پزیشکیەکە لەو جێگایەنەی مۆڵەتیان نەدراوە تێیدا هەر نەشتەرگەریەک لە نەشتەرگەریەکانی گواستنەوەی ئەندامە مرۆییەکان یان بەشێکی یان شانەیەکی مرۆیی ئەنجام بدرێ لەگەڵ پێزانینی بەم کارە ئەوە بە هەمان سزای دەقکراو لە بڕگەی پێشوودا سزا دەدرێت مادەی 20 یەکەم هەر کەسێک بە مەبەستی چاندن لە ڕێگای فێڵڵێکردن یان زۆرەکی هەڵسا بە گواستنەوەی هەر ئەندامێکیان بەشێک لە ئەندامی مرۆڤێکی زیندوو ئەوە سزا دەدرێت بە زیندایی کاتی بۆ ماوەیەک زیاتر نەبێت لە 7 ساڵ بە غەڕامەیەک لە 50 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 100 ملیۆن دینار زیاتر نەبێت دووەم ئەگەر ئەم کارەی لە هەردوو بڕگەی پێشوو ئاماژەیان پێکراوە ببێتە هۆی مردنی ئەو کەسە لی دەگوازرێتەوە ئەو کەسەی لی دەگوازرێتەوە ئەوە سزایەکە دەبێتە زیندانی هەتا هەتایی و غەڕامەیەک کە لە 100 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 200 ملیۆن دینار زیاتر نەبێت مادەی 21
هەر کەسێک سەرپێچی هەر حکومێک لە حکومەکانی مادەی حەفدەی ئەم یاسایە بکات ئەوە سزا دەدرێت بە زیندانیکردن و بە غەڕامەیەک لە 50 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 100 ملیۆن دینار زیاتر نەبێت. ئەمە سەرباری دەست بە سەرداگرتنی مایە یان سوودی مادی یان عینی وەرگیرا و لە تاوانەکە یان حکومدان بە بەهاکەی لە کاتی دەست بە سەردانەگرتنی و هەر کەسێک هەڵسا بە گواستنەوەی یان چاندنی شانەیەک بە پێچەوانەی حکمی مادەی حەفتی ئەم یاسایە ئەوە سزای زیندانیکردنەکە لە 7 ساڵ زیاتر نابێت. مادەی 22 هەر کەسێک هەڵبستێت بە گواستنەوەی هەر ئەندامێکیان بەشێکی ئەندامیان شانەیەک لە جەستەی مرۆڤێک بەبێ ئەوەی مردنی بە سەلماندنێکی دڵنیایی سەلمێنرا بێت وەک ئەوەی لە مادەی 15 ئەم یاسایە دەقی لەسەر کراوە و ببێتە هۆی مردنی کەسەکە لەگەڵ پێزانینی بەم کارە ئەوە سزا دەدرێت بە سزای کوشتنی بە ئەنقاس لەگەڵ پێشوەختە سووربوونی دەقکراو لە مادەی 406 لە یاسای سزاکان ژمارە 111 ساڵی 1969 و سزاکە دەبێتە زیندانیکردنی کاتی بۆ ماوەیەک کە لە 7 ساڵ زیاتر نەبێت و بۆ هەر کەسێک بەشداری کردبێت لە دەرکردنی بڕیاری دڵنیایی بوون لە مردن بەبێ ئەنجامدانی ئەو پشکنینانەی لە مادەی 15 ئەم یاسایەدا دەقیان لەسەر کراوە. مادەی 23 نێوانگیری لەو تاوانانەی لەم یاسایەدا دەقیان لەسەر کراوە بە هەمان سزای بڕیاردراو بۆ تاوانەکە سزا دەدرێت. لەگەڵ ئەمەشدا نێوانگیر لە سزاکە دەبوردرێت و ئەگەر هەواڵی تاوانەکەی دایە دەسەڵاتەکان بەر لە تەواوبوونی ئەمەش بووە هۆی بەشداریکردن لە گەرنتی تاوانباردا. مادەی 24 دادگا بۆی هەیە سەرباری ئەو سزایانەی بۆ ئەو تاوانانەی لەم یاسایەدا دەقیان لەسەر کراوە بڕیاردراون حکم بکا بە سەرجەم یان هەندێک لەو ڕێو شوێنانەی خوارەوە بە گوێرەی حاڵەتەکان. یەکەم بێبەشکردن لە پیادەکردنی پیشە بۆ ماوەیەک لە 1 ساڵ کەمتر نەبێت و لە 5 ساڵ زیاتر نەبێت. دووەم داخستنی دامەزراوەی پزیشکی مۆڵەت نەدراو بە ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکانی کە تیایدا تاوانەکە ئەنجام دراوە بۆ ماوەیەک لە 2 مانگ کەمتر نەبێت و لە 1 ساڵ زیاتر نەبێت و ئەگەر شوێنەکە لە دامەزراوە پزیشکیەکان نەبێ ئەوە حکم دەدرێت بەداخستنی هەتایی. سێ ڕاگررتنی مۆڵەتی چالاکی چاندنی ئەندامەکان یان بەشەکانیان یان شانەکان لە دامەزراوەی پزیشکی مۆڵەت دراو بە نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامەکان بۆ ماوەیەک لە 3 ساڵ کەمتر نەبێت و لە 5 ساڵیش زیاتر نەبێت. 4 بڵاوکردنەوەی حکومەکە لە 2 ڕۆژنامەی ڕۆژانەی زۆر باو لەسەر تێکچوونی کەسی حکم لەسەر دراو. بەشی شەشەم حکومە کۆتاییەکان مادەی 25 قەدەغەیە بە شێوەیەکی بنبڕ بانگەشەکردن بۆ کەسی بەخشەر و کەسی پێبەخشرا و وەرگر بە سیفەتێکی کەسێتی لەسەر جەم دەستگاکانی ڕاگەیاندندا. مادەی 26 یەکەم پێشەنگی لە گواستنەوەی ئەندامەکان لە زیندووە عێراقیەکان بۆ عێراقیەکان دەبێ و دەکرێت ئەندامەکان بۆ جگە لە کەسی عێراقی بگوازرێتەوە ئەگەر نزیکی کەسی بەخشەر بێت. دووەم وەزیری تەندروستی پەیڕەوی تایبەت بە ڕێکخستنی نەشتەرگەریەکانی گواستنەوەی ئەندامەکان لە کەسانی بەخشەری بیانی دەردەکات. مادەی 27 یەکەم وەزیر بۆی هەیە ڕەزامەندی بدا لەسەر دامەزراندنی بانکی ئەندام و شانە مرۆییەکان لە هەر نەخۆشخانەیەکیان بنکەیەکی پزیشکی بۆ کۆکردنەوە و پاراستن و دابینکردنی شانەکانی چاندنی گلێنە و شانەکانی دیکە بۆ مەبەستەکانی چاندن بەو مەرجەی لە دامەزراوە گشتوانە هونەریە پێویستیەکان هەبێت. دووەم وەزیر بۆی هەیە ڕێنمایی بۆ دیاریکردنی ڕێگاکانی کۆکردنەوە و پاراستنی ئەندامەکان یان شانەکان لەو دامەزراوانەی لە بەندی یەکەمی ئەم مادەیەدا دەقیان لەسەر کراوە دەربکات. مادەی 28 دامەزراوەی مۆڵەتدرا و پابەند دەبێت بە ئەنجامدانی پشکنینە کلینکی و تاقیگەیەکانی پێویست لەسەر کەسی بەخشەریان وەسیەتکار بەر لە مردنی لەسەر ئەو ئەندامیان شانانەی دەویسترێت ببەخشرێت یان وەسیەتیان پێ بکرێت لە دوای ڕیشەکێشکردنیان لە جەستەکەی بۆ مسۆگەرکردنی سەلامەتیان و خاڵیبوونیان لە نەخۆشیە گوێزراوەکان. مادەی 29 ئەگەر ئاڵوگۆڕ لەگەڵ بانکە جیهانیە تایبەتمەندەکان لە ئەندامە مرۆییەکان ئەنجام دراوە پێویستە گشت ڕێکارە یاسایی و تەندروستیە پەیڕەوکراوەکان لەو جۆرە حاڵەتانە بگیرێتە بەر بۆ سەلماندنی سەلامەتی ئەندامە مرۆییەکە لە نەخۆشیە گوێزراوەکان. مادەی 30 کار بە هیچ یاسایەکیان بڕیارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکرێت. مادەی 31 یەکەم پێویستە لەسەر وەزیر ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەربکات. دووەم پێویستە لەسەر وەزیر لە ڕێگای لیژنەی باڵای ڕێنمایی تایبەت بەکار و بەرپرسیارەتی و هەیکەلیەتی پرۆگرامی بەخشین و چاندنی ئەندامەکان
دەربکات. مادەی 32 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیە پێویستکارەکان لە پێناو پشتیوانیکردنی هاریکاری و بەخشین لە کۆمەلگادا و بەرجەستەکردنی بەهاو ماناکانی مرۆڤایەتی و قوربانیدان و بەزەیی بە یەکتری هاتنەوە و پێشکەشکردنی خزمەتگوزاری یارمەتیدانی کەسانی دیکە و دەربازکردنی ژیانیان ئەو یاسایە دەرچوێندرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەربوونی پرۆژە یاسا و لەبەر وەرگرتنی ڕایلایەنی پەیوەندیدار و لەبەر علمیەت و وردی اختصاصی بابەتەکە داوا لە بەڕێستان دەکەم کە ئەو پرۆژە یاسایە بکەن بە ئەساس بۆ ئەو راپۆرتە بکەن بە ئەساس بۆ دەنگدان لەسەری. بەڵێ باشە سەیخینە دەنگەوە کێ لەگەڵەوەی کە راپۆرتی هاوبەشی لیژنە پەیوەندیدارەکان لەسەر ئەم پرۆژە یاسایە بکرێتە بنەما بۆ گفتوگۆکردن. کێ لەگەڵێتی؟ پەنجاو شەش کەس لەگەڵیەتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. نقطەی نظامیت هەبوو خاتوو ئێڤەر؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان ماوەیەک بەر لە ئێستا پرۆژە یاسایەک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرا ئەوەی ڕێگرتن بە بازرگانیکردن بە مرۆڤ ئەویش خوێندنەوەی یەکەمی بۆ کرا دەکرا زۆر ئیسیفادەی لێ بکرێتن لەگەڵ ئەم راپۆرتەی ئەوان بە هاوپەشی راپۆرتێکی تر هەبا بۆی جاری دووەم دانیشتنیشی لەسەر نەکرابە لەبەرەوەی بەشێکی زۆری پەیوەندی بەم پرسەوە هەیە بۆ نمونە کەسێک گورچیلەی دەفرۆشێتن دەیخداتە کەسێکی تر پێم وابوو پەیوەندی بەو بابەتەوە هەیە دەکرا بێ حسابی ئەوە کرابە. ئێستای تر تازاوە راپۆرت حازر کراوە ئێستا گفتوگۆ لەسەر ئەم راپۆرتاکەین. سپاس بۆ بەڕێستان لە ناونیشانەوە دەست پێ بکەن بیخوێنەوە بۆ ئەوەی گفتوگۆی لەسەر بکرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناونیشانی یاساکە بەم شێوەیە دەخوێندرێتەوە یاسای بەخشین و چاندنی ئەندامە مرۆییەکان لە کوردستان داش عێراق. کە قسەی هەیە لەسەر ناونیشان؟ بەڕێز کاک سعید مەسیفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان یاسای بەخشین و گواستنەوەی چاندنی ئەندام مرۆییەکان لە کوردستان. باشە سپاس. خاتوو زۆزان سادق. بەڕێز سەرۆکی پەرلەمانی حەزکەم ئەف دەستەوەژە لەسەر بێتە زێدەکردنێ یاسای بەخشین و چاندنی ئەندامە مرۆییەکان و نەبازرگانی پێکردن یعنی منع الئیتجار بها. باش درستتر بیت. باشە سپاس. بەڕێز کاک سۆهراب میکایل. بەڕێز سەرۆکی پەرلەمانی هەگەر عنوان بشێوەی بیت من دێ پەتر یا پڕێکوپێکی بیت یاسا ڕێکخستنی بەخشین و گواستنەوە و چاندنی ئەندامەکانی جەستەی مرۆڤ. باشە سپاس. خاتوو شکر ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان شکوری ئیسماعیل ئەگەر بەو شێوازەبی پێم باشە یاسای ڕێخستنی گواستنەوە و چاندنی بەخشینی ئەندامە مرۆییەکان لە هەرێمی کوردستان داش عێراق. سپاس. باشە سپاس. خاتوو شیرین حوسنی دکتۆرە شیرین حوسنی. ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمانی پێم باشە ئەو هەدابڕێژدن یاسای بەخشین و چاندن و ڕێگەگرتن بە بازرگانیکردنی ئەندامی مرۆییەکان لە کوردستان داش عێراق. بەڕێز وەزیری تەندروستی.
بەڕێز سەرۆکی جەنابی سەرۆکی پەرلەمان یاسای بەخشین و چاندنی بەشەکانی لەش لە هەرێمی کوردستان بەخشین و چاندن بەخشین و چاندن کەلیمە ڕێخستن کە تۆ یاسات دانا یعنی ڕێکێخەی یاسای بەخشین و چاندنی بەشەکانی لەش لە هەرێمی کوردستان باشە سپاس ئەلیژنە پەیوەندیدارەکان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەو پێشنیارانەی کە کرا گفتوگۆیەک دەکەین لە نێوان خۆمان و بەڕێستان ئاگادار دەکەین بەڕێز دکتۆرە جوان ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان بەس مداخلەك ئەوی بەخشین و چاندن خۆی تەحسیل حاصلە یعنی کەلیمەی متازەرەی تێدا نەبێت چکە هەر مەبەستی هەدەفی ئامانجی ئەو پرۆژەیە منعی متازەرەیە فداعی نییە لە عینوانەکەش متازەرەی دانین بەخشین و چاندنەکە پێم وایە بەسە باشە سپاس بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لیژنە پەیوەندیدارەکان پرسیارێک لە بەڕێز وەزیری تەندروستی کە جەنابیان وەکو مختصیشە لە بوارەکە کە اقتراحی کرد ئەندامەکان بێ بە بەشەکانی لەش پێمان باشە ئەوە خەلفیەتێکی علمی لە پشتەوەیە یعنی کە داواکە ئەندام ببێ بەلەش بەش ببێ بە ئەندام ببێ بە بەش باسیەوەت کرد کە ئەندامە مرۆییەکان بێ بە بەشە مرۆییەکان بەڕێز دکتۆرە جوان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر بە لە ناحیەی لغەوی بە زمانی عەرەبی کە دەلێی بەش یعنی قسم الأرجح أن يكون عضو يعني أندام أو باشترى من ضروري علمية باش سپاس بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جاسم تکایە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا مایکەکە داگیرسێنە بارز سەرۆکی پەرلەمانی مجد ديال بشنيا دكتورة جواني ما تشمكو تعريف عربي العضو يتكون من مجموعة أنسجة تؤدي وظيفة معينة والنسيج يتكون من مجموعة خلايا تؤدي وظيفة معينة بل هند يعني عضو أو أندام أو تقريبا شامل ترى الوقت تعريف بلى زور سباس زور سپاس خاتو زولفا فرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم باشە عنوانەکە بڵین یاسای بەخشین و چاندنی ئەندامەکانی لەشی مرۆڤ لە کوردستان باش زۆر سپاس سپاس بەڕێز دکتۆرە ڤالا فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەو شێوەیە عنوانەکەمان داڕشتۆتەوە منعکردنی بازرگانیکردنمان ئیزافە نەکرد لەبەرەوەی یەک فەسڵمان داناوە تایبەتە بە سزاکان هەر خۆی لە خۆی داوە هەڵگری ئەوەیە کە بازرگانی پێکردن قەدەغەیە ناونیشانی پرۆژەکە بەو شێوەیە دەخوێندرێتەوە یاسای بەخشین و چاندنی ئەندامەکانی لەشی مرۆڤ لە کوردستان داش عێراق کێ لەگەڵێتی بۆ شێوەیە کە خوێنرایەوە چلو شش کەس لەگەڵێتی کێ دژێتی یەک کەس دژێتی کەواتە پەسەند کرا مادەی یەکەم بەشی یەکەم پێناسەکان مادەی یەکەم لە پیادەکردنی حکومەکانی ئەم یاسایە مەبەست لە وشە و دەستەواژانەی خوارەوە ماناکانی بەرامبەریانە یەکەم وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق
دووەم وەزارەت وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق سێەم ئەندام هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤیان بەشێکی کە ژینەوەر و گرنگ بێت بۆ دەرباسکردنی نەخۆش چوارەم گواستنەوەی ئەندام بەکارهێنانی چارەسەری نەشتەرگەری کە لە ڕێگەیەوە کەسی وەرگریان یەکێک لە ئەندامەکان یان شانەکان لە کەسی بەخشەرەوە چ زیندوو بێت یان مردوو وەردەگرێت پێنجەم بەخشەر کەسی شیاو لە ڕووی یاساییەوە کامل ئەهلیە کە تەنازول دەکات لە ئەندامێک لە ئەندامەکانی بۆ کەسێکی دیکە بەبێ بەرامبەر چ زیندوو بێت یان لە دوای مردنی شەشەم وەرگر ئەو کەسەی پێویستیەکی زۆری بەچاندنی ئەندامێکی مرۆیی یان شانەیەک لە جەستەیدا دەبێت حوتەم شانەی مرۆیی بەشێک لە هەر ئەندامێکی مرۆیی کەوا لە مرۆڤێکی زیندوو یان مردوو وەردەگیرێت بێجگە لە خوێن هەشتم وەسیەتنامە ڕەفتارکردن بە ئەندامێک یان زیاتری ئەندامەکانی جەستە لە ڕێگای بەخشین لە دوای مردن و ئامانج لەی بریتیا لە بەخاوەنکردن بەبێ بەرامبەر نۆیەم وەسیەتکار ئەو کەسەی لە کاتی ژیانیدا بە پێی یاسا وەسیەتی کردووە بە بەخشینی ئەندامێک یان زیاتری ئەندامەکانی لە دوای مردنی دەیەم مردن ڕاوەستانی دڵ و هەناسەدان ڕاوەستانێکی هەمیشەیی یان لە کارکەوتنی وەزیفەکانی مێشک بە لە کارکەوتنێکی تەواوی نەگەڕاوە مردنی مێشک یازدەم دامەزراو هەر شوێنێکی ڕێگا پێدرا و ئەلموڕەخەسی بها بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامە مرۆییەکان چ ئەهلی بێت یان حکومی باناوەکان بنووسێ ئەندامانی لیژنە دوایی لە ئەخیرەوە نای خۆتان بنووسن پێشنیارتان هەیە باش تۆ قسەیەکت هەبوو پێشەوە بوو بوورە کاک سۆرا فەرموو بەرەی سەرۆکی پەرلەمانی کێ نووسێ با دەست بەرکات بەڵە فەرموو هەرچنددە من وەک ڕوونکردنەك هەبوو بۆ مادەیەکی بەری پێختە دەنگدانی بەس هاتە دەنگدانی بێتە دەستی من نەدید هەندی من یاسا خاندی هەمی وڵاتە هەمی دەولەتە یاسا پێتەویا گواستنەوە گەلبی یعنی نەقل چکو چێت بیتن گواستنەوە هەبیتن بەس نەهێتە چاندن وی حالەتی ما نەڕێک ئێخست گواستنەوە بە بەس چاندن دانا قانون تنظیم نقل وزراعة يعني همي ياسا نقل تدا هي باشانه زراعة غير ما بس بحثي چاندن كريا ما بحثي نقل نكريا راست باش سپاس بۆ جەنابەت دوای بزانین لیژنە پەیوەندیدارەکان وەڵامێکیان هەیە بۆ ئەو بابەتی کە جەنابەت باس کرد اینجا بەوانەی لیژنەکانیش بنووسە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە گفتوگۆی مادەی یەکەم دەکەن قادر وتمان عباس غەزالی شیلان جعفەر صالح فەقێ سعید مەصیفی شکری اسماعیل غەریب مصطفى مريم صمت سرود سليم سراج أحمد عمر عناية لیژنە پەیوەندیدارەکان ئەگەر قسەیەکتان هەیە خزمەت بە گفتوگۆ کە بە پێش ئەوەی کە ئەندامان قسە بکەن باسیکەن خاتون مریەم سەمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من یەک پێشنیارم هەیە لە بەشی یەکەم لە مادەیەک پێم باشە بەرگەی دووەم بخرێتە یەکەم وەزارەت بێتە سەرەوە بێتە یەکەم وەزیر بێتە دووەم باشە سپاس بەڕێز دکتۆرە بەهار مەحموود برای سەرۆکی پەرلەمان هەرچەندە من تەحەفوزم نەنووسیەوە مافی ئەوم نییە بەس ڕەنگە پێشنیارەکەم خزمەت بە مادەکە بکە ئێمە لە مادەی 10 و 11 و 13 و 14 ناوی لیژنەی باڵای گواستنەوە و چاندنی ئەندامە مرۆییەکانمان زۆر دووبارە کردوتەوە بۆیە لێرە پێشنیارەکەم کە لیژنە پێناسە بکەین لەوێ بڵین لیژنە باشە سپاس بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جاسم بەڕێز سەرۆکی پەرلەمانی ئەژید گەل پێشنیار کاکسێهرابم ڕاستی يعني چاندن و ڤەگواستن فەرقە جیاواز هەیە چونکە احتیمالە مەثەن بێژینێ مثلا ڤەگواستنە خوێنێ ئێکی بۆ ئێکی بەس نەمعناوێ ڤەگواستن ئللا چاندن هەبێتن چاندن ئللا ڤەگواستنات گەلایی بەس ئەمشین چاندنێ يهيب چاندنێ بتنێ مثلا نقل الدم نابين زرع الدم مع العلم خوينجي أوجي إيكش أنسجة وخلايا وأندامد لشي ملوفة بالي
بەرهندێکی ئەس بێژم مادە هەفتێ ئێمە نووسمە بێجگە لە خوێن ئەسڵەکەی ئەبێت ئەوە لە مادەی چوارەم بیتن لە بەرگەی چوارەم بیتن ئەو کاتە قسەی لەسەرەکەین باشە سپاس بەڕێز دکتۆر سەراج بەڕێسەرۆکی پەرلەمان پاڵپشتی قسەکەی دکتۆرە بەهار ئەکەن باسی لێژنە لە مادەکانی 10 و دواتر کرایە ئەبێت لێرە تعریف بکرێ و پاشان باسی بەخشەر لە بڕگەی 5 باسی بەخشەرەکە کەسی شیاو لە ڕووی یاساییەوە کامل ئەهلیە کە تەنازول دەکات بەڵام لێرە من پێم باشە باسی ئەوە بکرێت کە لە ژیاندا مابێت لەبەر ئەوەی زۆر کەسێک کە لە ژیاندا نامینی ئینجا جستەی ئیسفادەی لێکرێتن کەواتەمە باسی ئەوەی لە ژیاندایە و ئەوەی لە ژیاندا نەمای هەردووک لە تعریفەکەیدا هەبێت و سپاس باشە سپاس بەڕێز دکتۆر ڕەکەوت وەزیری تەندروستی بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ مەسەلەی گواستنەوە ئێمە بەس گواستنەوەی خوێنمان هەیە بۆیە کە تۆ ئەڵەی ئێمە کێشەکەمان کێشەی یاسای ئەم یاسایە مەسەلەکە بەخشینەکەی کێشە لە بەخشینەکایە لە تیجارە و بەخشینەکەوەیە بەخشینەکە دوو جۆرە یەکێک هەیە لە خزم و کەسوکارە کە ئەویش کێشەی خۆی هەیە زۆر جار بە حکمی دڵگەورەی ژنان و بەخشندەیان و زۆر جار زەختیان لێکەن زۆر جار بەخشینەکان لە ژنەکرێ ئەوەی مەسەلەی بەخشینەکانی بڵین خزم و کەسوکار نین ئەوەش تیجارەتی پێواکرێ بۆیە کە تۆ ئەڵەی بەخشین و چاندنی ئەندامەکانی لەش هەموو هینەکە ئەگریتەوە مادەم یاسا کەوتت یاسا معنای ڕێخستنیەتی کەواتە ئێمە خوێنیشمان لێ ئیستیسنا کردووە ئیستا لە بڕگەکانایین خوێنی لێ ئیستیسناکەین کەواتە یاسای بەخشین و چاندنی ئەندامەکانی لەش باشە سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان تکایە سەرنجەکانتان زۆر بە کورتی بڵێن چونکە ئێوەزانن ژمارەی مادەکانی ئەم پرۆژە یاسایە زۆرە بۆ ئەوەی فریا بکەوین بتوانین تەواوی بکەین بەڕێزکە قادر وەتمان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم چەمکی حکوومەتیش پێ ناسە بکرێ وەزارەت پێش وەزیر بخرێەوەی مریەم خان وتی پێشگیری دەکەم ئەوەی بارخانیش وتی بە ئاماشەوە پێ ناسە بکرێ پشگیری دەکەم سەبارەت بە ئەوەیش پێنجەم پێم وشەی تەنازول لا ببرێت و پێناسە بکرێ پوترێ کەسی شیاو لە ڕووی یاساییەوە کە ئەندامێک لە ئەندامەکانی دەبەخشێت بە کەسێکی دیکە بەبێ بەرامبەر تەواو بکرێت سەبارەت بە هەشتم خاڵی هەشتم وەسیەتنامە پێم پێشنیار دەکەم کە بوترێ بەڵگەنامەیەکی یاسایی یا فەرمیە کە تێیدا ڕەفتارکردن بە ئەندامێکی یان زیاتر لە ئەندامێکی جەستەی مرۆڤ لە ڕێگەی بەخشینەوە لە دوای مردن تۆمار دەکرێ و اینجا ئامانج لێی بریتە لە بەخاوەنکردن و لە 11 پێشنیار دەکەم کە بوترێ دامەزراوەی پزیشکی باش زۆر سپاس باشە سپاس بەڕێزکە عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلمان بە خێرهاتنی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان دەکەین بەڕاستی یاساکە لە ناونیشانی یاساکە لە کوردستانی عێراقە لە ناو بە خاڵەکان لە پێناسەکاندا حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە ئێمەش ناوچەی دابڕاومان هەیە پێشنیار دەکەم کە بۆ ئەوەی هەموو کوردستان یاساکە جێبەجێ بکرێ لێژنەی یاسایی ئەم خاڵانە ڕەچاو بکە هەرێم لا ببرێتن و پشگیری کاقادر دەکەم وەسیەتنامە بکرێتە بەڵگەنامە چونکە وەسیەت شەفاهیش دەبێت گۆڕانی تێدا بکرێت سوپاس زۆر سپاس خاتوش اسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەنها تێبیریم لەسەر خاڵی سێم هەیە ئەو وشەیە کە دەڵێ ژینەر و گرنگ بێ من پێم وایە زۆر زەرورە ئەو واوە بکرێ بەیە یان چونکە ژینەر و گرنگ بێ مەتەن بۆ نمونە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشکەوتن دەچێ بۆ نمونە دەکرێت لە ئێستا و لە وڵاتانێک هەیە چاو بگوازرێتەوە یاخود دەست قاز بگوازرێتەوە ئەمانە ژینەر نین بەڵام گرنگن بۆیە ئەگەر تۆ کەواو یعنی هەردووچی تیادا هەبی هەم ژینەربی هەم گرنگبی بەڵام ئەگەر واوەکەی بکەی بەیان کەوابی کێشەکە حەل دەبی و کەس کێشەی لەبۆ دروست نابی هەر لە هەمان خاڵدا وشەی دەرباسکردن بکرێ بە ڕزگارکردن و سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆر سرود سەلیم بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەچی بە خێراتنی وەزیری تەندروستی دەکەم دوو خاڵم هەیە خاڵی یەکەم لە بەشی سێەم پێشنیارم هەیە لەو لەژنەی پەیوەندیدار و لە جەنابی وەزیر ئایا بە پێویست دەزانن کە دەڵێن ئەندامەکانیان ئەلئەنسیجە تهدید بکرێن لەناو ئەو پرۆژە یان نا یان ئەوە هەر ئەوها بەکراوەی بمێنێ تهدید بکرێ یان نا
نقطەی دووەم لەسەر خاڵی حوتەمە ئەوەش دەمەوێت سەرنجی دکتۆر عەبدوڵڵا و دکتۆر ڕێکەوت ڕابچێشم لەبەرەوە پزیشک پسپۆرن هەردووکیان ئەمە لێرە نووسیتمان بێجگە لە خوێن يعني فقط نقل الدم ئەمە دەمانەوێت خلالی ئەو یاسا پرۆسەی نقل الأعضاء ڕێک بیخەین بەس نامانەوێت بەو یاسا پرۆسەی نقلی ئەعضاء زیاتر تعقیدی بکەین يعني بۆ نمونە ئەوە دکتۆر ڕێکەوتش ئاگای لێیە هەندێک نقلی ئەنسیجەمان هەیە زۆر بە ئاسانی دەکرێتەوە بۆ نمونە مثلا بۆن گرافت نقل العظم أنسجة العظم یان سكن گرافت نقل الجلد يعني جاروبار وەیە مثلا منداڵێک سوتایە دەرەجەی سوتانەکەی زۆرە پێویستمانە کە پێست لە دایکی خۆی وەرگرین ئەم ئیشە لە مستشفیاتی خۆمان زۆر بە ئاسانی دەکرێتەوە یان هێزکێک لە دایکی خۆی وەربگرین بۆ منداڵەکە زۆر بە ئاسانی دەکرێتەوە بەڵام بەو یاسا ئەو ئیشە زۆر تعقید دەکرێت بەو حالەتە فمن بەتصەوەرم پێشنیارم ئەوەیە نەڵێن بێجگە لە خوێن يعني خوێن و پێست و هێزک ئەو يعني چ پێ دەڵێن يعني استثناء بکرێنەوە ئەو پێشنیارم هەیە و زۆر سپاس زۆر سپاس بەڕێز مامۆستا غەریب موستەفا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیاز دەکەم لە دوای خاڵی سێهەم خاڵی حوتەم بهێنێتە شوێنی خاڵی چوارەم ئەوسا خاڵی چوارەمە بێ بە خاڵی پێنجەمە بەسیشم لەمە ئەوەیە لە دوای پێناسەی ئەندام پێناسەی شانەش بکرێت چونکە لە خاڵی چوارەمی ئێستا کە ئەبێ بە خاڵی پێنجەم کە ئەوترێ گواستنەوەی ئەندام باسی ئەندام و شانەش هاتووە ئەوە یەک هەروەها لە هەشتەم خاڵیان ناوی ئێستا وەسیەتنامەکە تا کۆتایی دێڕەکە لە دوای مردن لەوای کۆتایی پێبێ وا هەستەکەم ئەو بڕگەی دوایی زیادە ئامانج لێ ئەوە بێ ئەوە زیادە لە خاڵی دەهەمە پێناسەی مردن ڕوون نییە ڕاوەستانی دڵ و هەناسەدان ڕاوەستانی کەمیش ئاوای لێ بکرێتە ڕاوەستانی هەمیشەیی دڵ و هەناسەدان ئاوەدا بڕژرێتەوە هەروەها داواکەم لە جەنابی وەزیر بۆ ئەو خاڵی دەهەمە ڕوونی بکاتەوە کە ئایا وەستانی مێشک بە وەستانە هەمیشەیی کە ئاماژەی پێکراوە مانای مردنە چونکە هەناسەدان و لێدانی دڵ بۆ ماوەی 14 ڕۆژ بۆی هەیە بەردەوام بێت دوا سەرنجی من پێناسەی لیژنەش بکرێت چونکە لیژنە لە مادەی 10 و مادەی 11 ئەم یاسا کە خوێندمەوە هاتووە لیژنەی باڵای چاندنی ئەندامە مرۆیەکان دوو جار دووبارە بۆتەوە لە دوو مادەی 10 و 11 لەبەرەوە پێویستە پێناسەی لیژنەش بکرێت سپاس زۆر سپاس خاتو شیلان جعفەر بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان پەرلەمانتاران سەرەتا بە خێراتنی جەنابی وەزیرەکەم من چەند تێبینیەکم هەیە لەسەر چەند وشەیەک زائیدەن پێشنیارێکم هەیە بۆ بەشی پێناسەکان لە سێهەمە واتە کە پێناسەی ئەندام ئەکرێت دەربازکردن بکرێت بە ڕزگارکردن چونکە وشەکەوا گونجاوتر و شیاوترە لە چوارەمە چاندن و گواستنەوەی ئەندام واتە چاندنی بۆ زیاد بکرێت بۆ گواستنەوەی ئەندام لە پێنجەمە واتە لە پێناسەی بەخشەرە کە دەڵێت تەنازول دەکات خۆ ئەو شتێکی نەکردو تا تەنازول بکە ئەمە بەخشینە پەیوەندی بە بەخشینی مرۆییە بۆیە پێویست دەکات لێرە ئەو تەنازولەیە ببێتە دەستبەرداری یاخود ببێتە ئەوەی کە دەبەخشێت یعنی کەلیمەی تەنازول لێرە گونجاو نییە زائیدەن لە 11هەمە دامەزراو ببێتە دامەزراوی پزیشکی و پێشنیارەکەشم ئەوەیە مادەم لە بەخشین پێناسەی بۆ بکەین چونکە با حکمی ئەوەی پەیوەندی بە پێدان یاخۆت بەخشینی جەستەی مرۆڤەوە هەیە و لە زۆر شوێنی پرۆژە یاساکەیشدا ناوی بەخشین هاتووە بە هۆکارەکانی دەرچوونیشەوە مادەم لە ناو نیشانەکەیشدا بەخشینمان زیاد کرد بۆیە پێویستە پێناسەی بەخشین بکەین بەم جۆرە بەخشین نەشتەرگەری گواستنەوەی ئەندامێکی مرۆیی یان شانە لە کەسێکی بەخشەر بە ڕەزامەندی خۆی یان کەسی مردوو بە ڕەزامەندی خزمەکانی بۆ وەرگرت زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک ساڵح فەقێ بەڕێز سەرۆکی پەرلەمان شەشەم وەرگر ئەو کەسەیە کە مەترسی لەسەر ژیانی هەیە دواتر ئەوەی تری تەواو بکرێ لەسەر خاڵی دەیەم مردن ڕاوەستانی
من پێم باشە لێرە وەزیفەکانی مێشکی لێ لابرێەوە مردنی مێشکیش لە کۆتایی لابرێ بەم شێوەیە سیاغە بکرێتەوە ڕاوەستانی مێشک و دڵ و هەناسەدان ڕاوەستانێکی هەمیشەیی یان لە کارکەوتنی تەواوی ئەندامەکانی جەستەی مرۆڤ. باش بەڕێز کاک عومەر عنایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە پێناسەکان چوار هەم بەکارهێنانی چارەسەری نەشتەرگەری وشێ عیبارەتێکی ناتەندروستە هەر بەم شێوەی لێبرێن نەشتەرگەری وەرگرتن و گواستنەوە و چاندنی ئەندامەکان یان شانەکان لە کەسی بەخشەرەوە چ زیندوو بێت یا مردوو ئەوە بەو شێوە تعریف بکرێت وشەی بەکارهێنانی چارەسەریەکە لا ببرێت. پێنجەم بەخشەر کەسی شیاو لە ڕووی یاساییەوە کامل ئەهلیە وشەی تەنازولەکە لا ببرێت کە یان لا ببرێت بکرێت بە ئەو کەسێک کە ئەندامێکی یان شانەیەکی لەشی ئەبەخشێتە کەسێکی دی یعنی وشەی تەنازولەکە بگۆڕێ بە بەخشین. شەشەم وەرگر ئەو کەسەی پێویستێکی زۆرەکە بکرێ بە پێویستێکی ژیاری یعنی پێویستی حیاتیە زۆرەکە ناجائیزە پێویستێکی ژیاری بە چاندنی ئەندامێک یان شانەیەکی مرۆیی کەسێکی مردوو یان زیندوو لە زیزدا دەبێت. ئەچمە سەر هەشتەم وەسیەتنامەکەش باش نەهاتووە بەم شێوە تعریف بکرێت بەخشینی ئەندامێک یان چەند ئەندامێک یا شانەیەک یان چەند شانەیەکی جەستەی لە دوای مردنی. زۆر سپاس. زۆر سپاس. ڕای لیژنە کاک سعید مەسیفی ماوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان قسەکەی من لە مادەی یەکەم خاڵی سێم خاتوشیلان و خاتوشکریە دەرباسکردنەکە بکرێتە ڕزگارکردن و لە خاڵی چوارەم کە ئەرەی بەکارهێنانی چارەسەری نەشتەرگەری لە ڕێگەیەوە کەسی وەرگر یەکێک لە ئەندامەکانیان شانەکانتر لە کەسی بەخشەرەوە چ زیندوو یا مردوو کەواتە ئەوەکەی تێدا ئەندامەکە ئەدا کەواتە گواستنەوەی دەبی تێدابی گواستنەوە و چاندنی ئەندام دیسا لێرە ئەگە دەرێت لە مادەکانی تریش باس کراوە باسی چاندنیش کراوە کەواتە بۆ لەوێ باس دەکرێت لەوێ باس نەکرێتن. بەخشەر دەرێت کەسی شیاو لە ڕووی یاساییەوە کە تەنازول دەکات لە ئەندامێک لە ئەندامەکان بۆ کەسێکی دیکە بەبێ بەرامبەر چ زیندوو بێ یان لە دوای مردنی پێویستە بێت لە ڕێگای وارسی یەکەمی کۆچکرد و وەربگیرێت یعنی وارسی یەکەمیش لەوەی لەگەری دابی. شەشەم وەرگر ئەو کەسەی چارەسەری نییە بژێت ناچار دەبێت لەوەی عومەر باسی کرد بەڕاستی ئەو کەسەی چارەسەری نییە بژێت ناچار دەبێت بە چاندنی ئەندامێکی مرۆیی یان شانەیەک لە شانەکەی جەستەیدا. سوپاسدانە. باشە سپاس. بەڕێز وەزیری تەندروستی تێبینێکت هەیە؟ بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان منیش هاوڕام لەگەڵ ئەو بەڕێزانە مریەم خان ئەوان بە وەزارەت پێش وەزیر بکەوێ. سێم ئەندام بەم شێوەیە پێناسە بکرێت هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ مردوو بێت یا زیندوو جگە لە خوێن کە بەشێکی ژینەوەر و گرنگ بێت بۆ دەرباسکردنی نەخۆش و دەرباسکردنی نەخۆش قەزمان دەرباسکردنی ژیانە هەروەها ڕزگارکردنی لە نەخۆشی قورس بۆ چکە شەرد نییە هەموو زەرعێکی عەزا مردن بێ بۆ نمونە کۆرنیا هەیە ینی بیلبیلەی چاو بیلبیلەی چاو ئەگەر بۆی زەرە نەکەی نەخۆشەکە نامرێ بەس نەخۆشەکە نابینێ ئەمە نەخۆشیێکی قورسە بەس مردن نییە بۆیە یان ڕزگارکردنی لە نەخۆشی قورس. چوارەم گواستنەوەی ئەندام منیش پێم باشە شانەش بێتە دوای ئەندام یعنی حوتەم بێتە جێی پێنجەم چی لێ بکرێت کەسی شیاو لە ڕووی یاساییەوە کامل ئەهلیە تەنازول دەکات ئەی بەخشێت ئەوە شتێکی قانونی خۆتانە لە ئەندامێک لە ئەندامەکان بۆ کەسێکی دیکە بێ بەرامبەر چ زیندوو بێت یان لە دوای مردنی جگە لە چاندنی مۆخ. چاندنی مۆخ پێویستی بە کاملی ئەهلیە نییە چکە تۆ لە ماڵێکای دوو مناڵت سەلەسیمیایانە دوو مناڵت ساغن نزیکترین کەس و شیاوترین کەس کە هەبێت ئەبێت تۆ لەو دوو مناڵی وەرگری کە سەلەسیمیایان نییە بیدەی بۆ دوو مناڵە بۆی ڕزگاریان کەیت
كتود كامل الأهلية هبه كوتد كامل الأهلية أو كامل الأهلية بو تشاندني موخ لا نبري معناه عمليتي شيء إنما تشنها من على ما نردو بو هند بو أردن بو أو خما لكردستان بتمان بكينوا أو معناه أو يشكو تايبيني شو كاستال لما كاني ألمانيا جموغنيا بويا أبي بو مسألة تشاندني موخ أو بابا تلا ببري ئەوی تر هاوڕێکمان پرسیاری کرد ئەندامێکی پەرلەمانی بەڕێز ڕاوەستانی دڵ و هەناسەدان و ڕاوەستانێکی هەمیشەی یان لە کارکەوتنی وەزیفەکانی مێشک بە لە کارکەوتنیی تەواوی نەگەڕانەوە لە تووبە شتێک هەیە پێ دەوتێت کلینیکەڵ دێس یعنی من مێشکم من خانەکانی لەشم هەمووی ئیژەکە گورچیلەکانم ئیژەکە تەمان تۆ زەرعی عەزا کوێیە گورچیلەیە جگەرە دڵە سیە احتیمالە پەنکریاز بێ بیلبیلەی چاوە بەڵام مێشکم ئیژ ناکە بێهۆشم و پێشتر وەسێدنامەم کردووە کە بێ لە وەسێدنامەکە بەڕای من تحدید کرێ کە ئەگەر ئەم نەخۆشە یاخود کەم بە تەواوەتی مرد جانی لە دەستدا یاخود کلینیکەڵ دێز بوو ئەو کاتە تۆ ئەتوانیت بە پێی وەسێدنامەکە و بە پێی وەرگرتنی ڕەزامەندی وەلی ئەمرەکانی بە ئەو شاندنی ئەو ئەندامانەی لەشی بەکار بێنیت. بابەتێکی تر ئەوە نووسیومانە بێزگەل لە خوێن سەبارەت بەوەی دکتۆر سرود من هەتا ئێستا نازام دکتۆر عەبدوڵاش ئەگەر هاوڕام بێ بۆن گرافت ینی پینەی ئێسقان لەگەڵ سکین گرافت لە نەخۆشی ترەوە وەرنەگیراوە نازام ئەگەر ئەوە هین بگرێت چکە هەموو ئەنسیجەیەک کاک دکتۆر سرود کە لە نەخۆشێکەوە وەرەگیرێ بۆ نەخۆشێک پێویستی بە فەحسی HLA تایپین و DNA تایپینە ئەوەیان نازانم منەوەی بیستومە گرافت کە بۆ ئێسقان ئەکرێت کە پێست بۆ سوتاوی ئەکرێ هەر لە نەخۆشەکەەوە وەرەگیرێتەوە لە نەخۆشەکە خۆیەوە ئەوەی کە لە دایکەوە بۆ مناڵ وەرگیرێ ئەوە نازانم یعنی ئەوە ئەبێ ڕێیتر وەرگین بەڵام هەتا ئێستا نەمبیدیەوە لە نەخۆشخانەکانی هەرێما ئەو جۆرە نەشتەرگەریانە بکرێ سوپاس. باشە سوپاس بەڕێز خاتو زولفا. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیاز دەکەم بۆ خاڵی حەوتەم شانەی مرۆیی لە بەروی مرۆییمان لابرد هەلابرێ بکرێ بە شانە بەشێک لە شانەی هەر ئەندامێکی لەش کەوا لە مرۆڤێکی زیندوو یا مردوو وەردەگیرێت بێجگە لە خوێن بەم شێوەی لێ بکرێت و لە خاڵی یانزەیەم دامەزراوە بکرێ بە دەستگا پێناسەکەشی بەم شێوەیە بکرێت هەر دەستگایەکی تەندروستی چ نەخۆشخانە بێت یان سەنتەرێکی ڕێگا پێدراو بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامە مرۆییەکان چ ئەهلی بێت یان حکومی. زۆر باشە خاتو زولفایەوە ئەندام نەبوون لە لیژنەکان لە کاتی ئامادەکردنی راپۆرت خۆزگا و سەرنجانە ئەو کاتە جەتام کردایەتەوە. کاک عومەر دەستەبینم بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جاسم. بەڕێز سەرۆکی پەرلەمانی بنسبەتی ئەو پرسیارە بەڕێز دکتۆڕێکە و کەوتی وەزیری تەندروستی ئەوێ قائیبەیەکە هەموو ئەو ئەندامان و ئەو شانە ئەوێت ینی کەسێک شێت تبرع يعني بو چاندني بو تبرعي بكاتن ايك هستينا او جي نخاع العظم قرنية العين دلة قلتلية كبدة رئية بنكرياسة جلدة وامعاء ده انداما او طبعا ستاندرات عالمية اتواني تبرع وزرع تبرع بو انداما بكن يعني هستيش لقلا ابارس جنابي وزير بل العظام تيدا هي قائمة بلي بلا بله باش ئەگەم دکتۆر بس بله باش بەتاو بێ بەڕێز دکتۆر بەتاو بکەم بالنسبة حوتە ئێمە دقي عربي دكتور سرود ئێمە نووسینە جزء من أي عضو بشري يوزع من إنسان حي أو ميت ما عدا الدم والأنسجة دائمة التجدد يعني خينو بيستو وقجو أو يعني خوب اللي خود النودي كتوا يعني أو بيوسين يعني أجر بس أول شيء بنويسين الأنسجة دائمة التجدد ما عدا يعني ما عدا الأنسجة دائمة التجدد أو خينو أو همو أو ملاحظات جنابة لخود جريتن ماشي بالنسبة أجر بالنسبة موت الدماغ عن الوفاة أسبيشنيار كم أفدقي عربي بتنويسين شمكوا شامل وكامل تقريبا وزور مهم يجيبوها وياسايا. الموت الدماغي هو موت المراكز الحيوية الهامة الواقعة في جذع المخ والتي تتحكم في نبض القلب والتنفس فإن ماتت هذه المراكز يعد الإنسان ميتا أو زور مهمة على الرغم من استمرار تنفسه بواسطة جهاز التنفيس أو التنفس
واستمرار نبض القلب بواسطة الأجهزة والعقاقير. يعني أو الموت الدماغي أقل كسك لعناية مركزة بيتن أو جهاز تنفيذ فنتليتر بيدالين أنجي أو همو أو درمان أو أجهزة كودل بإيش بكتن يعني احتمال حفتيك دهروش بيستروش هيفك شيء إيش بكن قلب وتنفس إيش بكن بس أصلا أو طبيا بكلينيكيا بسريريا يعد ميتا لأن المراكز الحيوية في جذع المخ هي التي تتحكم في نبض القلب والتنفس هركاتي لسر أو جهاز راكل أو جهازنا دواي 3 دقيقة 4 دقيقة 5 دقيقة دمريتن وزور سباس زور سباس برز دكتورة شيرين حسني برای سەرۆکی پەرلەمانی من هاوڕام لەگەڵ ڕای جەنابی وەزیری تەندروستی خۆی دوو شێوەی زەرع هەیە زەرع ذاتی هەیە و زەرع غەیر ذاتی هەیە ئەوانەی کە برا بەڕێزم دکتۆر سرود باسی کرد خۆی لە نەخۆش خۆی وەری دەگرێتە بۆ پێست و ئەوانە پێویست ناکە لە کەسێکی تر وەری بگرێت لەبەر ئەوە ئەمە لە جێگای ناکرێتن لەم یاسایە چونکە نابێت لەژێر ناکرێتن لەژێر چاندن و گواستنەوەی ئەندامی مرۆیی ئەمە تەنها بۆ ئەم یاسایە تەنها بۆ کەسێک بۆ کەسێکی تر بگوازرێتەوە ئەمەش ئەوش دەچێتە ژێرخانەی زەرع ذاتی کە لە نەخۆشەکە خۆی وەردەگرێتەوە سەبارەت بە ئەندام کە هەر برای بەڕێزم دکتۆر سرود باسی کرد کە دەکرێت یعنی پێناسە بکرێتن یان تەصنیفی بکرێتن یان دەستنیشانی بکرێتن پێم وایە ئەندام پێشتر ئیشارەتمان پێدا شمولیەتی خۆی هەیە کۆمەڵێک شانە دەبێتە ئەنسیجا کۆمەڵێک ئەنسیجا دەبێتە ئەندام کۆمەڵێک ئەندام دەبێتە لاشی مرۆڤ لەبەرەوە ئەندام شمولیەتی خۆی هەیە و هەمووی دەگرێتەوە سەبارەت بە بێجگە لە خوێن دەستنیشانمان کردووە چونکە تەنها خوێن بە گواستنەوە دەکرێتن ئەندام ئەوانی تر هەمووی بە زەرع و چاندن دەکرێتن سەبارەت بە خاڵی حوتەم ئەگەر پێش بکرێت بوو پێش خاڵی چوارەم ببێتە خاڵی چوارەم چونکە لە دوای ئەندام ئەگەر شانەی مروی پێناسە بکرێتن باشترە سەبارەت بە دەربازکردن ئەگەر بکرێتە ڕزگارکردنی نەخۆش پێم وایە لە ڕووی قەواعدیەوە جوانترە سەبارەت بە وەسیەتنامە و وەسیەتکار یەک برای بەڕێزەکانم بزانم کە قادر بوو گوتی ئەگەر بەڵگەنامە بێ دەتوانن ئێمە جێگای بکەن لە وەسیەتنامە پێ بڵێن لەوێ جێگای بکرێتن بە بەڵگە بێ یعنی بە نووسین بێ زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک عومەر عنایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەخێراتنی کاک دکتۆر ڕێکەوتەکەم و ناشمەیە بەڕاستی لە توانای بەڕێزی بێنمە خوارەوە بەڵام هەموو مرۆڤێک اختصاصی لە یەک بواردا هەیە لەوانەیە بەڕێزیان اختصاصی لە بوارێکا بێ پێم باش بوو بەڕێزیان ستافێکی ڕایۆشکاری لە بوارە جیاجیاکانی یاسایکی زۆر گرنگە ئێمە ئیشکاری لەسەرەکەین لە بواری نەشتەرگەری بۆ ئێسک لە بواری گورچیلە لە چاو لە هەموو بوارەکانی لە سووتاندن لەگەڵ خۆی بێنایە و ئێمەش کەمترین ئەنداممان لەم پەرلەمانە دکتۆرە پێم وایە 3 کەسمان دکتۆرە لەبەرەوە ینی بوا باشتر بوو جەنابی دکتۆر ڕێکەوت ستافێکی ڕایۆشکاری لەگەڵ خۆی بهێنایە بۆی زیاتر هاوکاری بەڕێزیشیان کردایە و بەرچاوی ئێمەشیان زیاتر ڕووکە من بەسمەوە نیە خوانە خواتە لە توانای بەڕێزیان کەم بکەمەوە بەڵام وا باشتر بوو خەڵکی پسپۆر باتایە بۆی ئەرکەکانی زیاتر ئێمەش بەرچاومان ڕوو و ئەرکیشمان کەمەوە بۆ زۆر سپاس بەڕێز وەزیر تەندروستی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەو شتانەی کە ئێستا باسی یەکەم ئێمە پێشتر ئەم یاسایەمان بۆ نێردراوە و پێشتر لەگەڵ کاکتۆر عەبدوڵڵایە مناقەشەمان کردووە و ئێمە لیژنەیەکمان هەیە پێی دەوترێت لیژنەی باڵای چاندنی گورچیلە لە هەرێمی کوردستان کۆبوونەوەمان کردووە و بە نووسراوی ژمارە 1905 لە 22/4/2015 ڕاو سەرنجی ئەو لیژنەیە بە ئیمزای خۆم دراوە بە سەرۆکایەتی پەرلەمان و کاروباری پەڕێوەبەرایەتی کاروباری پەرلەمان و ئێستا ئەو شتانەی کە من باسی دەکەم هەر ئەو مادانە کە من بڵین باسیەکەم فەقەرە بە فەقەرە لێرە تەجوین کرا زۆر سپاس باشە سپاس بەڕێز دکتۆر عەبدوڵڵا گشتێکی وانەماوەت کە ڕێکی بخەنەوە ئێوە لیژنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بخوێنرێتەوە و بیخێنە دەنگەوە بەڕێز دکتۆر ڕێکەوت ئەوەی چاندنی مۆخ جگە لە چاندنی مۆخ لە نێوان خزمەکاندا نەک بۆ بەخشین هەر بێ ئەمە موافقە بکە بەس لە نێو خزمەکاندا ئەمەی ناوێت ئەم یاسایی ناوێت باش
تکایە فراکسیۆنەکان ئەندامانی پەرلەمان ئەگەدار بکەن بۆی بێنەوە هۆڵی پەرلەمان بۆ دەنگدان. خاتو کەژاڵ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان کەژاڵ هادی داوا لە بەڕێستان دەکەم بۆ ماوەیەک ئەم کۆبوونەوەیە دوا بخەن تاوەکو بەڕێز وەزیری تەندروستی بتوانی ستافێکی علمی ڕاوێژکار بانگ بکاتن بێتە ناو هۆڵی پەرلەمان و هەروەها ئەو پەڕی ڕێزیشم بۆ لێژنەکانی پەرلەمان بە تایبەتی لێژنەی تەندروستی ڕایەکانیان یەک بخەن چونکە مەفروزە لێژنە پێش وەختە کۆبوونەوەی کردبی قەنەعەتیان بە یەکتر هینابی کە یەک ڕایان هەبی ئێمە وەکو پەرلەمان وەکو خۆم هەست دەکەم کەوا لێرە ڕای جیاواز هەیە لە ناو لێژنەکە بۆیە پێشنیار دەکەم ماوە لێژنەکە کۆبوونەوەکە دوا بخرێت. زۆر سپاس بۆ جەنابەت هیچ دەرفەتێک نەماوە بۆ دواخستنی کۆبوونەوەکە چونکە سبینێ دوا ڕۆژە بۆ کۆتایی هاتنی خولی سعاتێک بۆ ماوە یەک کات ژمێر دکتۆر. بابزانین ڕای لیژنە پەیوەندیدارەکانی شیە دکتۆرە شیرین حوسنی. بەڕێز سەرۆکی پەرلەمانی وە بزانم زۆر نۆرمالە ئەگەر ئەندامانی لیژنای معنیش ڕای جیاواز هەبێت چونکە لە ناو لیژنەش ڕای جیاوازمان هەبوو نەماتوانی بکەنە یەک ڕای لە ناو راپۆرت بنووسم بە دەنگدان یەکساییمان کرد فزۆر احتیادیە ئەگەر ئەندامانی لیژنەش ڕای جیاوازیان هەبێت. زۆر سپاس. زۆر سپاس. خاتو زولفا. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دیفاع لە وەزیری تەندروستی ناکەم بەڵام مەسلەیە یاساییە نەخۆشی نییە کە پسپۆڕی تایبەتی لێبێ ئەمەیەک دوو بەنسبەت لیژنەی تەندروستیەوە هەمومان پێشنیارمان نووسیوە لەسەر هەندێک خاڵ ناکۆک بووی بە دەنگدان یەکلاییمان کردەوە بەڵام ئەم راپۆرتەی ئێستاکە لە بەردەستمانتایە راپۆرتی هاوبەشی چوار لیژنەیە ئەی لە هەندێک خاڵکە لیژنەی تەندروستی ڕەزامەندیش نەبوو بەڵام سێ لیژنە ڕەزامەند بوو ئێستا ئێمە کە پێشنیاز دەکەین بۆی جێگای پێشنیازەکانی ئەو کاتی خۆمان بکەینەوە لێرەدا. زۆر سپاس. باشە سپاس. بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جاسم. بەرێز سەرۆکی پەرلەمان ینی بەس بێت ئەس بوو هەموو ئەندام پەرلەمانێت بەڕێز دیار بکەم چونکە زۆربەی ئەف تعریفانە ئەوەستان دەرن یعنی چ تشتێک ئێمە خۆ مەتەلیف نەکردی ینی لە تشتێک لە جیفانی خۆمان نییە هەمووستان دەرن تقریبا ئێمە نو یاسای دەوڵەتانی عەرەبیمان خوێندووە و لە لیژنەی مناقەشەمان کردووە یعنی زۆربەیان ئەو تعریفانە دەستەواژانە ئەوەستان دەرن یعنی طبعا قابلی تغییر قابلی گۆڕانکارینە بەس زۆربەیان ئستان دەرن. بنمونة مثلا الدقي عربية كي هي الاستخدام العلاج الجراحي بس هي أو نقل العضو قواسنا نوي أندام هي غير الجراحي دكتور ريكودوني مثلا نقل الدم غير جراحية زرع نخاع العظم غير جراحية أو بينجم بغشر جناب دكتور ريكود قلت جيجا لشانديني مخ بس إما ما دايك تايبته بشانديني مخ هي بلي هي اللي شانديني مخ بلي ومشكلة هي برس دكتور ريكوت لمسألة الكامل الأهلية وشانديني مخ مثلا إسا بروجيا سايفر المشرع الفرنسي قبولناك هيج خود شانديني مخجي لكسكي ناقص أهلية بيتن شنكو على أساس أو إرادينية بس لزوربي وطني عربي أو استثناء كردوا مشكلة يعني أجر بالي. قصدم يعني لا يعني رؤية سيئة وأجا مثلا بلي قصدم يعني أو شخص كامل الأهلية أجا ناقص أهلية بيتن بيدرين الشخص مسلوب الإرادة يعني أو أبد موافقي قانوني هبيت ولي وصي هبيتن موافقي ممثلي قانوني هبيتن أو طبعا أجا من نال بيتن أو موافقي داي كباب كنا أو هيش مشكلة نية بس إما اللي رئيس مادة يعني مادة بينجم بندي سيم خالي سيم
أو تايبته بمسائل هي لو ياسية هي الخلايا الجذعية وخلايا البخ مالي النخاع العظم مالي يعني تقريبا مفصلة لوي وزور سباس ممنون زۆر سپاس بەڕێز وەزیری تەندروستی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان سەبارەت بە لیجنەی مختاز من ئەوەی ئەگەر هەڵام ڕاستم کەنەوە قانونیەکان لە پەیڕە و پرۆگرامی پەرلەمان وابزانم من ئەبێ ئەگەر لیجنەکەش بێنم چکا من لە بۆ یەک دوو یاسایتر خەڵکم لەگەڵ خۆم هێناوە بەڵام هەر ئەبێ من قسە بکەم ئەوان ئەرەبێ ئیستیشارەم پێ بکەن ئەو بۆ ئەو تەوزیحە بۆ ئەندام پەرلەمانە بەڕێزە و هەروەها من وەکو ئاماژەم پێدا و جەنابیشت لەسەر نووسیوە زانەوە ئیمزای بەڕێزتانە لە 22 چوار من ڕاوسەرنجی وەزارەتەکەی خۆم لەسەر ئەم پرۆژە یاسایە فەرمی ناردووە و ئەم ڕاوسەرنجەش لە ئەنجامی چەند کۆبوونەوەیەکی لیجنەی باڵای چاندنی مۆخ خۆیان فەقەرە بە فەقەرەی قاونەکان خوێن و خۆیاندا ڕۆشتەوە سەبارەت بە چاندنی مۆخ ئێستا ئێمە بەڕاستی قانون بۆ ئەوەیە کە جێبەجێ بکرێت ئێستا ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە بۆ ئەو خەڵکانەی کە سەلەسیمیایان هەیە ناتوانن خوشک و براکانیان بۆیان نابێت ئێستا بۆیان نەکراوە لەبەر ئەوەی دەستیان ناکەوێت بۆیە بۆ مەسەلەی چاندنی مۆخ ئەبێت هەڵاوێر بکرێت ئەبێ ئیستیسنا بکرێت هەتا ئێمە ئەگەین ئینشاءالله مستەوای فەڕەنسا و بەریتانیا و ئەوانە کە بانقێکمان ئەبێت و کە بڵین کۆنسێرت وەرگین کە کۆنسێرتیش وەرگیت خۆ تۆ لە مناڵێکی 18 ساڵ هەرە بێ لە دایک و باوک وەرگری ئێستا شەر دایک و باوکەکە هەڵیانە بژێر مەسە نەگەر من دوو مناڵمە بێ یەکیان سەلەسیمیای بێ یەکیان نەیبێ لەوە وەرەگرم کە یەکیان نەیبێت زۆر سپاس زۆر سپاس تا لیژنە پەیوەندیدارەکان ئەگەنە سیاغی کۆتایی دوو ئەندام پەرلەمان داوای مداخەلەیان کردووە بەڕێز دکتۆر شوان قەڵاتزەی بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس مادەی یەکەم بڕگەی چوارەم هەندێک ئەوەی تۆزێک ڕەکیکە ئەگەر ئاوا گۆڕانکاری تیا بکرێت گواستنەوەی ئەندامێکی جەستەی مرۆڤە لە بەخشەرەوە بۆ وەرگر لە ڕێی چارەسەری نەشتەرگەریەوە هەر لە مادە یەک بڕگەی پێنجەم بەخشەر باسی تەنازولات کراوە زۆر جار تەنازولات دێتە جێ لە ڕێی هەندێک فشار و پاڵەپەستەوە بۆیە دەکرێت ئاوا گۆڕانکاری بەسەردابێت بەخشەر کەسی شیاوە لە ڕووی یاساییەوە کە ئەندامێکی جەستەی زیندوو بێت یان لە دوای مردن دەبەخشێت بۆ کەسێکی تر بەبێ بەرامبەر بڕگەی هەشتەم و نۆیەم باسی وەسیەت و وەسیەتکارە ئەگەر ئەوە بە شێوازێکدا بڕێژرێتەوە ئەو وەسیەتە لە شوێنێکی فەرمی بکرێت بۆ نمونە لە کاتب عەدل یاخود لە هەیئەیەکی شەرعی و زۆر سپاس بەڕێز کاک خەڵەف بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ئەم پرۆژە یاسایە ڕاوسەرنجی وەزارەتی تەندروستی لە ڕابردوو هاتووە کە وردەکاری زۆری تێدایە لە ڕاستیە هەر ئەم ڕاوسەرنجانە بەڵگەیە بۆ ئەوەی کە ئەم پرۆژە یاسایە زۆر مەدروسەوە دیراسە کراوە ئەوە یەک دوو بەڕێز وەزیری تەندروستی وەک خۆی ڕوونی کردەوە ڕاوێژکاریشی لەگەڵ بێ ناتوانێت قسە بکە بەڵام ئەتوانێت ئەم ئەگەر پشکیلەیەک هاتە پێشێکە بگاتە بنبەست بە ڕێگایەکی تر ڕێی خەڵکی مختەز وەربگرێ ئەگەر ناپێویست بە دواخستن ناکات بۆی مادەکان زۆرە بتوانین تەواوی بکەین زۆر سوپاس ئەوەی کە ئیشکالی قانونیە لە یاساکەیە هەبێەوە ئەرکی ئەمێوەکو هەم لیژنەی یاسایی وەکو پەرلەمانتاران ئیشکالە علمی و طوبیەکانی تەسەورەکەم چارەسەر کرابێ زۆر سوپاس بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جاسم بەرێز سەرۆکی پەرلەمان بەس بوو دڵنیاکردنا بەرێز دکتۆر ڕێکەوت وەزیرە تەندروستی فصلی دووەم مادەی پێنجەم سێم يجوز نقل وزرع الخلايا الأم خلايا الأم يعني الستيم سيل يعني الخلايا المولدة همو يعني من الطفل ومن عديم الأهلية نبس يعني كامل أهلية من عديم الأهلية جوا ناقصها بس شد شرط الشروط كان وجوز طبيعيين بلي درست إضافة ذاك بلي زور سباس ممنون جاگەر بەم شێوەیە بەڕاستی تەواو نابێ یاساکە بەڵێ بەڕێز دکتۆرە جوان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە لە لیژنەی ئەوقافی بەتێر و تەسەلی ئەو پرۆژە یاسامان گفتوگۆ کرد لەگەڵ لیژنەکانی هاوبەشیش گفتوگۆیەکی زۆر لەسەری کراو
ئەمە پشگیری ڕێی دکتۆر عەبدوڵڵا و دکتۆر ڕێکەوتی دەکەن وەزیری تەندروستی بالفعل ئەمە استفادەمان کردیا ئەو تعریفانە و پێناسانە ستاندەرە زۆر استفادەمان لە تەجاروبی دووەل عەرەبیەمان کردیە گفتوگۆیەکی زۆریشمان لەسەر کردیە و دەم نادەم تەلەفۆنی حتا ئەوەی دکتۆری مختصمان دەکرد ڕێیمان وەردەگرت ئەگەر لە جێگایەکی ڕاوەستەبای فەلەگەلەوەی نیمە ئەوەی دوا بخەین یعنی حەقی پرۆژەکەماندا زۆر سوپاس باشە سوپاس بۆ ئەگەر تەواو بوون بیخەنەوە لە قیمات دەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆری پێشنیارەکان بە هەند وەرگیران بە تایبەتی پێشنیارەکانی بەڕێز جەنابی وەزیر و بەو شێوەیە لیژنە پەیوەندیدارەکان دایڕشتەوە مادەی بەشی یەکەم پێناسەکان مادەی یەک لە پیادەکردنی حکومەکانی ئەم یاسایە مەبەست لە وشە و دەستەواژانەی خوارەوە ماناکانی بەرامبەریانە یەکەم وەزارەت وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق دووەم وەزیر وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق سێم ئەندام هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤیان بەشێکی کە ژینەوەر و گرنگ بێت بۆ ڕزگارکردنی نەخۆش لە مردن و نەخۆشی قورس بۆ ڕزگارکردنی نەخۆش لە مردن و نەخۆشی قورس چوارەم گواستنەوەی ئەندام ئەنجامدانی نەشتەرگەری کە لە ڕێگەیەوە کەسی وەرگر یەکێک لە ئەندامەکان یان شانەکان لە کەسی بەخشەرەوە چی زیندوو بێت یان مردوو وەردەگرێت پێنجەم بەخشەر کەسی شیاو لە ڕووی یاساییەوە کامیل الئەهلیە کە دەستبەرداری ئەندامێک لە ئەندامەکانی لەشی دەبێ بۆ کەسێکی دیکە بەبێ بەرامبەر چ زیندوو بێت یان لە دوای مردنی جگا لە چاندنی موخی ئێسک شەشەم وەرگر ئەو کەسەی پێویستیەکی زۆری بە چاندنی ئەندامێکی مرۆیی یان شانەیەک لە جەستەیدا دەبێت حوتەم شانەی مرۆیی بەشێک لە هەر ئەندامێکی مرۆیی کەوا لە مرۆڤێکی زیندوو یان مردوو وەردەگیرێت بێجگە لە خوێن و ئەو خانانەی کە خۆیان تازە دەکەنەوە هەشتەم وەسیەتنامە ڕەفتارکردن بە ئەندامێک یان زیاتری ئەندامەکانی جەستە لە ڕێگای بەخشین لە دوای مردن و ئامانج لێی بریتیە لە بەخاوەنکردن بەبێ بەرامبەر نۆیەم وەسیەتکار ئەو کەسەی لە کاتی ژیانیدا بە پێی یاسا وەسیەتی کردووە بە بەخشینی ئەندامێک یان زیاتری ئەندامەکانی لە دوای مردنی دەیەم مردن ڕاوەستانی هەمیشەیی دڵ و هەناسەدان یان لە کارکەوتنی وەزیفەکانی مێشک بە لە کارکەوتنێکی تەواوی نەگەڕاوە مردنی مێشک یازدەم دامەزراوە هەر شوێنێکی ڕێگا پێدراو بۆ المڕەخەسی بها بۆ ئەنجامدانی دەتوانین بکەین هەر شوێنێک کە ڕێگا پێدراو لە ڕووی تەندروستیەوە کاک دکتۆر هەر دامەزراوێکی تەندروستی مایکەکەت بەڕێز وەزیری تەندروستی بەڕێز سەرۆژی پەرلەمان سەبارەت ئێمە تووشی شتێکی قانونیە بین یەک دەقەبە شانەی مرۆیی بەشێک لە هەر ئەندامێکی مرۆیی کەوا لە مرۆڤێکی زیندوو یان مردووە دەکرێت بێجگەل لە خوێن ئەو فەقەرەی کە یان خۆی تازە دەکاتەوە ئەوە لابین باش ئەزانی بۆ چکات جگەریش خۆی تازە دەکاتەوە ئەوە تووشی ئیشکالێکی قانونیە بین نە ئێستاوە من ڕێی دوو هینم بۆ هاتووە نە بۆن نەسکین زەرع ناکرێت لە بینی دوو کەسە لەبەرەوە پێویست ناکە ئێمە بێجگەل لە خوێنەکەت ئەی پێکێ هینەکە خینەکەی خۆتان ئەوەی بێجگەل لە خوێن و ئەوانەی خۆیان تازاکەنەوە ئەوە لابن بەس پێشگەل لە خوێنمان نووسیەوە پێشنیە نەمان نووسیەوە نانەمان پێشنیاری منە بەس سەزنا نەقلت دەم بەس دەم بەس ئەو خانەی خۆیان تازاکەنەوە
جگەریش خۆی تازاکاتەوە. لەبەرێ بەس خوێن ڕۆژانە ئەدرێت. بەڵێ بەڵام هیچی تر نییە مەسەن دایمەتە دەدو چیتر هەیە مەسەرەن زەرا وەکوێ ئیجا قپرش لە زەرامێک و بۆ زەرامێک ناگرێت لەم تەپڵەسەرەوەی ڕێ بۆ ئێرە نانە لە بینی نەسکین نەجلد نە ئەمانە زاتیە ئەمانە هین نییە ئۆتۆیە ئیجا خۆ موافقی بۆ چیە من قژم لێرەوە بێنم بۆ ئێرە بەڕای من خوێنەکە بەسە. بەڕێز کاک حاجی کاروان بەڵێ سەرۆکی پەرلەمان من داواکاریەکەی کاک عومەر و خوشکە کەژاڵ دووپات دەکەمەوە جەنابی وەزیر ئەڵێ ئەوە بە مەسەج بۆم هاتووە ڕجاءن باز لەسەر نەوەستێ بەس با سێ چوار مستەشاری بێن ئەو یاسایە زۆر گرنگە بۆ مادەکانی تر. باشە سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان حوتەم شانەی مرۆیی بەشێک لە هەر ئەندامێکی مرۆیی کەوا لە مرۆڤێکی زیندوو یان مردوو وەردەگیرێت بێجگە لە خوێن. هەشتەم وەسیەتنامە ڕەفتارکردن بە ئەندامێک یان زیاتری ئەندامەکانی جەستە لە ڕێگەی بەخشین لە دوای مردن و ئامانج لێی بریتیە لە بەخاوەنکردن بەبێ بەرامبەر. نۆیەم وەسیەتکار ئەو کەسەی لە کاتی ژیانیدا بە پێی یاسا وەسیەتی کردووە بە بەخشینی ئەندامێک یان زیاتری ئەندامەکانی لە دوای مردنی. دەیەم مردن ڕاوەستانی هەمیشەیی دڵ و هەناسەدان یان لە کارکەوتنی وەزیفەکانی مێشک بە لە کارکەوتنێکی تەواوی نەگەڕاوە مردنی مێشک. یازدەم دامەزراوە هەر دامەزراوەیەکی تەندروستی ڕێگا پێدرا و المڕەخەسی بها بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکانی چاندنی ئەندامە مرۆییەکان چ ئەهلی بێت یان حکومی. دوازدەم لیژنەی باڵای گواستنەوە و چاندنی ئەندامە مرۆییەکان لە کوردستان داش عێراق. بەڵێ دکتۆرە شیرین. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە ڕەئی حکوومەتیش بۆ ڕەئی هەندێک ئەندامانی بەڕێزەکانی پەرلەمان بووە حوتەم بکەویتە پێش پێنجەم خاڵی هەفتەم بکەویتە پێش پێنجەم پێش و پاشی بکرێت. باشە ئەوە دوایی لە سیاغش هەرەتوانین چاکین زۆر چاکە. باشە کێ لەگەڵ مادەکەی بۆ شوێی کە خوێنرایەوە؟ پەنجاو پێنج کەس لەگەڵێتی کێ دژێتی یەک کەس باش کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. مادەی دووەم بەشی دووەم حکمی گشتی مادەی دوو نابێ نەشتەرگەری چاندنی ئەندامەکان یان بەشەکانی یان شانەکان بە گواستنەوەی هەر ئەندامێک یان بەشێکی ئەندام یان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو یان لە لاشەی مرۆڤێکی مردوو بە مەبەستی چاندنی لە جەستەی مرۆڤێکی دیکە ئەنجام بدرێ تەنها بە گوێرەی حکومەکانی ئەم یاسایە و پەیڕە و ڕێنماییەکانیەوە نەبێت. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ کەس نییە بۆ یەی خێنە دەنگەوت چێ لەگەڵەتی بۆ شۆی کە خوێنرایەوە؟
62 کەس دەگەڵێتی کێ دژێتی کەس نییە کەواتە پەسەند کرا مادەی سێ مادەی سێ یەکەم ناکرێت هەر ئەندامێکیان بەشێک لە ئەندامێکیان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو بگوازرێتەوە بە مەبەستی چاندنی لە جەستەی مرۆڤێکی دیکە تەنها لە حاڵەتی زەڕوڕەت نەبێ کە پێویست بکا بۆ پارێزگاریکردن لە ژیانی کەسی وەرگر یان چارەسەرکردنی لە نەخۆشیەکی کوشندە و بەو مەرجەی گواستنەوەکە تاکە ئامراز بێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەم زەڕوڕەتە و گواستنەوەش نەبێتە هۆی ئەوەی کەسی بەخشەر تووشی مەترسیەکی کوشندە بێ لەسەر ژیانی یان لەسەر تەندروستی دووەم چاندنی لووەکانی زاوزێی و بەشەکانی و شانەکانی و خانەکانی قەدەغە دەکرێت باشە کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان وە گفتوگۆکردن لەسەر مادەی سێ ئەندام پەرلەمانە بەڕێزانە ناوی خۆیان تۆمار کردووە قادر وتمان منیرە عوثمان عەباس غەزالی حاجی کاروان مامۆستا غەریب مستەفا شوان قەڵاتزێ بەڕێز کا قادر وتمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێم بەرگەی یەکەم پێشنیار دەکەم لە بری ئامراز چونکە گواستنەوە پرۆسەی ینی چاندنی یان هێنانی ئەندامی لەشی مرۆڤ یان شانەیەکی یان بەشێکی چاندنی لە جەستەی مرۆڤێکی کەدا پرۆسەیەکە نەک ئامراز بەڕای من بۆی پێشنیار دەکەم بوترێ ڕێگایان ینی هۆکار و سەبارەت بە بڕگەی دووەم من پرسیارێکم لە لیژنەی تەندروستیە بەڕێز وەزیری تەندروستی هەیە ئایا هۆکاری قەدەغەکردنی ئەمە هۆکارەکە دینیە یایە لایانی کۆمەڵاتیە بە نمونەکە من دایکێک مناڵ دروست ناکرا هێلکەی پیتراو دەچێندرێ یاخود ڕەحمی دایکێک منداڵ دروست ناکات لە دایکێکی کەت کە دەهێنرێ ئەمە قەدەغە دەکرێت هۆکارەکە دینە یا لایانی کۆمەڵاتیە یان لایانی تەندروستیە و ڕاستە ئێمە مسلمانین بەڵام دینەکانی کە ئەمان نوێنەریشیان لێرەیە حەز دەکەم لەو بارەیەوە ڕوونکردنەوەیەک بدرێ بۆ بەرچاوڕوونی ئێمە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلەمان ئەم بابەتانە تەخەسوسی و یاساین پێم باشە لێژنەکانی تەخەسوسی لەگەڵ جەنابی وەزیر بچن بگەونە ڕێکەوتنێک وەکو مادەی دوو ئێمە کۆتایی بەم پرۆژەیە بهێنی سوپاس باشە سپاس پێم وابێت پێشتریش کۆبوونەوەیان کردووە گەیشتونەتە ڕێککەوتن لەسەر ئەم بابەتەوە ئەو ڕای بەڕێزان ئەندامانی تری پەرلەمانیش کە باسییان کرد بەڕێز وەزیر ڕایۆشکار بێنێتە ناو هۆڵی پەرلەمان بەڕێز وەزیر باس لەوەکە کە هەموو ڕایۆشکارەکانی ڕای خۆیانیان نووسیوە لە بەردەستێتی و ئەو ئێستا ڕاکانی ئەوانیش باسەکات بەڕێز دکتۆرە ڤالە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لیژنە پەیوەندیدارەکان بە تایبەتی لیژنەی یاسایی هەموو پێشنیارەکانمان لە وەزارەت و لە جەنابی وەزیر وەرگرتووە بۆیە لێرە هیچ کێشەیەک لە نێوان لیژنەکان و لە نێوان بەڕێز وەزیر نییە یعنی ڕوونکردنەوەکان وازەح ئێمە کە دەیخوێنینەوە تەنها ڕای ئەندامانی پەرلەمانمان دەوێت باشە سپاس بەڕێز دکتۆرە بەهار سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڤالە قسەکان میکرد باشە سپاس خاتو منیرە عوسمان بەڕێز سەرۆکی پەرلەمان منیرە عوسمان
بەرە سەرۆکی پەرلەمان من قسەم لەسەر مادەکەنیە بەڵام تێبینیەکەم ئەوەیە کە بەڕە لیژنە پەیوەندیدارەکان ئەو سەرنج و تێبینیانەی لەلایەن وەزارەتی تەندروستیەوانەیە کە بەڕێز وەزیری تەندروستی ئیشە ئاماژەی بەوە داوە کە ئەم تێبینی و سەرنجانە لەلایەن لیژنەیەکی مختصەوە ئامادەکراوە بۆیە دەکرێت لیژنە پەیوەندیدارەکان ئەو تێبینیانە بە هەند وەربگرن پێم وایە کار ئاسانێکی تەواو بۆ پەرلەمانتاران و ئەکاتوە بەرچاوڕوونیش دەدات بە ئێمە بە تایبەتی ئەوانەی کە تەخەسوسمانیە لە بارەکە و زۆر سوپاس. ئەزانم ئێسەوە دەستان بەرز کردەوە لە باتی ئەوە ئەمە باس لەوە بکەم کە لیژنە پەیوەندیدارەکان وەریان گرتووە ئەو ڕایانیان وەرگرت و پێشتر بەدەستیان گەیشتووە لە کاتی ئامادەکردنی راپۆرت لە بەردەستیان بووە وەریان گرتووە بەڕێز کاک شوان قەڵاتزەیی. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ یەکەم ئەوەی کە دەڵێ لە حاڵەتی زەرور نەبێت ئەگە بەڕێز وەزیری تەندروستی ئەو حاڵەتە زەرورە چییە مەسە بۆ ما ڕوونکاتەوە. زۆر سپاس. باشە سپاس بەڕێز کاک حاجی کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە لە کۆتاییە یەک وشە زیاد بکرێت چونکە مردنی ئەو کەسە دوای ماوەیەکی تریش لەسەر ئەوە حیسابێ باش نییە بۆیە تەنها لە ئێستای دای بۆ زیاد بکرێت. باشە سپاس. بەڕێز مامۆستا غەریب مستەفا. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە حاڵەتی زەرورەت بکرێت لە کاتی پێویست بەڕاستی وەرگێڕانەکە هەندێک وشایە هەر بە عەرەبی ماوەتەوە. دواتر پارێزگاریکردن لە ژیانی کەسی وەرگەر یان چارەسەرکردنی لە نەخۆشیی کوشندە جەنابی وەزیریش ئاماژەی پێ کرد کە ئەکرێ نەخۆشی کوشندە بکرێت بە نەخۆشی قورس وەکو بابەتی چاوەکەکە باسی کرد. دواتر لە جەنابی وەزیرە پرسم خاڵی دووهەم چاندنی لووەکانی زاوزێ ئەگەر وەرگێڕراوە لە الأعضاء التەناسولیە بۆ وشەی لووەکان بەکارهێنراوە ئەندامەکان باشتر نییە بەکاربهێنرێت چونکە لوو بە معنای تریش دێت. سپاس. باشە سپاس. بەڕێز وەزیری تەندروستی. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان منیش تەنها تێبینەکەی جەنابی کاک غەریبی پەرلەمانتارە لوو نەخۆشیە لوو لە وڵاتی خۆمان بە تیومەریەت بە وەرەمیەت کاڵێ لوو یەکەم لێ هاتووە لەبەرەوە من پێم باشە چاندنی ئەندامەکان یاخود توانی بڵێ ڕژێنەکان و ئەندامەکانی زاوزێ و بەشەکان و شانەکانی خانەکان قەدەغە بکرێت. سەبارەت بەوەی بۆچی ئەمە قەدەغاکرێت جەنابی کاقادر من پێم وایە ئەوە شتێکی بێزگە لە شتە دینیەکە و کۆمەڵایەتێکە شتێکی منطقیشە یانی مەسەلەن تۆ مناڵی خۆت ئەبێ لە خۆت بێت لەوانەیە بۆ دایک ئەگەر تۆ مەسەلەن هێلکەیەکێکی تربێنی تو مەسەلەن لە ڕەحمی دایکەکەی ترا دایکەکە ئیمپلانتێکی ڕەحمی لەسەر بچێ و نۆمانگ بەسەر هەڵیگرێ بەڵام ئەوە بۆ پیاو نابێت یانی زەحمەتە تۆزێ بۆ پیاو بۆیە من هەر لەگەڵ ئەوەیەم کە ئەوە قەدەغە بکرێت بۆ ئێستای ئەم وڵاتەی ئێمە بۆ ئێستای ئەم وڵاتەی ئێمە چونکە ئەوە لەوانەیە دواتر کێشەی کۆمەڵایەتی تێبکەوێتەوە و تەنها سەرنجم لەسەر ئەو لوانە بگۆڕێت بە ئەندامەکان یان ڕژێنەکانی زاوزێ. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جاسم. بەڕێز سەرۆکی پەرلەمانی نەسەی عەرەبیەکەی الغدد التناسلية يعني أو درسها وإما أو أجر جماعتي لجنة أوقافش لقال إما بون إما تكملها أو برقي دوام لمنع اختلاط الأنساب دواي يعني باتفاق أو على أساس أو شلامة بدرا يعني لمنع نقول تذهبوا يعني لمنع اختلاط الأنساب أولا ناحية دينية زور مهمة بس إما أو كاتب اتفاقي هالشوار اللجنة إما أول شيء لمنع اختلاط الأنساب يعني ما حذف ما انكرت بس وما دايسية مش أو شيء كوشنده أصلا العربية كي خطر جسيمة نقول خطر قاتل يعني جسيم فرق على قاتل كوشنده فرق يعني كوشنده ترجمة قاتلة نظم بكردي ترجمة جسيم ده بتشوف
دکتۆرە شیرین حوسنی برای سەرۆکی پەرلەمانی ئاخفتنێت بە دکتۆر عەبدوڵڵای کردن زۆر سپاس. دای بڕێژنەوە بۆی بیخینە دەنگەوە. بەڕێز دکتۆر هەورامان گەچێنەی بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورامان گەچێنەی برای بەڕێز کاک قادر پرسیاری کردوەک و تەوزیحێک بۆ پرسیارەکەی ئێمە ئەو بابەتەمان زۆر باس کرد لە لیژنە بەڵێ فعلەن لە ڕووی شەرعیەوە بە هیچ جۆرێک دروست نییە چونکە ئەوە ئیختیڵاتی نەسەب دروستە بێ ئەو کاتە ئەوەش قەدەغەیە هەر لە ئیسلامی شاوانە لە هەموو دینەکان ناوایە. سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامە بەڕێزەکان مادەی 3 یەکەم ناکرێت هەر ئەندامێک یان بەشێک لە ئەندامێک یان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو بگوازرێتەوە بە مەبەستی چاندنی لە جەستەی مرۆڤێکی دیکە تەنها لە حاڵەتی زەڕورەت نەبێت کە پێویست بکا بۆ پارێزگاریکردن لە ژیانی کەسی وەرگر یان چارەسەرکردنی لە نەخۆشیەکی کوشندە و بەو مەرجەی گواستنەوەکە تاکە ئامراز بێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەو زەڕورەتە و گواستنەوەش نەبێت تا هۆی ئەوەی کەسی بەخشەر تووشی مەترسیەکی گەورە بێت لەسەر ژیانی یان لەسەر تەندروستی. دووەم چاندنی ڕژێنەکانی زاوزێ و بەشەکانی و شانەکانی و خانەکانی قەدەغە دەکرێت. کێ لەگەڵێتی بۆ شوێی کە خوێنرایەوە؟ پەنجا کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ دوو کەس دژێتی؟ ها؟ ئەوە دژنیت؟ باش یەک کەس کەواتە پەسەند کرا. مادەی دوای ئەو مادەی 4 مادەی 4 نابێت گواستنەوەی هەر ئەندامێک یان بەشێک لە ئەندامیان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو بۆ چاندنی لە جەستەی مرۆڤێکی دیکە ئەنجام بدرێت تەنها بە بەخشین نەبێت. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟
بەڕێسەرۆکی پەرلەمانم ئەندام پەرلەمانە بەڕێزانە گفتوگوی مادەی چوارەکەن بەهزار دەروێش غەریب مستەفا سروود سەلیم شکوری ئیسماعیل. بەڕێز کاک بەهزار دەروێش بەڕێز سەرۆکی پەرلەمانی نسبەت مادە چوارێ کە بێژیت تەنها بەبەخشین نەبێت ئایا پرسیار لێرە بوو لیژنێ و هەم ڕێگای جەنابتان بۆ وەزیر جەنابی وەزیر دی چاوەشین هاوسەنگێکی پارێزین احتمال هەندێک حالات هەبن بەخشین دەست نەکەوید بۆ نمونە مەسەلا گوچیلا هەمزانین هەندێک جارا پێویستی مطابقەیە لەوانە الخزمات دەست نەکەوید ئەوان ئەوێت متەبەڕع بن و احتمال حالات شوات بخوازید بجدن هەردوو گوچیلایت کار کەفتین ئەگەر نەهێتە زەرعکردن ئەف کەسانش دێ تیشو حالت مر نەبید ئایا ئەم نەشین ڕێگە چارەکێ بوو بینیەوە و هاوسەنگی پارێزین بە هەندێک حالاتە نەهەمیە بە هەندێکانە خارچەند ئەمیش گەلندینە هیچ شێوەیەکی تیجارەت ئەندامێت لەش ئینسانە بێتەکردن زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز مامۆستا غەریب مستەفا. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە تێگەیشتنی من مادەی 2 مادەی 4 لە خۆ گرتووە لەبەرەوە من ئەو مادەی 4 بە زیادە دەزانم. سپاس. باشە سپاس بەڕێز دکتۆر سروود سەلیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری قسەکانی مامۆستا غەریب دەکەم هەروەها ڕای من ئەوەیە پاش زیندوو بکرێتە زیندوو یان مردوو بۆ چاندن ئەو کەلیمە ئیزافە بکرێتەوە. باش زۆر سپاس. زۆر سپاس خاتوو شوکری ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان شکوری ئیسماعیل من هەمان تێبینی کاک بەهزادم هەیە لەگەر هەندێک ئیزافە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە کەسانێک هەن خوای گەورە ماڵ و سەروەت و سامانی زۆر پێبەخشیون بەڵام لە هەمان کاتە خزم و کەسیان نیە یاخو کەسێکی وان نیە لە حالەتێکدا کە کلیەکانی دەوەستە یا پێویستی بە زەرعی جەرێک هەیە ئایا کە تۆ ڕێی لێ دەگریت تەنها بەبەخشین نەبێ لەلایەکەوە ئەم کەسە دەمرێ کە یاخود ناچار دەبێتن کەسێ لەگە کەسێ ئیتیفاق بکە و بیبا بۆ دەرەوەی وڵات بۆ نمونە چەندە حالەتی وامان هەوە بووە ئێستا کەسێ پەیدا دەکا و لەگەر خۆی دەیبا بۆ وڵاتی هند لەوێ نەشتەرگەریەکە ئەنجام دەدا لە کاتێکدا هەمان شت دەکا بەڵام مەسرەفێکی زۆری دەکەوێتە ئەستۆ بۆیە من وەل هەمان کاتیشە ئێمە چەندەها کەسمان هەبووە لە هەژاری خۆی کوشتووە بەڵام ئەگەر کلیەکی بفرۆش بە چارەسەری ژیانی دەکرد بۆیە من بە پێویست دەزانم بڕگەیەک زیاد بکرێت چارەسەرێک بۆ ئەم حالەتە بدۆزرێتەوە سپاس. باشە سپاس خاتوو منیرە عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیرە عوسمان پشتگیری قسەکانی کاک بەهزاد و شکوری خانەکەم بەڕاستیەوە حاڵەتێکە ئێمە ئەیبینین لە هەرێمی کوردستانە. باشە سپاس بەڕێز وەزیری تەندروستی. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان خۆی دانیشتنی ئێمە بۆ ئەوەیە کە ئێمە بازرگانی قەدەغە بکەین ینی ئەو درگایە بکەینەوە ئێمە تووشی کێشەیەکی گەورە ئەبین بەخشین من لەوانەیە دڵنیام کە مەسەلەن کەس گورچیلەی خۆی نادا بە کەس بەخۆڕایی بەڵام نابێ ئەوە شەرعیەتی بدرێتێ بۆ نمونە لە وڵاتی ئێران مەسەلەن حکومەت خۆی بڕێک پارە ئەدات بەڵام من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە دانیم یا لە خزم و کەسوکار وەرەگیرێ یا ئەبێ بەخشینەکە بەڵگەنامەی لەگەڵاوێت کە فرۆشتن نییە چکە ئەوە تووشی کێشەی قانونی و یاساییمانەکە جایم ئەگەرەوە ڕێ پێ بدەین ئەو هەموو سزایەمان لە دواوە بدواناوە. باشە سپاس بەڕێز دکتۆر هەورامانگە چێنەی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ وەڵامی پرسیار و بابەتەکەی بەڕێز مامۆستا شکوریەخان ئەوە بابەتێکی شەرعیە طبعاً بازرگانی کردن بە هیچ جۆرێک دروست نییە شەرعی خوای گەورە زۆر ڕێزی لە مرۆڤ ناوە لە ڕێی بەخشین و ینی تەتەوعەوە دروستە بەڵام بە بازرگانی دوچونگە و ئیستیغلالیش ئەکرێت دوایی بەڕاستی ئەوەش بە هیچ جۆرێک نابێت. باشە سپاس بەڕێز دکتۆرە شیرین حوسنی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری تەواوی جەنابی وەزیر و بەڕێز بە لە هەورامانەکەم احتیمال تۆزە جوان نەبێ ئەو قسەیە لێرە بکەم بەڵام خۆی لە هەموو دنیا بازاری ڕەش هەیە
یعنی ناکرێ ئێمە بە یاسا ڕێک بخێن کە بازرگانی پێوە بکرێتن چونکە ئەسڵی یاسا کە ئەم یاسایە لەسەر ئەو ئەساسا دارەژراوە کە بازرگانی قەدەغە بکرین ئەگەر جێگای ئەم خاڵە لێرەمان کرد مەتاتیەت بەنخەست استیغلالی دەکرێت و بە هەڵە بەکاری دەهێنرێتن لەبەر ئەوە من لەگەڵ دانیم جێگای بکرێتن بەڵام خۆی بازاری ڕەش هەیە حکوومەتیش احتیمال ناتوانێت کۆنتترۆلیکە کەسێکی هەیە فروشتنی ئەندامێکی خۆی ئەکا بەڵام دوایی ئەڵێ من نەمفروشتووە بەخشینم کردووە زۆر سپاس. برز دكتور عبد الله جاسم برز سروك برلماني بخدي بو بابة فتوى كهي دركفتي الهيئة العامة للفتوى بالكويت أسحس كم رأي طيبتي لجنة أوقاف والبجرم يعني بس وأما شراء المريض كلية من شخص آخر فإن الأصل أن ذلك محرم لأن الله كرم الإنسان فلا يجوز قطع بعض أعضائه وبيعها بثمن مهما كان الثمن ولكن إن لم يجد متبرعا يتبرع له بكليته وكانت هناك خطورة على حياته ولم يجد وسيلة أخرى للتخلص من مرضه فيجوز له الشراء حينئذ لأنه مضطر وقد قال الله تعالى وقد فصل لكم ما حرم عليكم إلا ما اضطررتم إليه يعني إما لو كانت يا سا إما حزما أو تشتبه نوسين بس لما سلي قد غكتني بازار قرقدين أو بتبتا إما نتو أنا تشتبه نوسين وزور سباس باش سباس برز دكتورة فالا بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی ئەندامان کوتیان پشگیریان دەکەم دووبارەی ناکەمەوە بەڵام ئەو ڕایی کە گوترا مادەی دوو جێگای مادەی چوار دەگرێتەوە بە هیچ شێوەیەک جێگای مادەی چوار ناگرێتەوە مادەی چوار مەبەستمان ئەوە بۆیان مەبەستی مشەڕع ئەوە بووە کە پێشانی بدەین تەنها لە ڕێگای تەبەڕوعەوە نەبێتن بە هیچ شێوەیەک گواستنەوە ڕێگا پێدراو نابێت. باشە سپاس بەڕێز دکتۆرە هەورامان. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەو فتوایی کە جەنابی کاک دکتۆر خوێندیەوە طبعاً مەفهومەکەی ڕە قسەیە کە پێشتر من کردم بەس بابی ئیڵتیراری و ئەوە شتێکی درەوە لە یاسا نانووسرێ موضوعی بابی ناچاری و ئیڵتیراری لە شەرعا و بابێکی واسعە ئەوەش پەیوەندی بە بەم بابەتەوە نییە تەنها حاڵەتی ناچاری حاڵەتێکی تایبەتە لە شەرعا نابێت لێرە بەڕاستی خاص بکرێ بەم بابەتەوە. باش ئێستا ئەمە جێ نەکراوەتەوە تر بۆی زۆر مناقەشە نەکرێ تکایە مادەکە ئەگەر دایڕژنەوە ئەگەر نابیخێنەوە بۆی بیخێنە دەنگەوە. مادەی چوار نابێت گواستنەوەی هەر ئەندامێک یان بەشێک لە ئەندامیان شانەیەک لە جەستەی مرۆڤێکی زیندوو بۆ چاندنی لە جەستەی مرۆڤێکی دیکە ئەنجام بدرێ تەنها بە بەخشین نەبێت. کێ لەگەڵ مادەکەی بۆ شوەی کە خوێنرایەوە؟ پەنجاو یەک کەس لەگەڵیەتی کێ دژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. مادەی پێنج مادەی پێنج یەکەم پێویستە بەخشینەکە لە ویستێکی ئازاد و جێگیرکراو بە نووسراوی سەرچاوی گرتبێت بە نووسراوی سەرچاوی گرتبێت ئەویش بە شێوەیەک کە پەیڕە و ڕێنماییەکانی ئەم یاسایە دیاری دەکەن. دووەم جگا لە نەشتەرگەری چاندنی مخی ئێسک بەخشین لە کەسانی نالێهاتوو کەم لێهاتە عەدیم الئەهلیەتی و ناقصیها قبول ناکرێت هەتا ئەگەر دایک و باوکیشی یان ئەوەی لە ڕووی یاساییەوە نوێنەرایەتی دەکات ڕەزامەندی لەسەر بدەن. سێەم دەکرێت گواستنەوە و چاندنی خانەی دایک خانەی ڕەگی لە منداڵ و لە کەسانی نالێهاتوو کەم لێهاتە بۆ دایک و باوک یان منداڵەکان یان لە نێوان خوشک و برایەکان ئەنجام بدرێ بە مەرجێک ڕەزامەندی نووسراوی لە هەردوو دایک و باوکی منداڵەکە بدرێت ئەگەر هەردووکیان لە ژیاندا مابن یان یەکێکیان لە حاڵەتی مردنی ئەوی دیکە یان لەو کەسەی باوانە یان ویسایەتی لەسەری هەیە و لە جێگرەوە یان نوێنەری یاسایی کەسی نالێهاتە یان کەم لێهاتە. بەڵێ ئەوەی دەیانەوێت ناوی خۆ بنووسم بۆ گفتوگۆ فەرموون.
مامۆستا مەلا غەریب. بەڕێز سەرۆکی پەرلەمانە ئەندام پەرلەمانە بەڕێزانە گفتوگۆی مادەی 5 دەکەن قادر وتمان ئەنوەر قادر عومەر عنایەت پەری ساڵح غەریب مستەفا. بەڕێز قادر وتمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی دووەم ئەوەی جگە لە مۆخیەسێک ینی گریمان من نمونەیەک دێنمەوە بمبورن دەکرێت ئیسیسنایە بکەین گریمان ژنێک هاوسەرەکەی نەماوە بەڵام دوو کوڕیەیە کوڕکشێکی هەیە کە ئەهلیان تەواو نییە عقل و جەستەیان تەواو نییە گریمان تەمەنی قانونیە بەڵام عقل و جەستەیان تەواو نییە دایکەکە تووشی لە دەستدانی گورچیلەیەک بووە گورچیلەکەی کەشی نەخۆشە پێویستی بەوەیە کە ئەو ئەندامەی بۆ بگوازرێتەوە بەڵام هیچ کەسێک ئامادە نییە بەخشین کات ینی لە کاتێکدا ئەمیش سەرپەرشتیاری ئەو دوو کەسەیە لەبەرەوەی کە ئەهلیە و جەستەشیان تەواو نییە واتە ناکرێت لێرەدا ئێمە ئیسیسنا بکەین بۆ خزمە نزیکەکان یان بۆ تاپلەیەک ئیسیسنا بکەین وارد بێ ئەوانەی ئەهلیەشیان تەواو نییە تەنها لە حاڵەتێکی لەو چەوشنەی کە دەگمەنە من باسم کرد تەنها ئەمانە بگرێتەوە کە بە خێوکەریان نییە وەکوتم تەنها دایکیان هەیە و دایکەکەش سەرپەرشتیارە سەبارەت بە خاڵی سێمیش لە دێڕی کۆتایی پێشنیار دەکەم لە بری ئەوەی کە نووسراوە لەو کەسەی باوانە بوترێ ئەو کەسەی کە وەلی ئەمرە یا سەرپەرشتیارە چونکە لەو حاڵەتەدا سەرپەرشتیارەکە دایکیش و باوکیش دەگرێتەوە و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز قادر وتمان. بەڕێز سەنەوەر قادر فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان جیاتر تێبینەکەی من لە مادەی 5 کە وەکو پرسیارێکشە بۆ بەڕێز وەزیری تەندروستی ئایا گواستنەوە و چاندنی خانە لە منداڵ و نالێهاتە و کەم لێهاتە کاریگەری خراپی نابێت لەسەر ژیانی ئەوانە لە ڕووی زانستی و تەندروستیەوە چونکە ئەوانە کامل ئەهلیە نین و چونکە ئەوانە لە حاڵەتێکدانە کە قازان و زەرری خۆیان نازان و ئایا لە ڕابردوودا یان تا ئەم کاتەش هیچ حاڵەتێک یان نمونەیەک تەجروبەیەکی لەوە هەبووە کە سەرکەوتنی بەدەستێ نابێ. سپاس. سپاس بۆ بەڕێز سەنوەر قادر. بەڕێز عومەر عنایەت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان من هەستەکەم دەقەکان لە عەرەبیەوە کراوە بە کوردی و کوردیەکە بڵێن تەرجەمەکەشی زۆر دوور و درێژە و زۆر مەفهومەکە واضح نییە. من پێم باشە یەکەم بەم شێوەیە بێ پێویستە بەخشینەکە ئارەزوومەندانە بێت و بە دەستنووسێکی بەخشەر پشڕاست کرابێتەوە. پێویستە بەخشینەکە ئارەزوومەندانە بێت و بە دەستنووسێکی بەخشەر پشڕاست کرابێتەوە. لە بڕگەی دووەمە جگە لە نەشتەرگەری چاندنی مۆخی ئێسک و بەخشین لە کەسانی نالێهات و کەم لێهات و قبول ناکرێت ئەو هەتایە حەتای عەرەبیە تەنانەت ئەگەر دایک و باوکیشی یان ئەو کەسەی لە ڕووی یاساییەوە نێرە دەکات ڕەزامەندی لەسەر بدەن. واضح نییە هەتاکە لابن بە عیبارەتێکیکە بە وشەیەکە چارەسەری بکەن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عنایەت. بەڕێز پەری ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارەکە ئاراسی دەکەم کە نمونەی زیندومان لە بەردەستە زۆر جار نەخۆشەکە لە حاڵەتێکی زۆر بێئومێدیدایەوە مردنەکەی مسۆگەرە بەڵام لەبەروی بێئومێد نەبی پێی ناگوترێ کەچی ئەو یەکێک لە ئەندامەکانی خێزانەکەی ناچار دەکا کە ئەو ئەندامی پێبەخشی و بە زۆریش کچەکان هەڵدەبژێرن لە بۆ ئەوەی ئەو ئەندامی خۆی پێبەخشی ئەنی چارەسەرێک لە بۆ ئەم حاڵەتە. خاڵی دووەمم کەم لێ هاتە لێک جیا بکرێتەوە بێزەحمەت کەم لێ هاتە بە جیابی. سپاس. سپاس بۆ بەڕێز خەتو پەری ساڵح. بەڕێز مامۆستا غەریب مستەفا فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی تەواوی ڕایەکەی کاک عومەر عنایەت دەکەم کە وا دیارە دەقەکان لە عەرەبیەوە کراون بە کوردی لە خاڵی سێهەم دێڕی یەکەم و دووهەمی خاڵی سێهەم باوەڕ بکە نزیکەی 20 جار خوێندومەتەوە من لە معناکەی تێ ناگەم یعنی ئەوەنە ڕەکیک تەرجمە کراوە بۆ کوردی لەبەرەوە داواکەم لە لێژنی یاسایی سەرنجیان ڕائکێشم بۆی ئەو داڕشتنە وا لێ بکەن کە مەفهوم بێ چونکە یاسا کە دا ئەڕێژێ دوجارە بێ ڕوون و ڕەوان بێ و تەویل هەڵنەگرێ و ئەو کەسەی خوێنێتەوە لی تێبگا. سپاس. سپاس بۆ مامۆستا غەریب مستەفا. لجنە پەیوەندیدارەکان دواتر لجنە یاسایی.
بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو مستەڵەحانەی لەو مادە بەکار هاتوون هەمووی مستەڵەحاتی قانونین دەستکاری کردنیان کارێکی ئاسان نییە کە دەڵێن لە بڕگەی یەکەم دەڵێن پێویستە بەخشینەکە لە ویستێکی ئازاد و جێگیرکراو بێ مەبەستمان ئەوەیە کە ئەو بەخشینە سادر بکرێ من ئێرادە حڕە و مستەقڕە لە عەرەبیەکەی کاتێک کە دەڵێن عديمي الأهلية وناقصيها ما بس من يعني كسينا لها توكم لها ما بس من عديمي أهلية وناقصي أهلية شخوت عند زانن عديمي أهلية لقل ناقصي أهلية جوازي هيا ناقصي أهلية بون منبابلين أو كسايا أو كسجدة قريتوا كنجيشتو تتمني هجد الصالي لقوانين عراقي بلام كذلين عديمي أهلية بون منا كسيكا هر عقلي لدز داوا نيتي بو يملي روستو ما نهردو كي بيك حكم يان هيا چه عديمي أهلية و چه ناقصي أهلية يك حكوميان هي وش بيوستي برزامندي دا كوبابك هي لكاتي جيانيان دا رزامندي هردوكي لكاتي مرنية كشيان دا رزامندي يكيان من دوي لهردو حالتش دا رزامندي يك بيوستا بنسراو بيتن بس لا برقي سيم كرا لو كسي باوانا يان وصايتي للسري هي ما بس مال العربية كي الولاية والوصاية يعني مصطلحات عربين ومصطلحات قانونين بهرشي ويقدسكاري بكريتن أو ما ناداتن كمشارع عليه ما بستيتي زور سپاس سپاس بو برئیس دکتوره والا برئیس دکتوره بهار بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر بۆ زیاتر ڕوونکردنەوە کە دەڵێن ئیرادەیەکی ئازاد و جێگیر ئیرادەی حڕ واتە ئیکراهی لەسەر نەبێ واتە کەسێک زۆری لێ نەکردبێ ئیرادەی مستەقڕیش واتە ئەو کەسە لە کاملی وعی خۆیدا بێ مدریک بێ بۆیە ئەمانە مستەڵەحی قانونین عدیمی ئەهلیە کەسێکە کە لە دایکبوونەوە هەتاکو 7 ساڵ ناقصی ئەهلیە ئەوەی کە لە 7 ساڵە و پێش 8 ساڵی تاوا کردبێ ئیزافەتەن ئیلا بۆ مەجنون و ئەوانە بۆی ئەمانە مستەڵەحاتی قانونین سەبارەت بەوەی کە کاک صالح کاک قادر ڕزگەیی بوو پێم وایە وتی ئەگەر ئیستیسنایەک بکرێ هەر ئیستیسنایەک بکرێ بۆ ئەوەی هەرچەندە ئەو کەسە دایکیشی بێ بۆ ئەوانە ئەوە پێچەوانە بێ لەگەڵ پرینسیپەکانی مافی مرۆڤ وابزام لە فەقەرەی سێشە ئەوەمان حەل کردووە سەبارەت بە خانەی دایک خانەی ڕەک سپاس بۆ بەڕێز خاتۆ دکتۆرە بەهار بەڕێز زولفا محەممەد فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت پرسیارەکەی کا قادر ڕزگەوی لە پرۆژه یاساکەی ئێمەدا نییە بەڵام من پێم وایە جێگەی باس و پێویستە جێگای بکرێتەوە لە چەند وڵاتێکدا ئەمە هەیە لە چەند وڵاتێکی تردا کە بەپێی ڕێنمایی وەزیری تەندروستی یاخود دادگای باڵای یەکلایی دەکاتەوە لە حاڵەتێکدا ئەگەر جگە لە وەرگرتنی لەم کەسە لێ هاتەیە هیچ چارەسەرێکی تر نەبوو ئینجا بە قراری دادگای باڵای یاخود حاکم ئەو کاتێکلا دەکرێتەوە و دەتوانی وەربگیرێ ئەمە دەتوانین بە خاڵێک جێگەی بکەینەوە و بەنسبەت پرسیاری مامۆستا کە لەسەر خاڵی سێم دەڵێت تێناگەم خاڵی سێم زیاتر ئەمە بۆ دکتۆر و بۆ دەستگا تەندروستیەکانە کە باسی خانەی ڕەگی دەکات و خەتا ئەو خانەی کە خۆیان دروست دەکەنەوە ستیمسێڵی پێ دەڵێن لە ئینگلیزیدا بە نمونە جگەرمان هەیە مۆخی ئەسقامان هەیە چەندە شلەی بکرێتەوە خۆی دروست دەکاتەوە ئەو بۆ کەسێکی کە پسپۆر بێ لە تەندروستیدا زۆر ئاسانە و زۆر ڕوونە تێگەیشتنی زۆر سپاس سپاس بۆ بەڕێز زولفا محەممەد ئێستا ڕێی بەڕێز دکتۆر ڕێکەوت وەزیری تەندروستی هەرێمی کوردستان وەردەگرین فەرموو بەڕێستان مایکەکە جارێکی تر بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان بەڕای من مادەی یەکەم پێویستە بەم شێوەیە دابڕێژرێ پێویستە بەخشینەکە لە ویستێکی ئازاد و جێگرکراو بە نووسراو بێت کە ڕاستێنراو بێت لەلایەن نووسری دادی ینی مصدق من قبل كاتب العدل هەبێ کاتب عدل ئاگای لەوە بێت ئەویش بەو شێوەی کە پەیڕۆ و ڕێنمایەکانی ئەم یاسایە دیاری دەکەن ئەوە تاو مادەکەی تر هەندێک لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان سەبارەت بە خانەی سێم بەڵێ وایە خانەی ڕەجی هیچ تەسیرێک ناکاتە سەر ئەو مرۆڤەی بەخشێ خۆی دروست دەکاتەوە و چەندها بەڵێ نمونەشمان هەیە و لە وڵاتانی تر نەک بۆ هەر بۆ مۆخی ئێسک بەڵکو بۆ هەنێ جار بۆ شەلەلی نووسفی و بۆ ئەوەی کە نخاعی شەوکیش زەرعکرێتەوە بەڵام تا ئێستا نەگەشتە وڵاتی ئێمە و زۆر سپاس سپاس بۆ بەڕێز وەزیری تەندروستی هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر عەبدوڵڵا بەڕێز سەرۆکی پەرلەمانی احتیمالە هەندێک مشکلت وەرگێڕانی تەرجەمەیەتی چونکە نەسی عەرەبی ئەکو دکتۆر ڕێکەوژ ئاماژە پێکردی
يجب أن يكون التبرع صادرا عن إرادة حرة ومثبتة بالكتابة. النص العربي كنيسية مثبتة بالكتابة أنجي مثبتة تحريريا بس يعني بشتي ورقراني بو كردي ابو يعني نسراوي سرچاوي احتمال لو مشكلة ترجمة بيتن مثبتة بالكتابة وتحريرية نظام لا بالرسم لا او درس قانوني او يعني عنده ثانوي او مسنة فرمية او هذا تشتغل مثبتة بالكتابة عن تحريرية استريك وتاي كاك عمر عينات تبيني كتاب بالي بري سروجي برلمان من لجنة ياسایی أبرسم إرادة حرة تفرق يعني بترجمة كي زور جوان آرزو مندانة يعني بوشي خوان لوش جوان كردي أبارزن أو زور قرن آرزو مندانة بيتو بدزنوس كي بخشري پسند كراو لدادنوس برجاس كرابته وكو جنابي دكتور ريكوت باسي كرد يعني بوشي عبارة ده إلا أبي عبارتنا بأوان فرزي كان بسر مانا ترجمة كشيان زور بي سقطه أما يشيان ببورا لخالي دوما هاتو عليه دایکو باوکیشو یان ئەوەی لە ڕووی یاساییەوە نوێڕای دەکات باشە پێمان بڵێ ئەو ئەوەیەتان لەکوێیانەوە عەرەبیەکەمان بۆ بخوێنەوە بزانین وشەی ئەوەی لەکوێ هاتووە ئەوەی لە کوریا کۆ هەیە یان ئەوەی سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت ئێستا داوا لە لجنەی یاسایی دەکەین ئەوەی کۆتایی بخوێنەوە مادەکە ڕێی کۆتایی بخوێنەوە بۆ ئەوەی بخینە دەنگدانەوە بەرز کاک قادر وەڵام من هەر تەنایەک و شاوەی من وتم پێچوانەی مافی مرۆڤ نییە پارێزگاریکردنە لە مافەکانی مرۆڤ ئەوەیش دکتۆرە وتی زۆر سپاس سپاس بۆ بەرز قادر ڕزگەی کاکێ دکتۆر ڕێکەوت بەڕێز جەنابی سەرۆکی فەرموو من حەزەکەم هەنێ شت ڕوون کەمەوە ئەوەی ئەو کاقادر ڕزگەیی و هەنێ برادری تر ئێڵێن ئەوە من ڕۆژانە ئەیبینم بەڵام هەی مەسەرەن ئەوەی کاکتۆر عەبدوڵڵا لە کوێت خوێنوێتەوە و کێ فەتوای داوا بەڵام وڵاتی ئێمە وڵاتێکی ترە یعنی تۆ بێ قانون بۆ وڵاتەکەی خۆت دابنیت ئێمە ئێستا نزیکەی ملیۆنێک و 800,000 ئاوارە خزمە دەکەین ئەو ڕۆژە لە هەنێ لێشە لە قونسوڵی وڵاتە گەورەکانەوە هاتووە ئەڵێ وەڵا 30 کەس لە گەرمیان ئێوە گورچیلەتان فرۆشتۆ و نازام چی لەبەرەوە وڵاتی ئێمە وڵاتێکی تایبەتە وڵاتێکە ئێمە تەبەقەی فەقیری تایە ئاوارەی تایە کەم ئەندامی تایە خەڵکی تری تایە بۆیە بازرگانیکردن بە گورچیلەوە یاخود ئەو ئیستیسناکردانە قانونەکەمان لێ تێگەدا لەبەر ئەوە نابێت بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگا بە هیچ ئیستیسنایەک بدەین زۆر سپاس سپاس بۆ بەڕێز وەزیری تەندروستی هەرێمی کوردستان بۆ ئەمڕۆکردنەوەیە ئێستا کاک دکتۆر عەبدوڵڵا ڕێی کۆتایی بله برای سروکی پارلمان سپارت به بسیار کاک انور قادر سر مسئله او زرع نخاع العظم است طبعا لهمو است زیاتر ل 1400 سنتر هي الدنيا او عمليات انجام دريد وصلنا نجيب فتر ل 6,000 جوره عمليات او جوره انجام دريد لهمو دنيا ويستبويا يعني سرچاوه كسركي بو چاره سرکندنی پتر لبیست نخوشی زور کشنده سرطانی خین و سرطانی غدد اللمفاویه او جوره نخوشانه و زور سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا بۆ ئەمڕۆکردنەوەیە ڕێی کۆتایی بەڕێز دکتۆرە ڤاڵە بخوێندرێتەوە بۆ ئەوی بخینە دەنگدان نیساتەیە مادەی 5 یەکەم پێویستە بەخشینەکە لە ویستێکی ئازاد و جێگیرکرا و بە نووسراوی سەرچاوەی گرت بێت ئەویش بەو شێوەیە کە پەیڕە و ڕێنماییەکانی ئەم یاسایە دیاری دەکەن مەبەستمان ئیرادە حوڕە مستەقیڕە کە لێرانەش مشەڕع دەڵێ بە نووسراوی واتە المثبتە کتابیەن ئەو تەحریریەن و کتابیەن بە شێوەیەکی فەرمی بۆیە پێویست ناکاتن مەسەلەی بابەتی کاتب عدل و ئەوانە ئیزافە بکەین لە بۆ ناو مادەکە چونکە دەڵێن المثبتە تەحریریەن واتە بە شێوەیەکی نووسراو بێ نووسراوەکەش نووسراوێکی فەرمیە دووەم جگا لە نەشتەرگەری چاندنی موخی ئێسک بەخشین لە کەسانی نالێهاتە و کەم لێهاتە عەدیم الئەهلیەتی و ناقصیها قبول ناکرێت هەتا ئەگەر دایک و باوکیشی یان ئەوەی لە ڕووی یاساییەوە نوێنەرایەتی دەکا ڕەزامەندی لەسەر بدەن
سێیەم دەکرێت گواستنەوە و چاندنی خانەی دایک خانەی ڕەگی لە منداڵ و لە کەسانی نالێ هاتە و کەم لێ هاتە عەدیمەی ئەلئەهلیەتی وەناقصیها بۆ دایک و باوک یان منداڵەکانیان لە نێوان خوشک و برایەکان ئەنجام بدرێ بە مەرجێک ڕەزامەندی نووسرا و لە هەردوو دایک و باوکی منداڵەکە بدرێت ئەگەر هەردووکیان لە ژیاندا مابن یان یەکێکیان لە حاڵەتی مردنی ئەوی دیکە یان لەو کەسەی باوانە یان ویسایەتی لەسەر هەیە و لە جێگرەوە یان نوێنەری یاسایی کەسی نالێ هاتە یان کەم لێ هاتە. ئێستا مادەکە دێخینە دەنگدانەوە نساب هەیە فەرمونەوەی لەگەلە دەستی خۆی بەرزکردنەوە وەزیر لەگەڵ نەبوو وەزیر لەگەڵ نەبوو یەکی مناقەشە ئێستا دەنگدانەوە تاوەکەین. چلوسێ لەگەلن ئەوەی دژە دێلین دیارە بەڕێز دکتۆر ڕێکەوت اختصاسە لێرە حازرش دەرفەتەکە ئەندە تێبینی ترێ هەنا ئەو تێبینیانە پێمان باشە بنووسین ئێستا ئەکە زەحمەت نەبیت بینوسی بدەیە لژنێ کاتب عەدلەکە ئەوە ضرورە ئەزانین چۆنە ئێمە زۆر جار ئەوە سیاغەیە لە سیاغەکردن ئەوەی دەڵێتن فەرمی نووسراوی فەرمیەکە دەکرێت شتیادی قوربان مجتەمەعی ئێمە سەیریکە زۆر جار لە ژنی ئەسەنن لە خوشکی ئەسەنن یا لە ژنی ئەسەنن یا لێکێکی ئەسەنن جاری وایە جەبریەکەن کتابێکی لە ماڵەوە بە زۆر پێنووسن تۆ کە هێناتە بەردەم لە جنەیەک لە ژنەکە قانونێکی تیا بوو طبعا قانونی دەوائری صەحە قووەتی کاتب عەدلی هەیە لەوانەیە لەبەر چاوی ئەو لە جنەیە بڵێ من نایدەم من خۆم بەسەرم هاتووە یەکێکی نەخۆشێکیان هێنابوو دوتی من نایدەم دوای ئێمە لە ژنە طوبیەکە وتمان کاکەەوە نابێ گورچیلەکەی نابێ بۆیە ینی ضرورە قەناتێکی تر هەبێ دوای ئەو کتابەتە قەناتێک تر هەبێ مقابلەی ئەو کە چێ ئەڵێ ئەو نووسینە لە ژێر زەختانیە. ئێستا داوا لێیان دەکەین لە لژنە یاسایی لە سیاغا بە شێوازێکی وا سیاغا بکرێتن کە قابلی شتیهات نەبیتن. بەڕێز دکتۆرە بەڵێ دانش دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان دەیکەین بە نووسراوێکی فەرمی کە کوتمان نووسراوێکی فەرمی واتە ئەو نووسراوە پێویستە لەلایەن جهەتێکی فەرمیەوە مسادقەی لەسەر وەلە سیاغا عیلاجێکی باشە بوو. دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان ویستم بڵێم ئەو مادەیە دەنگی لەسەر دراوە بەڵام ئەوە لە سیاغی ئیزافە لە سیاغا باسمان کرد لە سیاغا نقطەی نظامی لە کاتی دەنگدانە بەڕێز سەرۆکی پەرلەمان دەنگی لەسەر درا دژوەر نەگیرا مناقەشەشی لەسەر ئەوە پێچەوانەی پەیڕەوی وایە برادرانی لیژنەی یاسایی خۆیان پێچەوانەی یاساکە بەڵێ بۆ سیاغا بۆ دەوڵەمەندکردنی سیاغا ئێستا ئەوەی دژە ئەوەی دژە نیە وەک مناق گۆڕیتان بەڵێ ئەوە سیاغە نییە گۆڕا ناگۆڕێتەوە گۆڕا ڕێی جەنابتە بەلێ فەرموو دکتۆرە باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە ڕوونکردنەوەکەم لە کاتی خوێندنەوە ئیشارەتم بەوەدا کە مەبەستمان لە نووسرا و نووسراوێکی فەرمیە ئەوەی لەگەلە ئەوە تەواو بوو ئەوەی دژە پێنج کەس دژە مادەکە پەسەند کرا مادەی شەشەم بخوێنرێتەوە فەرموو. مادەی شەش کەسی بەخشەریان ئەوەی یاسا پێویستی بە ڕەزامەندی دانی کردووە لەسەر بەخشین بۆی هەیە لە بەخشینەکە پاشگەز بێتەوە تاوەکو پێش دەستکردن بە ئەنجامدانی نەشتەرگەری گواستنەوەکە. بەڵێ زۆر سپاس بۆ لژنە یاسایی ئەوەی دەیەوێت مناقەشە بکات لەسەر ئەم مادەیە ناوی خۆی بنووسێتەوە.
بەڕێز دیارە چوار بەڕێز دەیانەوێت ناقشە بکەن لە سرا مادەیە دکتۆرە جوان بەڕێز فەرموو. بەڕێز دکتۆرە جوان ئیسماعیل ڕاستە مادەی 6 باسی تەبەڕوعی دەکا باسی بەخشینی دەکا ئەوەش بەڕاستی قیمەتی ئینسانیە هاوکاریە قیەمی ئینسانی دەچەسپێنی لە ناو کۆمەلگا بەڵام ئێستا ئەو مادەیە گە بخینی مادەکە زۆر مەفتوحە داوا لێبوردنیش لە لجنەی دەکەم چکە ئێستا لە قسەکردنی لەسەر چکە ئەمە لە لجنەی زۆر بە تێروتە سەر مادەکانمان گفتوگۆ لەسەر کردە بەڵام ئێستا لە کاتی مناقەشە و فکرێم لۆ هات مادەکە وا ئەگە بخینی ماوەچی مەفتوحی کراوە لە پێش متەبەڕێعی کردیتەوە باش ئەوە مەثەران یەکێک نەخۆشە گورچیلەی پێویستە گورچیلەی ڕاستە گورچیلەی پێویستە یەکە کات گورچیلەی بداتێ پاشپی دوو ڕۆژی لە عملیاتی پشێمان بووە ئایا حالەتی دەرونی نەخۆشیەکەی کو دەبی ئایا حالەتی سەحیل لەبەر خەتەریات نابی لەبەر ئەوە داوا دەکەم ماوەچی دانین لە پێش متەبەڕێعی وها مەفتوح نەبی وای لێبی مادەکە گەلی ژنە یاسا لەگەلم بی کەسی بەخشەر یان ئەوەی یاسای پێویستی بە ڕامەزامەندی دانی کردووە لە سەربەخشین بۆی هەیە لە بەخشینەکە پاشگەز بێتەوە پێش دەستکردن بە ئەنجامدانی نەشتەگەری گواستنەوە بە ماوەچی گونجاو بە عەرەبیەکەش زیاتر بە قووە تێدەگەیشتین ئەوەی يجوز للمتبرع أو من استلزم القانون موافقته على التبرع العدول عن التبرع قبل البدء في إجراء عملية النقل بفترة مناسبة. زور سپاس. زۆر سپاس بۆ دکتۆرە جوان ئیسماعیل زەحمە نەبیتەوەی نووسیتە لەبەرەوە درێژ بووە کرد بە نووسین بۆیان ڕەوانە بکەی سپاس. بەڕێز عومەر عینایەت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان کەسی بەخشەر ئێمە تعریفمان کردووە کەواتە کەسی بەخشەر کەسەکە زیادەیە لەو شوێنەیە کە پێویستە کەسە بێ دایان نەناوە لەو شوێنەیە کە پێویست نییە دایان ناوە کەواتە بەخشەر یان ئەو کەسەی یاسا پێویستی بە ڕامەندیدانی کردووە لەسەر بەخشین بۆی هەیە لە بەخشینەکە پاشگەز بێتەوە ئەو تاوەکووە زیادەیە هەر پێویست ناکە پێش دەستکردن بە ئەنجامدانی نیشتەرگەرێک تاوەکوەکە هەر زیادەیە ئەنی ببێ و نەبێ تاسیل حاصڵە کەسەکەی پێشوش پێویستە لا ببرێ بەخشەر یان ئەو کەسەی ئەبێ ئاوای لێ بکرێ زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت بەڕێز سەهراب میکایل فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی بەس من داخوازێک بەڕێز دکتۆر عەبدوڵڵا هەیە هەگەر بوومە بەس بێ یعنی ئەو دیێڕوونکەتن پێش دەستکردن بە ئەنجامدانی نەشتەرگەری گواستنە وەکە یعنی کەنگی ماوێ دەست پێتیەتن پێش دەستکردن کەنگی بەریک و بەنات ساڵێ بە ڕۆژێکی پیچێکی نزیکایە دکتۆرە جوانە ئەگەر بێتە دەستنیشانکردن بەریک و ئەم دەنگی سەردەنگ بوومە باش. سپاس بۆ بەڕێز سەهراب میکایل دواتر دکتۆر عەبدوڵڵا داوا لێ دەکەین ڕوونکردنەوە بدەت ئێستا بەڕێز شوان قەلادزی بفەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من لایەن بەڕێز دکتۆرە جوان کراو زۆر سپاس. بەڕێز شێرکۆ حەمامی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنهاوە داڕشتنەوەکەی ڕەنگە هەر خۆشتیش خوێنێتەوە کەسی بەخشەر یان ئەوەی یاسا لەسەر بەخشین پێویستی بە ڕەزامەندیدانی کردووە هەتا پێش دەستکردن بە ئەنجامدانی نەشتەرگەری گواستنەوەکە بۆی هەیە لە بەخشینەکە پاشگەز بێتەوە ئەگەر ئاوادا ڕێژنەوە زۆر کوردیتر و ڕەوانتر و هەمان بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ محەممەد ئەمین ئەگەر ئەوەی نووسیت ئێستا پێشنیارکردی بنێری بە نووسین بۆ لجنەی یاسایی ئێستا داوا لە لجنە پەیوەنددارەکان دەکەین ڕێی خۆیان بدەن. بەڵێ دکتۆرە باڵە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو ڕایی کە پێی وابوو پێویستە فترەیەکی محەدەد دیاری بکرێتن بۆ کەسی متەبەڕع لێرانە متەبەڕع مطلقە حەقی تەبەڕوعەکەی بۆیە بە هیچ شێوەیەک هیچ قەیدێک هیچ شەرتێک هیچ مەرجێک ناتوانین بخەینە ئەستۆی کەسی متەبەڕع کەسی متەبەڕع بۆی هەیە ئاخر لەحزەش پەشیمان بێتەوە لەو تەبەڕوعی کە کردوویەتی هیچ یاسایەک حەقی نەداوەتە خۆی کە حەقی متەبەڕع قەید بکاتن بە دانانی مەرجێک یان دانانی شەرتێک بۆیە ئەوەیان لە ڕووی یاساییەوە ئەو کارە ناتوانین ئەنجام بدەین بەڵام لە ڕۆی لوغەویەوە ئەو پێشنیارانەی کە کران ئێستا لیژنە پەیوەندیدارەکان دایدەڕێژینەوە و سپاسی ئەندامان دەکەین. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤالا بۆ ئەم ڕوونکردنەوە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جاسم فەرموو.
برای سروکی پارلمانی میشی بو برسب بو كاكسراب نفسي برسب دكتورة فالايا چونكو تبرعت شكل مطلقة طوعية نشي مداكي بوداني نمداكي ممنونين زور سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا بۆ ئەمڕۆکردنەوە ئێستا داوا لە بەڕێز دکتۆر ڕێکەوت ینی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان دەکەین ڕێی جەنابیان لەسەر ئەم بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵ ناوەڕۆکی مادەکەیە بەڵام ئەگەر بکرێ هەتا کاتی دەستکردن بە ئەنجامی نەشتەرگەرەکە یانی نەخۆشەکە بۆی هەیە پەشیمان بێتەوە هەتا پاڵیەخە بۆ گوێنەکە ینی حەقی مطلقی نەخۆشەکەیە کە بەخشەرەکەی کە پەشیمان بێتەوە سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێکەوت وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ئێستا داوا دەکەین مادەکە دووبارە سیاغا بکرێتن بۆ ئەوەی بخینە دەنگدان ئەوەش ئەو تێبینی بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە ئەو تێبینیە شەکر وەرگیراوە بەڵێ بەڵێ کاک سەهراب فەرموو نقطە نظام جارەکە دی دکتۆرە بالا زەحمە نەبێ و مایکە بەڵێ فەرموو بەرێ سەرۆکی پەرلەمانی قەزدام شوێ ئەو نەبوو دەمێک بێتە دەستنیشانکردن بەس مدوێ ئەوە بوومە بێتە ڕوونکردن بەری بەنات مەثەلەن دەهێتە عەمەلیکردن بەری بێتە عەمەلیکردن بەری بێتە تەخدیرکردن کیش وەختە ئەم حسێ بکەین بەری دەستپێکردنا ئەنجامدان بەس یا من ئەوەیە نەکو ئەم بینە دەستنیشان بکەین ئەو مافی ویە گەشت سپاس کاک سەراب كاك دكتور عبد الله بيستي برونك هناك إضافة بله برئيس سلوك البرلمان العربي كوي زورة واضحة حتى ما قبل البدء في إجراء عملية النقل يعني 5 دقيقة جبري عملية النقل حتى ما قبله سپاس بو يعني الدكتور خو بدل كل شيء كانت عمليات جي كده ما خو كيرك شيء بس ليفابو بشتنجي حسب اللي بابونا سپاس بو برئيس دكتور عبد الله برئيس كاك عمر عينات فرو بورا جنابي سروكي برلمان اگر حتى لوا بوتري تنانت پیش دەست پێکردنەکە زۆر باشترە پێچێ سپاس بۆ ئەو تێبینی یعنی ترەوە تەواو قەتعیە بێوەکوی جەنابی دکتۆر ڕێکەوت سپاس بۆ بەڕێز عمەرعینات حتا کەش ئەوڵ بدەم بکەنە تەنانەت ڕاسترە بەڕێز دکتۆرە ڤالا ئەگەر مادەکە حتا تەنانەت بەڵێ ئەگەر بخوێنیەوە بەڕێز دکتۆرە ڤالا بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 بەخشەر یان ئەو کەسەی یاسا پێویستی بە ڕەزامەندی دانی کردووە لەسەر بەخشین بۆی هەیە هەتا پێش دەستکردن بە ئەنجامدانی نەشتەرگەری گواستنەوەکە لە بەخشینەکەی پاشگەز بێتەوە ئەو مادەیە بەو شێوازە دێخینە دەنگدانەوە ئەوەی لەگەلە دەستی خۆی بەرزکەتەوە چلو شش کەس لەگەلە ئەوەی دژە یەک کەس دژە مادەکە پەسەند کرا مادەی حەوت بفەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی حەوت یەکەم مامەڵەکردن بە هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ یان بەشێکی یان یەکێک لە شانەکانی لەسەر شێوەی فرۆشتن یان کڕین یان بە بەرامبەر و سروشتەکەی هەرچیەک بێت قەدەغە دەکرێت دووەم نابێت چاندنی ئەندامیان بەشێکی یان یەکێک لە شانەکانی ببێتە هۆی ئەوەی کەسی بەخشەر یان هەر یەکێک لە میراتگرەکانی هیچ سوودێکی مادی یان عینی لە کەسی وەرگەریان لە کەسوکاری بەهۆی گواستنەوە بێ یان بە بۆنەی بەدەست بهێنن سێیەم قەدەغەیە لەسەر پزیشکی تایبەتمەند دەست بکا بە ئەنجامدانی نەشتەرگەری چاندن لە کاتی زانینی بە سەرپێچیکردنی هەر حکمێک لە حکمەکانی هەردوو بڕگەیەی سەرەوە بەر لە تەواوکردنی ڕێکارە یاساییەکان
سپاس بۆ بەڕێز دکتۆرەواڵا سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمان ئێستا دەست دەکەین بە گفتوگۆ لەسەر ئەم مادەیە ئەوەی دەیانەوێت ناوی خۆ بنووسن فەرمونون. برێس شکریە ئیسماعیل فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە مادەی حەوت بە تەواوی زیادە و ئەوە لە مادەکانی پێشتر باس کراوە پێویست ناکە لێرە دووبارە بکرێتەوە و بە پێویست دەزانم ئەم مادە لابدرێ و سپاس. سپاس بۆ بەڕێز شکریە ئیسماعیل. بەڕێز مونیرە عوسمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مونیرە عوسمان لە مادەی حەوت بەرگەی دووەم لە کۆتایی دێڕەکە کەڵە گواستنەوە بێدیان بە بۆنەی بەدەست بهێنن هەستەکە ینی ئەمە مەتاتیەوە ئینسان نازوانێت مانای ڕستەکە تەواو ناکە و برگەکە کەم و کوڕیتیای بۆیە داواکەم جارێکتر دایبڕێژنەوە. سپاس. سپاس بۆ بەڕێز مونیرە عوسمان. بەڕێز عومەر عینات. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان لە بەرگەی یەکەم مامەڵەکردن بە هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤیان بەشێکی یان یەکێک لە شانەکانی لەسەر شێوەی فرۆشتن یان کڕین یان بە بەرامبەر و سروشتەکەی ئەلێرا ئەوە واضح نییە سروشتەکەی مەبەستیان چییە ئەگەر دەقە عەرەبێکمان پێ بڵین بۆی تەرجمەکە باشتر یان سروشتەکەی هەر چیەک بێت قەدەغە دەگرێت. دووەمیش نابێت چاندنی ئەندامیان بەشێکی یانیکێک لە شانەکانی بێتە هۆی ئەوەی کەسی بەخشەر یان هەرێکێک لە میراتگرەکانی هیچ سوودێکی مادیە عینی لە کەسی وەرگریان لە کەسوکاری بەهۆی گواستنەوە بێت یان بە بۆنەی چی یعنی ئەوەش هەر واضح نییە ئەوەش ئەبێت چاک بکرێت. سێهەمیش لە وشەی لە حکومەکانی هەردوو بەرگەکە بە هەڵە نووسراوە چاکیکەن و زۆر سپاس. یاکەی زیاد. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان حاڵەتێکەیە پێم وایە لەم مادەی حەوتەیە یان ئەبێ ئیزافە بکرێ یان زیاد ینی بە بڕگەیەکی جیا ببێتە 4 بڕگە یان زیاد بکرێ بۆ سێهەم. ئەویش ئەوەیە زۆر جار ئەو دکتۆرانەی یا هەندێک لەو دکتۆرانەی کە بڕیار ئەدەن لەسەر وەفاتی مرۆڤێک هەر خۆشیان ئەبنە ئەو کەسەی کە یا ئەو دکتۆرەی کە بڕیار ئەدا لەسەر نەقلی ئەو ئەندامەیە و عزۆ بەشەریە بۆ جەستەی بەشەرێکی تر. ئەمە حاڵەتێکی زۆر مەترسیدارە هەر بۆیە منەظەمەی تەندروستی جیهانی لە مەبدەئی دووهەمی تەوجیهی خۆیان لە راپۆرتی جیهانی خۆیان ڕایگەیاندووە کە نابێ ئەو دکتۆرەی کە بڕیار ئەدا لەسەر وەفاتی ئینسانێک هەر خۆی بڕیار بدا لەسەرەوەی کە چ عزوێک یا عزوە نەقڵ بکرێ. بۆیە پێشنیارەکەمەوەیە کە هەر نەسی مەبدەئی تەوجیهی تەقریری منەظەمەی سەحەی عالەمی دوو بکرێ بە بڕگەیەکی تر لە مادەی حەوتە كالله لا يجوز للأطباء الذين يبتون في أن وفاة المتبرع المحتمل قد حدثت فعلا أن تكون لهم علاقة مباشرة بعملية نزع الخلية أو النسيج أو العضو من المتبرع أو بإجراءات زرع أي منها لاحقا ولا أن ينهضوا بمسؤولية رعاية أي من المتلقين المحتملين لهذه الخلايا أو النسج أو الأعضاء. زور سباس. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت. بەڕێز بەهزاد دەروێش فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی مادە هەفتەی سێەم کە بەحسێ بە حکومە هەردوو خاڵێت سەرەوەت کرد قەناعەتە من gelek hikmediyetê vê osayê da ke pizîşkê tayband vê pêgiriye pê biket. Berindê çikî ne bes her duxalan pê baş e vê şêwaze bête siyaxekirin qedeğeya li ser pizîşkê tayband dest bikat bi encamdanên niştergerî çandin pêş ku rêkarên yasayî taw bibin. Çünkü wezaret meniye derêxistina rênmayê pêwîst bû pizîşkê tayband ihtimala 10 rênma bû van pizîşka derbixîd nebes که و هر دو خالی سر آماده پیکریه. تینی زور سپاس. سپاس بو برئیس بهزاد درویش. برئیس دکتر شیرین حسنی.
برای سروکی پارلمانی از بیشتر ماده هفته برگایکی و یا دوی هر دو زیدانه چونکو ماده چاره هاتیه بحث کردن ابتنی برگاسیه ببینیدن قدغه لسر پزیشکی تایبت من و سبارت با بسیارا که عمر عنایت که بحثی کری برگایکی برانبر سروشتکی اگر بینو دقیق عربی بخوینن دق عربي يحظر التعامل بأي عضو من أعضاء جسم الإنسان أو جزء منه أو أحد أنسجته على سبيل البيع أو الشراء أو بمقابل أيا كانت طبيعته يعني لرا ترجمة حرفي كراوة لبرا بكردية كتوزي واضحنا هاتوا يعني بهر شيء ويك بينك برامبر سروش تكيبه سپاس برئیس دکتور شیرین حسنی برئیس دکتور عبدالله جاسم برئیس سروکی پارلمانی سبارت روندکردنا دو برئیس دکتور شوکت و کاک بهزاد طبعا او ماده 15 مو يعني او فصلي شوارم اجراءات زرع الاعضاء البشريه او شوار لجنه لجنه الموافقه على اجراء عمليات الزرع ولجنه التحقق من الموت ولجنه القيام بزرع الاعضاء ولجنه القيام باخذ الاعضاء من المتوفين او بتفصيل لرا اما جابكرا وزور سباس سپاس بو برئیس دکتور عبدالله جاسم برئیس دکتور سراج فرمو برای سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پرسیارەکەی کاک عومەر عنایەت لە جێی خۆیەتی باسیەوەی کردێ بە بۆنەی نەمینێ فعلەن بە بۆنەی بە وشەیە کە لێرەدا مانای نادا لەبەرەوەی لە عەرەبیەکەی تەرجمەی حرفی کرایە لە عەرەبیەکەش وایە بسبب النقل أو بمناسبته جای من داوا دەکەم لە لیژنەی معنی مناسبته لا بدرێت و دەستان سپاس بۆ بەڕێز دکتۆر سیراج ئێستا داوا لە لیژنە پەیوەندیدارەکان دەکەن ڕێی خۆیان بدەن ڕاتان تکایە برئیس دکتۆرە بەهار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی یەکەم کە ئەڵێ بەرامبەری و سروشتەکەی هەرچیەک بێ ئەیکەینە بە کڕینیان بە بەرامبەر کە سروشتەکەی هەرچیەک بێ واتە ئەو بەرامبەرە سروشتەکەی هەرچیەک بێ نەقدی بێ یان عینی سەبارەت بەوەی کە لە بڕگەی دووەمە بەهۆی گواستنەوە بێدیان بە بۆنەی ئەم شتە لە یاسادا شتێکی یعنی نەشاز نییە یعنی شتێکە هەیە لە زۆربەی کاتەکانە ئەڵین بەهۆی ئەوە یا بە مناسبەتی ئەوە یعنی بە مناسبەتی ئەو وەرگرتنە یا بە مناسبەتی ئەو گواستنەوە بۆیە بەهۆی لەگەڵ بە مناسبەتی دوشتی جیاوازن زیاد نییە لێرە وەکو ڕای لیژنەی یاسایی سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار بۆ ئێستا ڕێی لیژنەی تەندروستی کە برئیس دکتور عبدالله بله برئیس سروکی پارلمانی خودی من رونکردنە کە هەی ئەگەر دەرفەت هەبیتن علاقەت بە مادەی هەفتی هەی مەسەلەی کرین و فروتن و مقابل و فایدەی عینی و نعینی ئەوژی ئەبوو ئەو جەنابی دکتۆر ڕێکەوت ئاماژە پێکرا لە ئیران لە ئیران ئێستا مشکلەی چەندینی گورتیلە و مشکلە و تقریبا ئەوە حل بووە چونکە یەکەم دەوڵەتە لە جیهان ئێستا ویتینگ لیست یعنی قایمەی ئینتیزار نییە هەر کەسێک پێویستی بە گورچیلە بیتن گورچیلەکی ئەتوانێت حکوومەت دابین بکات بۆ ئەوە چوون ئەسوسیشنەکە ڕابطەکەی دروست کردووە ناوەکەی ناوێ ڕابطەی ئەو نەخۆشانە ئەوێ تووشی فەشل کلەوی بوونە و ئەوێ پێویستی بە چاندنی گورچیلە ئەو ڕابطە 9 فەرعی هەیە لە هەموو ئیران و 25 سنتەرژی هەیە چاندنە گورچیلە هر نخوشك الإيراني عجز كلية هبتن نافيويت وير رابطة نيفيسية وهر كسك يجي آماده بيتن يعني بساخي زندوي قلت جسكاخو بخشيتن بو أو نخوشة أو جي نواكي لرا نويسية بس شون أو طبعا حكومات همو نفقات أو عمليات لأستويخو دقريتن وهمو أو درمان بيشو باش عمليات كجي لسر حكومته وحكومات بو او الرجاي لسماسيرا وبروكر بيدلين وايجنسي بقريتن حكومات بخو او يعني حكومات باو اركد هالدا ستيت او برابارايك وك هديه دتتا او متبرع و حقي دايا ورقر يعني او نخوشكاجي برابارايك وك هديه اوش بدتا او متبرعك وطبعا بيش قال اوش حكومات يعني أو كسي متبرع سود من دبتن لهم خدمات بمي تندرسي بداني قسطي مانغانا طبعا بأو كيش بأو ريجا هيج استكيشي ما قرتيلا لإيران نماوا
ئێمە پرسیارمان ئەوەیە ئێمە طبعا بوو کەلتوری خۆمانژی ئەوە زۆر باشە لێرە جناب يعني دكتور ريكا وجناب وزير تندرستي بو كالتوري خومانجي او حدكي چونكو ايما ثقافتي يعني بخشين تاكو استكيما لا كومالغاي كردي وما فيتو ما نفيتن استهيا بازرغاني وكريني قول تشيزا وهي لكردستان اگر بوشي وحكومت او اركرابه بيتن او حلقي سمسار وتاجر اواني مافيا كان نامينيتن چونكو استا مثلا هي ب 20 مليون قرشي لدكريتن بس او 20 مليون بس 5 مليون دچن او متبرعي 15 مليون سمسار او مافيا كان يعني او ازمونك زور سركوتويه لايران ولا لهمو فكولين السايكولوجيجي اگر اك هاندان ان تحفيزي كسك بكتن تحفيزي مادي باشترين تحفيزه بو چرسري او كيشه نظام ايما چون باش مادي حفتم ابيت چرسري بوكين رأي سرنجي ايوا بريزا كان زور سپاس ممنون است خوش زور سپاس بو برز دکتور عبدالله جاسم بو ام رون کرنوا هرچند دريج بو استا داوا دكين ل برئيس وزيري تندرستي هرمي كردستان رأي خول سر ام ماده بدات فرمو برئيس جنابي سروج برلمان يكم سبارت برون كردنوا كي دكتور عبدالله من بيموايا اگر حكومه راضي بو التزام مالي كايسا براسي بريارك هي لسروكاتي انجمني وزيران هر بريارك التزامي مالي زياتر بخات سر حكومه خود زاني لبر قيران داريك اما بيمان ناكري بلام او برياره من بشتيكي باش يزانم يعني فعلا استا مثلا تو 20 مليون ادريبا قرتشيليك لو انا 5 مليون بدريبا نخوش متبرعك اولا ايرانيش فعلا خصكيتور دوباتي خصكيتور عبد الله كمو حلبو سبارت بوي مادي حوتم خالي سيام توزيك ام خاله ابي صياغه بكريتها زانين وشيء ركيكا يعني من تو من الله تو زاني وتمن الله من زاني شلون اثبات هيك زاني وما بويا شيء بزيشكي تايبت من ديجنيه شيء دوائري صحه وزارتها كام شبكه قدغيا بمشي ويا بكريت قدغيا لسر بزيشكي تايبت منت دسك بكات بانجامداني نشترگري چاندن پیش تەواوکردنی ڕێکارە یاسایی و کارجێ ڕێکار ئێمە قانونمان هەیە قانونمان داناوە ڕێکارەکان چییە ئەم نەخۆشە ئەبێ بە ئیرادەی خۆی بێ ئەبێ کتابێکی فەرمی هەبێ بچێتە بەردەم لیجنەیەک کە دکتۆرێکی دەرونی و دکتۆر لەژنێکی طبی بێ کە بڵێن کامیل ئەهلیەتە کە سبوت نەبوو هیچ زەختێکی تیانە هەموو فەحسەکانی بۆ کرابێ ئەو گورچیلێ بۆ ئەم نەخۆشە بێ کە ڕێکارە یاسایی و کارجێ ڕێکان تەواو بوو ئەو دكتورة حقي هي أو زرع بك بلام تو علي ولا تو زاني وتمنى من خير نمزاني شلون لبيني منو تو يا صلح به بويا قد غيا لسر بزيشكي تايبد منت دست بكات بانجام داي نشترگري چاندن پیش تواوبوني ريكارا ياسايو كارجر ريكار زور سپاس بو برئيس دكتور ريكوت وزير تندرستي هرمي كردستان برئيس دكتور والا فرمو برئيس مريم صمد التوزيع كيف بدأ فرمو ووي رأيك وتايب خندريته والله برزان ديار المادي حاوت كاك دكتور عبد الله بيجنياري كي كرت وكاك دكتور ريكوتيش توزيعي دا وبيجري له بيجنياري كي كر بوي كمؤسسه كبت بو اوي هر كسيك ب جستيكي خو اندامي خوي ببخشيت بيتانوانيه او مطاطي بودواي درفتك بوي كخلق بي ولا رقي او سودمن بيت يعني حكومت نازل من لو تينا جيشتم حكومت لبرانبر دا بارا ببخشي بوكسا يعني اگر توضيحك بي او اگر قرار بي بكريت بماده بله سپاس بو خاتو مريم صمت اگر برئيس دكتور ريكوت توضيحك بدا لسراو برئيس جنابي سروك بله برئيس جنابي سروك برلمان استا يما بمانه ونمانه بخشين زور كما يعني كزنيه قرشيلي خوي بخو راي بداته كاس امان هاتون طبعا او ايرهنيانا فارس لخبري خويا ويان كردو ولا خويا نان كردو او خبري هذا صدها صاغه فعلا او همو ابو مرحلاني ايما روشتون هاتون لجي اويك ضلال دروز بيو دليل دروز بيو او دروز بي هاتون خويا منظمه كان دانا ناوي او نخوشانيان نسيوا كبيوسي بچاندني قرشيلي ناوي او خلقانشيان نسيوا كانويت قرشيلكانيان ببخشن باش
دەوڵەت بڕەپارێکی داناوە سەقفێکی دانەوە بزانام 3 ملیۆن تمەنە ئەگەر غەڵەت نەبم ئەو نزیکەیە مەسەلەن دایناوە دەیدات بەو بەخشەرە و کابراش ئەگەر متەمەکین بوو ئەتوانێت بڕەپارێکی مەحدود بدا بەو بەخشەرە و شتەکانیش تۆ مهمی ئەمە چییە تۆ خۆت تعامل لەگەڵ بەخشەرەکە ناکەی تۆ ئەو منەظەمەیە ناوەکەت بۆ دۆزێتەوە طبعاً بەپێی بڵین ئەگەر بۆت ببێت تەمانەوە فەحسەیە ئەم شانەیە مطابقە بەو شانەیە بەڕاستی ئەگەر مەسەلەی قەیرانی دارایی نەبێ و شتەکان ئەوە ڕێکوپێک بێ و ئێمە بە ڕاوێژ لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییە لەگەڵ لیژنەی تەندروستی پەرلەمان و لیژنەی ئۆقاف و مەسەلەن ئەبێ شەرعیش ڕێگا بە و بابەت بە من پێم وایە اقتراحێکی چاکە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێکەوت بۆ ئەو ڕوونکردنەوە تێر و تەسەلە سێ ڕێی ترمان هەنا ئەو ڕێیانەش باوەرگرین و ڕێی کۆتایی بخوێنەوە دکتۆر عەبدوڵڵا جاسم ڕێیت هەبوو برئيس البرلمان هل كوك إضافة بو أخفتنا برئيس وزير التندرستي الكويت يجي في قفي هل بخشركي حكمة الكويت 4000 دينار كويتي داتي يعني تقريبا 12000 دولار يعني أو سيستمها هي ل كان دولتك هي أو لإيران أو براباري ورجرجي داتا متبرع دكتور ريكاوت أوش الرجاي أو الأسوسيشن تحديد كراوة تحدد وتنظم من قبل الرابطة وزور سباس. بله سباس خاتو زلفة فرمو. بالنسبة بابتوا من بما دبت كرينو فروشتن وأجر بشكري تيدا دياري بكري كبا پاداش تيكي بچوكي ددرتو لا حكم پاداش تيكي كمي ددرتو لا حكومتوا بوي بزورك سپور نكري خلق هول دازستي خوي بفروشه بو پیدا کردنی پارا لسر خالي سيهم كوزير تندرستي سياغي كردوا سياغي زور جوان بو بلان پيم باش زياد بكري بلين قد بزشكي تایبەتمەند قەدەغێ دەست پێکردنی لە پێش تەواوکردنی بەڵگەنامە فەرمیەکان و یاخود ئاگادارکردنەوەی لەلایەنێکی فەرمییان نافەرمیەوە لەسەر ساختەی ئەو بەڵگەنامانەی کە پێیەتی زۆر سپاس بۆ بەڕێز خاتو زلفا خاتو شیرین حوسنی فەرموو برای سروکی پارلمانی اضافه کردن و خاله هفدجه لگل ماده و یاسای چون که اف یاسای لسر بنمای بخشینه یهاتی دانا و اضافه کردن و خاله همین ماده دتیک دتو زور سپاس برئیس عمر عنایت برئیس سروکی پارلمان من تنها علم لسیما قدغه لسر اموشه قدغه لسر بکره نابت با برزان دەڕێی جەنابتەوە بە بەڕێزان ئەڵێم با وشەی نابێت دایمزان هیچ ئەگۆڕێ لە مەسەلەکە دووەم دەست بکات بە ئەنجامدانی نێشتەرگەری گواستنەوە و چاندن نەک هەر چاندنەکە گواستنەوە و چاندن ئەوە ئەبێ بەڕێستان بە جەنابی دکتۆر ڕێکەوت بڵێن ئایا ئەکرێت گواستنەوە ئیزافە بکەین لێوە یان نا زۆر سپاس سپاس بەڕێز شوکری ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە ئەمە پێشنیارێکی زۆر چاک و پەسەندە و کۆمەڵی کێشەی زۆر گەورەمان لە بۆ حەل دەکا ئەمە وەکو کرین نییە حکومت لە خەڵک بکرێ و بدا بە کەسێشتر وەکو حکومت وەکو پاداشتێک وەکو دیارەکە بەو کەسە دەدا ئەمە لەلایەکەوە لەلایەشتریشەوە دیارە کەسانێک کە ناوی خۆیان تۆمار دەکەن سەرجەم فحوساتەکانیان بۆ دەکرێ یعنی ئامادە دەکرێن و ئەو کەسانێک کە پێویستیان بە کلیە یعنی بە کاتمان لە بۆ دەژێڕێتەوە هەمە لە هەمان کاتە ڕێگایەکی زۆر چاک دەبێت لە بەردەم ئەو کەسانی کە بازرگانی بەمە دەکەن و ئەمەشمان لەبیر نەچێ ئێمە پرۆژە یاسایەکمان پێشکەش کردەوە خوێندنەوەی یەکەمی لۆ کراوە سەبارەت بە هەموارکردنەوەی سندوقی ئەوەی کە ئەو سندوقی کە بۆ یارمەتی دانی کەسانی نەخۆشی شێرپەنجیان هەیە دیارە لەوە هەژ نەخۆشی کوشندەی تیادا باس کراوە کە ئەمانەش هاوکاری بکرێن یەکێ لەمانە دەکرێت ئێوە لێن دەرێ بڕگەیەکیان بۆ زیاد بکرێن هەر لەو سندوقی سەرەتانە کە ئەو هەژ نەخۆشیە کوشندەی تیادا هەیە لەوێن دەرێ حکوومەت پاداش بدا لەو سندوقە پاداش بدرێتەوە بەو کەسانەی کە بەشێک لە ئەندامی جەستەی خۆیان دەبەخشن و سپاس سپاس دكتور سراج فرمو برئيس سلوكي برلمان عندما برئيس طبيعي عنواني بروجكي ليرة باس لا بخشين أكا يعني أما ليرة بنص بدق بينين باسي هاوكاري باسي دعمة مادي لبو كسب أو هوليكا بابلين پێشەچیەکە لە بۆ بە بازرگانی کردنی ئەو بابەتێ دەکرێت هاوکاری بکرێ بەڵام بابە نەستە ناو یاسایەکەدا نەبیتن ئەوە وەکو ڕای لێژنەی ئەوقاف ئەوەیە و سپاس
سپاس خاتو دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کە حکوومەت بتوانێت بە مقابلێک ئەو ئەندامێک لە ئەندامەکانی لەشی یەکێکی تر وەربگری ئێمە وەکو لیژنەی یاسایی ئەوە وەرناگرین سیاغەی ناکەینەوە لەبەر ئەوەی کە ئەوە ئەچێتە بابی تیجارەتەوە بابی فرۆشتنەوە ئیتر مقابلەکە حکوومەت بیدا کەرتی گشتی بیدایا کەرتی تایبەت بەڵام سەبارەت بە تێچوونی عملیاتەکە ئێمە لە مادەکانی داهاتووە جێمان کردوتەوانێ ئەو کەسانێک کە ئیمکانیەتیان نییە حکوومەت ئەرکی تێچوونی نەشتەرگەریەکان ئەگرێتە ئەستۆ. سپاس ئێستا ڕێی کۆتایی دکتۆرە ڤاڵە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەو پێشنیارێک کە کرا من پشتگیری لە قسەکانی بەڕێز دکتۆر سیراز دکتۆرە شیرن و دکتۆرە بەهار دەکەم لەبەرەوەی لەگەڵ ئامانجی یاساکە ناگونجێ دانانی ئەو مادەیە ئەوە لەلایەک لەلایەکی تر بڕگەی سێم کە لەلایەن بەڕێز وەزیری تایبەتمەند سیاغە کرایەوە هەرچەندە کە بە سوپاسەوە یعنی ئەوە ئەرکێکە ئەو دەیکێشێتن وەکو ئەومان سیاغە کردەوە کە دایڕشت بووە ئەوەیشی کە پەیوەندیدارە بۆ پێشنیارەی بەڕێز دکتۆر شێرکۆ بەڵێ پێشنیارەکەی زۆر بەجێ بوو بەڵام لە مادەی پازدا لە خەتی ئەخیری مادەی پازدا ئەوە هاتووە بۆیە نامانەوێت لێرە تکراریکەینەوە بە سوپاسەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەفت یەکەم مامەڵەکردن بە هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤیان بەشێکی یان یەکێک لە شانەکانی لەسەر شێوەی فرۆشتن یان کڕین یان بە بەرامبەر کە سروشتەکەی هەرچیەک بێت قەدەغە دەکرێت. دووەم نابێت چاندنی ئەندامیان بەشێکی یان یەکێک لە شانەکانی ببێتە هۆی ئەوەی کەسی بەخشەر یان هەر یەکێک لە میراتگرەکانی هیچ سوودێکی مادی یان عینی لە کەسی وەرگر یان لە کەسوکاری بەهۆی گواستنەوە بێت یان بە بۆنەی بەدەست بهێنێت. سێیەم نابێت پزیشکی تایبەتمەند دەست بکە بە ئەنجامدانی نەشتەرگەری گواستنەوە و چاندن یان چاندن و گواستنەوە. بەڵێ سێیەم نابێت پزیشکی تایبەتمەند دەست بکە بە ئەنجامدانی نەشتەرگەری گواستنەوە و چاندن بەر لە تەواوکردنی ڕێکارە یاسایی و کارژێڕیەکان. ئێستا مادەکە بەو داڕشتنەی ئێستا خوێنرایەوە دەخینە دەنگدان دیارە نیساب شەیە ئەوەی لەگەلە دەستی خۆی بەرزکەتەوە فەرموون. چلو شش کەس لەگەلە ئەوەی دژە یەک کەس دژە واتە مادەکە پەسەند کرا. مادەی هەشتم فەرموون. مادەی هەشت نابێت دەست بکرێ بە نەشتەرگەری گواستنەوە بە مەبەستی چاندن تەنها پاش پێزانینی هەردوو کەسی بەخشەر و وەرگر نەبێ ئەگەر تێگەیشت و لەناو قەوس مدریکەن بێت لە ڕێگەی لیژنەی سێیانەی دەقکراو لە مادەی چواردەی ئەم یاسایەدا بە سروشتی هەردوو نەشتەرگەری گواستنەوە و چاندن و مەترسیە ئەگەرەکانی هەردووکیان لە مەودای نزیکیان دوور وەرگرتنی ڕەزامەندی کەسی بەخشەر و وەرگر یان ڕەزامەندی جێگرەوە یان نوێنەری یاسایی ئەگەر لە کەسانی نالێ هاتە یان کەم لێ هاتە یان وەسیەت کراو بێت ئەگەر مردوو بێت بە نیسبەت خانەکانی دایک بە پێی ئەوەی بڕگەی سێمی مادەی 5 دەقی لەسەر کردووە و لیژنەکە کۆنووسێک بەمە ئامادە دەکات و بەخشەر و وەرگر واژووی دەکەن ئەگەر بێهۆش یان تێنەگەیشت و نەبێت یان لەلایەن جێگرەوەی یان نوێنەرە یاساییەکەی. سپاس. ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە ئەوەی دەیەوێت بەشداری بکرد لەم گفتوگۆ ناوی خۆی بنووسیت فەرموون. هەرە مادە کۆتایی دێنین و پشۆوەک وەردەگرین. دیارە سێ بەڕێز دەیانەوێت بەشداری بکەن لە گفتوگۆ. بەڕێز عومەر عینات فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من تەنها سەرنجەکەم تێگەیشت و یعنی فاهم مدریک ناکە یا بکرێ بە ئاگا
بە ئاگا بێت یان هۆشیار بێت لە هەردوو لە دیاری دووهەم و دیاری ئەخیر وشەی تێنەگەیشتوو لێ مانایەکی نییە بگۆڕێت بە ئاگا بێت یان هۆشیار بێت. سپاس. سپاس بەڕێز شکریە ئیسماعیل فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا من زۆر ڕەخنەم لە لێژنەی یاسایی بە تایبەتی هەیە هەرچی پێشنارێکیش باش بێ ڕەتی دەکەنەوە. من حەز دەکەم یەک نمونەی واقعی بهێنم. من خۆم سەردانی گەنجێکی تەمەنی 25 ساڵیم کرد کە هەردوو کلیەی خەریکی وەستان بوو تاوەکو توانیمان پارەی کە پێویستی بە بڕی نزیکەی 30 ملیۆن بپارێ بۆ کۆکەینەوە ماوەکی زۆری خەند ئەو گەنجە گیانی لێدەستدا. جا نازانم ئەوان چارە سەرێکیان هەیە بۆ ئەو جۆرە کەسانە. ئایا قوتابیە کە دەخوێنێ لە کاتێکدا کە ئەو قوتابیە نمرەیەکی باش دەهێنێ لە کۆتاییدا سەرکەوتوو دەبێ و حکومت خەڵاتی دەکا ئەمەش شتێکی وایە یعنی بەڕاستی زۆر پێم سەیرە ئەمە ناکەوێتە بابیەوە کە حکومت شتێک بار قورساییەک لەسەر خەڵکی خۆی لەسەر هاوڵاتێکی خۆی ئایا وڵاتی زۆربەی وڵاتان کە ئەمان هەیە ئەمان لەسەر چ بنەمایە کردووە نازم بۆچی ڕێگری بکرێت لەسەر شتێک کە لە قازانجی خەڵکی فەقیر و هەژار و نەدارە کە دەکرێتە ناو معاناتێکی زۆر گەورە پێویستە بەڕاستی ئێمە هەست بەو جۆرە کەسانە بکەین و حیسابیان بۆ بکەین و سپاس. سپاس بۆ بەڕێز شکریە ئیسماعیل مافی بەڕێزتانە ڕەخنە بگرن و مافی لیژنە یاساییش لە دوای وەڵام بدەنەوە. بەڕێز سەهراب میکایل فەرموو. بەرێز سەرۆکی پەرلەمانی سەرپێچە هەر مادەیەکیش مادە دوێ یاسایە سزایەکی بودانەوەیە بۆ ئاشکرا کری. مادە هەشت ئەگەر سەرپێچی هەبوو من هەندی بەری خوددا سەرپێچی و سزاکان ئەوێ سەرپێچی سزا بوو نەدانایە. مقتەرحی من ئەوە سزاکاندا ئەم جهوێ بکەین هەکەیەکی سەرپێچی وێ مادەیە کرد. یعنی هەکەر ئەوێ تەبەڕعت کرد ئەنە وەردگری پێزانینێ درست سەر ئەنجامێت وێ نەشتەرگەریە نەبیت ئەن وە گوهاستنی نەبیت ئەن چاندنێ نەبیتن سەرپێچاوێ هاتاکردن دێ چه سزا بووان هەبیت ئەوێ کاری ڕابووی. سپاس. سپاس بۆ بەڕێز سەهراب میکایل لیژنە پەیوەنددارەکان. بەڕێز دکتۆرە بالا فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنەی یاسایی و مشەڕع بە شێوەیەکی گشتی و پەرلەمان کاتێک یاسا دەردەکا قاعدەی قانونی دەبێت قاعدە عامە مجەڕەدە بێتن واتە کە یاسا دەردەکەین یاسا بۆ حاڵەتێک و بۆ دوو حاڵەت دەرناکرێتن یاسا بە شێوەیەک دەردەکرێت کە حکمی غالبی شائع بکاتن لە کۆمەلگادا. بۆیە ئێمە لە لیژنەی یاسایی زۆر جار ئەو قەیدە لەسەر ئێمەیە کە هیچ مشەڕعێک ناتوانێت بۆ یەک حاڵەت داخلی تەفاسیل و جوزئیاتی یەک تاکە کەس بێت و قانونێک دەرکاتن تەنها بۆ معالەجەی حاڵەتی ئەو تاکە کەسە. قاعدەی قانونی دەبێت قاعدەیەکی عامی مجەڕەد بێتن. بەڵێ ئەوەی پەیوەندی بە چاکردنەوە لوغەویەکان بوو بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمووی وەرگیراوە داوا لە بەڕێستان دەکەم کە بخوێنینەوە بۆ دەنگدان ئەگەر هیچ ملاحەزەیەک نەمابێ. بە ڕێی بەڕێز وەزیری تەندروستی وەربگرین لەسەر ئەم مادەیە. جەنابتان فەرموون. بەڵێ جەنابی سەرۆکی پەرلەمان من پێم وایە ئەم مادەیە بەخشەر و وەرگر جاب بکرێتەوە هەنی بە شێوەیەک کە بەخشەر یەکەم بنووسێ متەبەڕع بەخشەر بنووسرێت دوایی وەرگر ینی هەردووشیان بە جیا باس کرێ بۆ نمونە ئەوەی عەرەبیەکەی خوێنمەوە گەڕێم پێ بدەیت. المتبرع لا يجوز البدء في عملية النقل بقصد الزرع إلا بعد إحاطة المتبرع بواسطة اللجنة الثلاثية المنصوص عليها في المادة 4 من هذا القانون بطبيعة عملية النقل والزرع ومخاطره المحتملة على المدى القريب والبعيد والحصول على الموافقة المتبرع أو الموصي عليه إذا كان متوفيا بالنسبة للخلايا الأم وفقا لما نصت عليه الفقرة الثالثة من المادة السادسة وتحرر اللجنة محضر بذلك يوقع عليه المتبرع ما لم يكن غائبا عن الوعي أو الإدراك أو ممثله القانوني. ثانيا يأخذ ألف يا باء المتلقي لا يجوز البدء في عملية النقل بقصد الذرع إلا بعد إحاطة المتلقي بواسطة اللجنة الثلاثية المنصوص عليها في مادة 14 من هذا القانون بطبيعة عملية النقل والزرع ومخاطره المحتملة على المدى القريب والبعيد والحصول على موافقة المتلقي إذا كان
متوفيا بالنسبة لخلايا الأم وفقا لما نصت عليه الفقرة الثالثة من المادة السادسة، وتحرر اللجنة محضر بذلك يوقع عليه المتلقي ما لم يكن غائبا عن الوعي أو الإدراك أو ممثله القانوني. زور سپاس بۆ بەڕێزتان دەکرێت ئەو تیبینیش لە بەرچاو بگرن و دووبارە دابڕێژرێتەوە. بەڕێز دکتۆرە واڵە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز وەزیری تایبەتمەند ئەو راپۆرتی نهاییە ئەوەیە لەلایەن بەڕێزیانەوەی کە خوێندیەوە لەبەر ئەوە مسودەیەکی ترە لە لای بەڕێزیان. بەڵێ وایە نفسي ما نفسي إجراءات بەڕێز سەرۆکی پەرلەمان لێرە بابەتەکە تەنها پەیوەستدارە بەوەی کە نفسی ئیجراعاتە بە نسبەت هەردوو کەسەکە بۆیە ویستومانە لە یەک مادەدا دای ڕێژینەوە لەبەر ئەوەی هەدەف شخصەکە نیە ئەوەندەی کە هەدەفەکە نفسی ئیجراعاتە بۆ هەردوو لا. بەڵێ مادە بە دارشتنی کوتایی بخوێنەوە. بەڵێ ئەوەشی کە پەیوەندیدار بوو بە سزا کە گەیشتینە سەر سزاکان بەڵێ پێشنیارەکەی بەڕێز کاک سوهراب بە هەند وەردەگیری ئەگەر هاتوو لەوێ ئیزافە نەکرابوو لە سزاکان لەوێ وەری دەگرین. بە سوپاسەوە. مادەی هەشت نابێ دەست بکرێت بە نەشتەرگەری گواستنەوە بە مەبەستی چاندن تەنها پاش پێزانینی هەردوو کەسی بەخشەر و وەرگر نەبێت ئەگەر بە ئاگا بێت لە ڕێگەی لیژنەی پزیشکی دەقکراو لە مادەی چواردەی ئەم یاسایەدا بە سروشتی هەردوو نەشتەرگەری گواستنەوە و چاندن مەترسیە ئەگەرەکانی هەردووکیان لە مەودای نزیکیان دوور وە گەرنتی وەرگرتنی ڕەزامەندی کەسی بەخشەر و وەرگر یان ڕەزامەندی جێگرەوەیان نوێنەری یاسایی ئەگەر لە کەسانی نالێهاتەیان کەم لێهاتەیان وەسیەت کراو بێ ئەگەر مردوو بێ بە نسبەت خانەکانی دایک بە پێی ئەوەی بڕگەی سێمی مادەی 5 دەقی لەسەر کردووە. وەلیژنەکە کۆنووسێک بەما ئامادە دەکات و بەخشەر و وەرگر واژووی دەکەن ئەگەر بێ ئاگا یان ئەگەر بێ ئاگانە بێ یان لەلایەن جێگرەوەی یان نوێنەرە یاساییەکەی. دیارە دوو تێبینی هەنە لە سەرم دارشتنە بەڕێز خاتوو زلفا. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەزیری تەندروستی خۆشیرەزانێ و دکتۆر و پسپۆڕەکانی تەندروستیش لە مەسەلەی تەندروستیدا کە باسی بێ ئاگا و بێ ئاگا دەکەین واتە بەهۆش و بێهۆش مەسەلەیەکێک بورا بێتەوە پێی دەڵێین بێ ئاگا یان بە ئاگا بەڵام لێرەدا ئەم تێگەیشتوی ئێمە کە لە نەسەکە دانراوە خۆی مەبەستمان عاقڵ و غێر عاقڵە کەواتە بە ئاگا و بێ ئاگا پێم وایە گونجاو نابێ بۆ ئێرە بۆ پرسیارش بۆ وەزیری تەندروستی نازانم ئەو جوابی چێ. بەڕێز وەزیری تەندروستی. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان بێ ئاگا و بە ئاگاش هەیە و تێگەشت و ناتێگەشتوش هەیە. بێ ئاگا مەسەڵەن تۆ نەخۆشێک هەیە دەماخی مردووە برێندێتە بێ ئاگایە بەڵام تۆ کاتە ئەم نەخۆشە پێشەوەی تووشی ئەم حادیسەی سارێ بێ و توێتی من کە مردم جگەرەکەم و گورچیلەکەم و ئەمانە بەبەخشم. طبعا ئەمە وەسیێتێکی کردو وەسیەکەی لای وەلی ئەمرەکەیەتی ئەمە پێڵێن بێ ئاگا بێ ئاگا لە ژێر جیهازە باشە بە ئاگا ئەوەیە کە ئاگای لە خۆیەتی بەڵام تێگەشت و تێنەگەشت و ئەوە کامل ئەهلیەکەیە و ئەوەی عەدەم ناقیس ئەهلیەکەیە کە ئەمان باسێکن دووشتی جیاوازە جاری وایە متەبەڕعەکە گورچیلەکەی بەخشێ بێ ئاگایە لە ژێر جیهازایە جاری وایە ئەوەشی کە ئەیدەیتێ ئەویش لە ژێر جیهازایە ئەویش پێویستی بەو هینێ ئەو ئەندامەیە بۆی بژی. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز وەزیری تەندروستی. تێبینێکی تر وەردەگرین و مادەکە دێخینە دەنگدان. بەڕێز عومەر عینات. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها مەترسی ئەگەرەکان عیبارەتی قورسە یا بیکەم لە پێشبینی کراوەکان یعنی ئەوە مانایە نابەخشێ مەترسی ئەگەرەکان پێشبینی کراوەکان بکەن باشترە. بەڕێز سپاس بۆ بەڕێز عومەر عینات. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەگەر جیاب کرێتەوە پێم وایە ئەو کێشانە حەلەبێ بەخشەر بەجیابێ و وەرگریش بەجیابێ. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزتان بەڕێز وەزیری تەندروستی.
لجنەی یاسایی بخوێنەوە بۆی جارێکی تر بخوێنەوە. مادەی هەشت نابێت دەست بکرێ بە نەشتەرگەری گواستنەوە بە مەبەستی چاندن تەنها پاش پێزانینی هەردوو کەسی بەخشەر و وەرگر نەبێت ئەگەر بە ئاگا لە ناوقەوس مدریک بێت لە ڕێگای لیژنەی پزیشکی دەخکراو لە مادەی چواردەی ئەم یاسایە بە سروشتی هەردوو نەشتەرگەری گواستنەوە و چاندن و مەترسیە ئەگەرەکانی هەردووکیان لە مەودای نزیکیان دوور و وەرگرتنی ڕەزامەندی کەسی بەخشەر و وەرگر یان ڕەزامەندی جێگرەوە یان نوێنەری یاسایی ئەگەر لە کەسانی نالێ هاتە یان کەم لێ هاتە یان وەسیەت کراو بێ ئەگەر مردوو بێت بە نیسبەت خانەکانی دایک بە پێی ئەوەی بڕگەی سێمی مادەی 5 دەقی لەسەر کردووە. لیژنەکە کۆنووسێک بەمە ئامادە دەکات و بەخشەر و وەرگر واژووی دەکەن ئەگەر بێ ئاگا نەبێت یان لەلایەن جێگرەوەی یان نوێنەرە یاساییەکەی. کێ لەگەڵەتی بۆ شوی کە خوێنرایەوە؟ السماوات بأكثر أغلبية واضحة. پەنجا کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. پشوویەک وەرەگرین تا کاتژمێر 3:30 دەسەکەینەوە بە دانیشتن.